بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە. سڵاو ئازان و خۆشەویستان هەموو لایەکتان بەخێر بن بۆ ئەم وێبینارە تایبەتە لە ئەوەت ئەکادمی کە باس لە یادگە و تەرکیز و چالاکردنەوەی مێشکە. خۆشەویستان، ئەوەی لە خزمەتتان ئەم شەو باسی کەم ئەوەیە کەسانێک هەن هێشتا دڵنیا نین لەوەی کە ئەکرێ مێشکی مرۆڤ پەری پێ بدرێت، و کەسانێک هەن نازانن ئایا ئەگەر پەری پێبن ئەگەن بەچی، و ئایا چۆن پەرەبەن بەم توانایە. کە ڕاستیە هەر یەکێک لە ئێمە ئەگەر بڕوانێتە خۆی بیرێک بکاتەوە ئەزانێ بە قیمەتترین شتێکە خوای گەورە بە تۆی یاوە عەقڵ و ژیری تۆیە. ئەگەر ئێستاکە خۆشەویستترین کەسی تۆ هەر شتێکی لێ بەسەر بێ با بچووکیش بێ ئەبێ بە گەورەترین خەم و خەفەت، بەڵام هیچ خەم و خەفەتێک لەوە گەورەتر نییە کە ئەو کەسە خوا نەخواسە لە سەربانێکەوە بکەوێتە خوارەوە و عەقڵ و هۆش و یادگە و ئەوانەی لەدەست بات. کەواتە ئەکرێ کەسێک جەستەی فەلەج ببێ، ئەکرێ کەسێک ماڵ و داراییەکی بفەوتێ، بەڵام چیرۆک زۆرن، چیرۆکی ڕاستەقینە کە من خەڵکە زانم کەسێکی زۆر زۆر بلیمەت و زیرەک و بەتوانا بووە. قەدەری خوای گەورە ڕۆژێکیان لە سەفەرێکە تووشی دامێکی سیارە بێ، کارەساتێکی ئۆتۆمبیل، لەو ڕۆژەوە زیرەکی و یادگە و تەرکیز و هەموو شتێکی لە دەستەیە، و دوایی ئەم ئینسانە بلیمەتە کە حکوومەت لە شوێنێکی زۆر گرنگە ئیشی پێی بوو، ئێستاکە تەنها ئەوەیە ئەڕوا ئاوی گوڵ و درەختەکانی ئەو فەرمانگەیە ئەیە کە لە کاتێکە ئەمە ئەبوایە یەکێ بواە لە خەبیرەکان. کەواتە تۆ بیەنە پێشچاوی خۆت، خوای گەورە هەر لەحزەیە بیەوێ ئەتوانێ ئێمە لە ئاستێکی زۆر بەرزەوە بمان هێنێتە خوارەوە و ئەشتوانێت لە ئاستێکی نزمەوە بمان باتە سەرەوە. بەڵام ئەرکی ئێمە لەم ژیانە ئەوەیە کە هەوڵ بین باشتر بین، و خوای گەورە کۆمەڵی نیعمەتی بە تۆ یاوە، سبەی محاسبەتەکە لەسەر بەکارهێنانی ئەو نیعمەتانە. ئایا تۆ نیعمەتانە چۆن بەکارهێنا؟ یەکێ لە نیعمەتەکان ئەوەیە خوای گەورە کاتی پێیاوی، یەکیشکە لە نیعمەتەکان ئەوەیە کە خوای گەورە عەقڵ و ژیری پێیاوی. هەر یەکێک لە ئێمە ئێستاکە هەست بە بەرپرسیارەتێکین بەرامبەر بە جەستەی خۆمان. ئەها کاتێکە جسمت تێگەچێ و ناشری نەبێ، یاخود باری تەندروستی و تێگەچێڵی بەڕاستی من ئیهمال بووم، ئەیان و دەوشتەمە خۆ ئەم خوارد، ئەیان وت ڕۆژانە تۆزێ وەرزشکە، دکتۆر وایەوت ئەمەی وت بە گوێم نەکردن. ئەها ئێمە ئەگەر یەک تۆز ئیهمالی بکەین و قەدری نیعمەتەکەی خۆمان نەزانین چ کارەساتی ڕوئەیە، خۆشەویستان ئەم نیعمەتە گەورەیە کە خوای گەورە پێیاوین بریتە لە توانازەینیەکانمان. توانازەینیەکانیش ئەوانن: سەرنج، ئێستا هیوا هەیە سەرنجی باشە، هیوا سەرنجی زۆر زۆر خراپە. ئەوانەی سەرنجیان خراپە، ئەم سەرنجە کاریگەری هەیە لەسەرەوەی کە یادگەشیان خراپ بێت، و کاریگەری هەیە لەسەرەوەی کە تێگەشتنیشیان خراپ بێت. یعنی تو بێنە پێشچاوی خۆت، خوای گەورە ئامێرێکی ڕێکوپێک و مەزبوطی بۆ پێشکەش کردووی، بەڵام ئەم ئامێرە لەبەرەوەی لە شوێنێکەوە خەلەلێک دروستە بێ، تۆ ناچی لەوێ چاکیکەی هەموو ئامێرەکە لە ئیشەکەوێ. ئەگەر تۆ ئەکسۆزی سیارەیە بگری بە تەواوەتی ئەتوانی بیگری قوڕی تێکەی لە حیمیکەی، ئیتر ئەو ئۆتۆمبیلە لە ئیشەکەوێ. یعنی نیشانەی ئەوە نییە کە مەکینەکەی خراپ بووە، ئەبێت تۆ بزانی خەلەلەکە لەکوایە. جاری وا هەیە ئینسانێک زۆر داماوە لە مەکتەب دەرناچێ، هەرچیەکە فێر نابێ، لەوە چێ خەلەلی ئەم نەفەرە ئەوە بێت کە توانای تەرکیزی خراپە، لەوە چێ خەلەلەکەەوە بێت توانای سەرنجدانی خراپە. یان هیوامان هەیە زۆر زۆر زیرەکە، زۆر عاقڵە، ئاستی تێگەشتنی زۆر باشە، بەڵام هیچ کات ناتوانێت ئەو دەرسانەشی کە بەباشی لەیان تێگا ناتوانێت دەرجی تەواو بێنێ، چونکە ئەڵێ من ناتوانم دێڕێک وەکو خۆی بنووسمەوە یان بڵێمەوە. کەواتە یەک دانە لەو توانایانە کە توانای زەینیە کێشەیەکی بۆ دروست بێت جوان ئیش نەکە، دوایی تۆ لەو سەرەوە ئینسانێک دەرەچی دایمە لۆمی خۆتەکی من بۆ تەمەڵم، من بۆ فێر نابم، من بۆ نەمتوانی ئەوە بکەم، من بۆ نەمتوانی ئەوە بکەم. ئێستا ئەمەوێ بڵێم تۆ توانایەکە تێ پێڵەن سەرنج،
توانایکی کەت هەیە پێی ئەڵێن تەرکیز. توانایکی کەت هەیە کە بۆی بزانم سەرنج چییە. سەرنج ئەوەیە کاتێکە شتێک ئەبینی ئەبیستی هەستی پێەکەی وردەکاریەکەی لە یەک لەحزا وەرگریت، ئەوە سەرنجە. تەرکیزەوەیە بتوانی بۆ ماوەیەک خەیاڵ نەڕوا، بیری لای شتێ بێ. سەهیوا هەیە کێشەی ئەوەیە کە خەیاڵی ئەڕوا، نەسعیکردنەکانی بەکەڵجێنە لە بەرکردنەکانی تەنانەت ناتوانانی لە شوێنی ئامێرێکی بێ بەدەستەوە ئیشێکی ڕێکپێک بۆ بکە، چونکە خەیاڵی ئەڕوا. ئێستاکە دوای خەیاڵ ڕۆشتن ئێمە چیمان هەیە؟ دوای تەرکیزەکە ئێمە یادگەمان هەیە. یادگەش ئەوەیە تۆ بهێنە پێشچاوی خۆ، تۆ تەنکیەکە هەیە ئەچی ئاوی تێەکەی، بەڵام معقولە تا ئەچیتەوە دەبەیەکی تر ئاوێنی تەنکیەکە نیوەی خاڵی بوو بێ. یادگەی زۆرینەی خەڵک وایە. بۆ نمونە کتێبێکە خوێنێتەوە تا ئەچێت کتێبی دووەم کتێبی یەکەمی زۆربەی لەبیر نەماوە، پۆلێک ئەخوێنێ لەوە چێت دەریشتێک کە ئەچێتە پۆلەکەی تر معلوماتی پۆلەکانی پێشووی زۆربەی لەبیر نەماوە. ئەمە کێشەی یادگەیە. یعنی کاتێک یەکێک ئەڵێ من چ پێویستەکە یادگەم بەهێزکەم و یادگەم باشکەم، ئەوە تێنەگەشتۆ لە مۆزوعەکە. تۆر ئاو لە گوندێکە کە کانیەکی لێوە نزیکە، لە گوندێک کە کانێک نزیکە لە ماڵتان تەنکیەکە هەیە، ئەچی دەبێک ئاو ئەهێنی هەرگیز قبولی ناکەی تەنکیەکەت شڕ بێ، چونکە ئەڵێ من بچم ئەو هەموو عەزیەتە بکێشم دەبێ ئاوی تێکەم، دوو دەبە ئاوی تێکەم، دوایی بێمەوە سێرەکەم خاڵی بوو بێ. یادگەی ئینسان ئەم توانازەینەیە تۆ معلوماتی تێکی شت فێرەبی شت لە بەرەکەی دوایی کە ئەمانە زۆر بەیان بچن بۆ لەبیر چوونەوە، کەواتە کارەساتێکی گەورە ڕوویاوە وایە تۆ تەنکیەکە و شڕ بێ لە بری ئەوەی تەنکیەکە و چاکەی هەر ئەچی ئەڵەی من نەخێر ئەچمەوە دیسان قەیچەکە ئەچم دیسان دەبەیەکی تر ئاوێنم، دوو دەبەیتر ئاوێنم، بۆ ئیتر هەموو ڕۆژێ و ئاوەی کە تۆی هێنی لەبەری تەنکیەکە شڕە زۆربەی ئەڕوات. ئازیزان ئەمە سەرنج، تەرکیز و یادگە. توانای تریشمان هەیە، توانای تێگەیشتن. ئێستا یەکێ لە کێشەکان ئەوەیە مامۆستایەک وانە ئەڵێتەوە کتێبێک ئەخوێنیتەوە گوێ لە محازەرەیەک ئەگری تێناگەی چکە توانای تێگەیشتنت خراپە. باشە، ئێستا لە دوای تێگەشتنیش توانای ترمان هەیە. تۆ ئەگەر سەرنجی شت باش بێ، تەرکیزت باش بێ، یادگەشت باش بێ، تێگەشتنیشت باش بێ، مەرج نییە لە فێربوونا زۆر باش بی، چکە فێربوون پێویستی بە ڕێگا و بە تەکنیک و بە ستایل و شێوازی خۆی هەیە. ئەگەر فێربوون لە فێربوون باش شارەزابی، ئەوە تۆ ئەتوانی تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوبی لە پرۆسەی خوێندن و فێربوون و وەرگرتنی عیلمە. خۆشەویستان، خۆشبەختانە ئەوەی کە من 20 ساڵە ئیشی لەسەرەکەم، هەموو ساڵی ئەنجامێک هەبووە و بە تایبەتی ئەم ساڵ ئێمە ئەنجامەکان کە ئەو بەڕێزانە مامۆستا عەتا، دکتۆرە شایستە و مامۆستا سدیق، مامۆستا ئێڤار، ئەو هاوکارانەی تر کە ئەمڕۆ بە جددی لەگەڵ ئەم مامۆستا بەڕێزانە خەریکی ئیشکردنن لەسەرەوەی یارمەتی کەسێک ئێن تواناکەی بەهێزەکەن، نەتیجەی گەورەی یاو بەدەستەوە. یەکێ لە نەتیجە گەورەکان ئەوەیە ئێمە تەلەبەمان هەبووە زۆر زیرەک بووە. ئەم تەلەبەیە هاتوۆتە لای ئێمە، فەرقەکەی ئەوەیە، گۆڕانکاریەکە ئەوەیە، ئەڵێ من شەو ڕۆژ سەعیمە کرد ئینجا توانیومە 97 بێنم. لە وەرزی دووەمە ئەڵێ من ڕۆژی 2 سەعات سەعیم کردووە، ئێستا توانیومان 98 بێنم. یعنی دەرەجەکەشی زیایی کردووە، بەڵام کاتی سەعیەکەشی زۆر کەمی کردووە. هەر یەکێک لە ئێمە ئەگەر بزانین شتێک بە خێراتر ئەتوانین کاتمان بۆ بگەڕێتەوە، ئەتوانین ئەو کاتە یا لەو عیلما سەرفکەین و ئێمە ببین بە یەکەم، یان ئەو کاتە بگەڕێتەوە بۆ ئیسراحەتێ، سەیرانێ، خەوتنێ. ئێستا تۆ هیچ کاتێ پێت خۆش نییە ئەو پزیشکەبی کە هەر لە یەکی سەرەتایی شەو ڕۆژ سەعیەکە حتا کۆلێژی پزیشکی تەواوەکە، اینجا ئەو هەموو سەعیکردن و دووبارەکردنەوە گوتنەوە هەموو زۆر کەسمان هەیە. ئەگەر بزانێ بە پزیشک ئامادە نییە بۆ شێوازە ببێت. کەواتە باشترین شت ئەوەیە کە کوالیتی فێربوون و وەرگرتنەکانمان باشتر بکەین. خۆشبەختانە ئەمە لەوە دەرچووە بڵین وەڵا بەوەرە با پێت بسەلمێنین. بە دەیان و سەدان تەلەبەم یەکەم جار هاتوون وەزعیان چۆن بووە، دوایی وەزعیان چۆن بووە. سوپاس بۆخوای یەک بوونەتە یەکەمی بەشەکانیان یان لە پۆلی 12 دەرەجەیان هێناوە، یا دوایی هاتووە قورئانی لەبەر کردووە، یان
مامۆستایە تەنانەت ئەڵێ من لە دەرزوتنەوەکە ئیسفادەم کردووە کەواتە گومانمان لەوە نییە من ئەگەر خۆم بیر لە خۆم بکەمەوە من بۆچی ئەم ڕێگایم دەست پێ کرد لەبەرەوەی زمانێک کە تەلەبە بووم ئەمی زواز لە خوێندن بێنم بەڕاستی ماڵەوە نەیان هێشت یعنی من ئەمود ناچمەوە بۆ مەکتەب چونکە تۆ بڕۆیتەوە و سعی بکەی نەتوانی دەرەجەیە بێنی لەبەرێکی لەبیرە بچێتەوە یان هەر بۆ لەبەر نەکرێت زۆر ناخۆش بوو بەلامەوە بەڵام دوایی ڕێگاکەم گۆڕی قەی ناکە ئەخوێنم بەڵام ئەچم بە دوای ئەوە اینجا ئیتر وەرە ئەم کتێب ئەو کتێب یعنی حسێ بکەن بەڕێزان لە ساڵی 96 کەم مناڵ بوو 95 و 96 کە ئیبتیداییم تەواو کردووە عەقڵم بەوە شکاوە کە ناکرێ ئاوا من سعی بکەم فڵان کەسیش لە من کەمتر سعی بکە و دەرەجەکەی لە من زیاتر بێت ناکرێ ئەبێ ئیلا بزانم مۆزوع چییە هەرگیز قەناعەتم نەکرد بەوەی بڵێ مەسەلەی ویراسیە هەر قبوڵم نەبوو یعنی هەرچی وتیان کاکە ویراسیە ئەیانوت هەر لە خۆی تری وایە زیرەکە هیوایە تەمەڵ ئەموت ناکرێشتیوە ئەبێ ئیلا ڕێگایەک هەبێ من بتوانم باشتر مێشکم بەکاربێن بەڵام ئەم ڕێگایە بۆ من 10 ساڵی خایاند ئێستا بۆ بەشداربوویەک 10 هەفتە ئەخایەن یعنی تەسەوورکەن 10 ساڵ گەڕا و مطالعەکردن ئەم کتێب ئەو کتێب ئەم تەکنیک ئەو تەکنیک هەر وازم نەهێنا هەر وتمە ببی دۆزمەوە یعنی ئەتوانم بڵێم جاری وا هەبووە 10 کتێبم خوێندووەتەوە هەر 10 کتێبەکە یەک تۆز ئیسفادەی بەوە نەگەیاندووە من یەک تۆز یادگەم باشتر بێن بەڵام سارد نەبوومەوە سپاس بۆ خوا دوجار گەشتمە ئەوەی کە یادگەی خۆم باشکەم یادگەی خەڵک باشکەم دوجار گەڕامەوە بۆ زانکۆ لەوێ بینارەکانی کەش باسم کردووە کە گەڕامەوە بۆ زانکۆ ئیتر ئەم جارە جیاواز بوو ئەم جارە من تەنها شەوێک یان 2 شەو پێش ئیمتیحانەکە بەس بوو بۆ ئەوەی کە منهەجەکە هەمووی لەبەر بکەم نە ڕۆژانەش سەعیمەکردنەی چکە هەم عایلەم هەبوو دەوام هەبوو ئیشم هەبوو ئێستا من هاتووم بڵێم ئەگەر من توانیومە یادگەم باشکەم کە ئەمی زواز بێنم لە خوێندن کەواتە بێخەم هەمووتان ئەتوانی یادگەتان باش من کە ئەگریان بەدەست ئەدەبی عەرەبیەوە لە 2 متەوەستە و 3 متەوەستا توانیومە یادگەم باشکەم ئێوەش دەتوانن من کە لە مەکتەب زۆر لە ئینگلیزی و عەرەبی خراپ بووم زۆر خراپ بووم لە بیرکاری بووم بەو کەسەی دوایی دەورەی عەرەبی بڵێمەوە و دەوراتی ئینگلیزی بڵێمەوە و دەرسی بیرکاری بڵێمەوە کەوەڵا ئێوەش دەتوانن یعنی من نەهاتووم بڵێم ئێمە زۆر مهمی هاتووم پێتان بڵێم نەخێر ڕێگایەک لێ ڕاست بیگرە لەبەر خۆت ئەگۆڕی جا ئیسفادەی ئەمە چیە ئازیزان بێخەم یەک تۆ سەرنجی باشکە تا ئەو سەر هەمووی فەرقەکە یعنی یەک تۆ سەرنجی باشکە تەرکیزیشت فەرقەکە تێگەشتنت فەرقەکە فێربوونت فەرقەکە یادگەت فەرقەکە ئەی تۆ ئەگەر بی تۆزێ سەرنجی باشکی ئەی تۆزێکی تەرکیزی باشکی دیسان هەمووی تۆزێکی کە فەرقەکە بەڵام باوەڕکەن تۆز نییە زۆر فەرقەکە اینجا وەرە ئەی ئەگەر هاتو یادگەشت باش کرد جارێکی تر هەر هەمووی فەرقەکە اینجا ئەگەر هاتو دوای ئەوە وتت با من ئەم تەکنیک و ڕێگایانە بەکاربێن ئیترایە بۆ لەبەرکردنی قورئان بێ بۆ لەبەرکردنی وشەی ئینگلیزی بێ بۆ لەبەرکردنی منهەجی خوێندن بێ یاخود هەر ڕۆژانە تۆ خۆت مطالعەکەی ئەوە بێخەم بە گۆڕانکاریی گەورە ڕوو ئایا تۆ لەو کەسەی کە ناڕازیت لە خۆت گیرت خواردووە بەدەست فێربوون و سەعی و ئیمتیحانەوە ئەبی بەو کەسەی کە نەخێر خوێندن زۆر خۆشە کتێب خوێندنەوە زۆر خۆشە فێربوونی عیلم زۆر خۆشە بۆ چونکە تۆ ئەچی بیر لەوە ناکەی تۆ بڵێ وەڵا با ئاوا بیر لێمە و ئەحدیسان لە بیرم چوونە یەکسەر بیرەکەیتەوە ئەڵێ ئەمە هیچ خەیاڵم لایەتی تەرکیزم لایەتی یەکسەر لە مۆزوعەکە شتێکی شتەکان فێرەبی تەمرینت کردووە ئەڵێ من ئەمە ئاوا تەکنیکی بۆ بەکارێنم ئەمە ئاوا ئاڵێمەوە ئەمە ئاوا سەیری ئەەکەم معلوماتەکە خەز نەبێت دوایی کاتێک ئەچی لە خۆتە پرسیت وەکو یاری وایە وەکو یاریەکی کردبێ حەسکی زانی بیتەوە یان نایبیتەوە من لە زانکۆ چ لە ئەوروپا کە ماستەرەکەم خوێن چ لە کوردستانیش کە بەکالۆریۆسم خوێن ئەو دەرسانی کە لەبەرکردنی زۆری تیابوو من تەنها ئەو شتانم لەبەر ناکرد کە ضرور من جاری وا هەبوو هەر بۆ خۆشی خۆم نەک فریای منهەجەکە کەوتم هەر بۆ خۆشی خۆم ئەمود ئەو شتانەش لەبەرەکەم کە پێویست ناکە هەر بۆ تەمرینی خۆم ئەی ئەوە لەکوێکە زمانێک گریاوم بەدەست منهەجەکەوە ئەوەشی کە مامۆستا وتێتی گرنگە نەمتوانیەوە لەبەریکەم کەواتە بێخەم بن لەوەی ئەتوانیت ئەمە یەک دوو ئەگەر تۆ ئەمە بتوانی سەرنج و تەرکیز و یادگەیەکی باشترت هەبێت چی ئیسفادەیەکی هەیە یەکەم
تۆ ئەگەر تەلەبەبی یا ئەگەر پێ قورئان لەبەرکەی یا ئەگەر تۆ مامۆستابی دڵنیا بە کاتێکی زۆر زۆرت بۆ گەڕێتەوە. ئەم کاتەکە بۆ تەگەڕێتەوە ئەتوانی لە فێربوونی عیلمان بەکاری بێنی، ئەتوانی لە بەڕێکردنی ژیان بە هیوایەت و حەزی خۆت بەسەربەری. من ئەگەر کاتێک کە خەریکم ئەمێ عیلمێ فێر بم لە چەند جارانە یەک تۆز هەوڵێم بەڵام نەتیجەکەی زۆر باشە. کەواتە کاتێک کە ئەمێ خۆم ئامادەکەم بۆ تاقیکردنەوە کەمتر سعیەکەم بەڵام دەرەجەکەش بەرزترە. ئێستا هیوایە ئەڵێ بۆچی من؟ یعنی هیوایە وا بیرەکاتەوە ئەڵێ من بۆچی مە یادکەم باشکەم؟ ئەمەوێ وەڵامی ئەو پرسیارەش بەمەوە ئەگەر هاتوو کەسەکە هەر بیری لای عیلم و فێربوون بەڕێزان ئەگەر خوای گەورە عومر با پیرەبی، ئەگەر خوای گەورە عومر باتێ ئەگەیتە پیری. تخوا خۆشە لە پیریا بخەڵەفی، خۆشە لە پیریا خەڵکەکانی دەوروبەر نەناسیتەوە، خۆشە یادگاریەکانی لەگەڵ خەوەکان و لەگەڵ و قسانی بیستوتە هەموو تێکەڵ کردبێ. بەڕێزان هۆکاری ئەمە لە پیریا ئینسان تووشی ئەلزایمەر و خەڵەفانە بێ، یەکێ لە هۆکارەکانەوەی ئەم کەسە مێشکی زۆر باش بەکار نەهێناوە پێشتر. عادەتەن ئەوانەی کە زۆر خوێندویانەتەوە و زۆر فێربوون، ئەوانەی کە چەند زمانێک ئەزانن، ئەمانە تووشی خەڵەفان و لە بیرچوونەوە نابن. تۆ کاتێککە ئەم تەمرینانە ئەەکەی، ئەم تەمرینانە بەس بۆ ئەمڕۆ نییە، ئەم تەمرینان لە پیری شافریاتەکە. یعنی لە ئێستا کە مێشکت چالاکەکەی تەرکیزت باشەکەی یادگەت باشەکەی معلوماتەکان پەیوەستەکەی پەیوەندی خانە دەمارەکان لە مێشتا ڕوئەیە و ئەم پەیوەندیانە ئەوەندە زۆرە بن دوایی بەرەبەرە لە تەمەنی پیریشە تۆ هەروەزعت باشترە لە خەڵک. بەڕێزان عالممان هەیە لە پیریا کتێبی باشی نووسیوە، لە پیریا محازەرەی باشیاوە. تۆ ئەگەر ئەم ڕێنمایانی کە لێرەوە وەری ئەگری کە پێت ئەوترێ ئەم شتانە بخۆ، ئەمانە مەخۆ، ئەمە خراپە، ئەمە چاکە، بە دڵنیایی بەرەبەر لە ژیان تاوەکو عادەتی لێ لەوە چێ گەنجێک زۆر گوێنەیاتێ، بەڵام کاتێککە گەشتی دە 50 ساڵ و 40 ساڵ و 60 ساڵ کە ئەڕێی فەحسیەکی تو ئەترسی، تۆ باگراوندێکی باش هەیە، معلوماتێکی باش هەیە، ئیتەوە سەرخەت ئەزانی کە چی باشە چی خراپە. جا خۆشەویستان ئەگەر هەر یەکێک لە ئێمە یەک تۆز سەرنج و یادگە و تەرکیز و تێگەشتنمان باشتر بکەین، بە دڵنیاییەوە ئەتوانین لە ژیانمانە ڕۆڵە ڕێک و پێکەکەی خۆمان بدۆزینەوە. ئێستاکە خەڵکانێکی زۆر ناومێدن لە فێربوونی زمانی ئینگلیزی، بەڵام کاتێن بۆ چالاکردنەوەی مێشک 10 هەفتە ئێمە تەمرینیان پێکەین. لە دوای 10 هەفتەکە کۆمەڵێکیان یەکسەریان بەشداری خولەکانی ئینگلیزیەکان هیوایان هەیە ئەڵێ مامۆستا زۆر ئیسفادەم کردو، ئەڵێ من جاران ئەستەن کەلیمەیەکی ئینگلیزیم بۆ لەبەر ناکرا. ئێستا لە ماوەیەکی کەما خەریکە بە تەواوەتی فێری ئینگلیزیە بێت. بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەوەی کە ئێستا وەکو جاران نییە، لەبەرەوە باوەڕ بەخۆبوونێکی باشە بۆ دروستەوێت. بەڕێزان هەنێک شت باوەڕ بەخۆبوونیان بە ئینسان. تو ئەچیتە شوێنێ لەکوێ خۆ بە ئینسانێکی تەمەڵ بزانی، لەکوێ خۆ بە ئینسانێکی زیرەک بزانی، یەکسەر فەرقەکەی لەو شوێنەی کە ئیشەکەی ئەو شوێنی بۆی ئەڕێی. تەنانەت بۆ وڵاتێ بڕۆ بۆ سەیران و گەڕان، تۆ خاوەنی یادگە و تەرکیز و عەقڵێک و مێشکێکی بەقووەتر و باشتر بی، باوەڕ بەخۆبوونێکی کەت هەیە بۆ چێژێکی زیاتر وەرەگرێت. خۆشەویستانم ئەم شەو بەرنامەمان وایە ئەو بەڕێزانە ئێستا من باسی ئەوەم کرد کە بۆچی باشە ئەمە بکەین، بەڵام ئێستاکە بەڕێز مامۆستا عەتا باس لەوە ئەکا ئێمە چی بکەین بۆ ئەوەی بگەین بەوەی کە مێشکمان باش بێت، و پاشانیش بابەتی تر باسەکرێ و لە کۆتاییشە ئینشاءڵڵا وەڵامی پرسیارەکانتان هەینەوە. مامۆستا عەتا بەڕێزتان ئامادەم؟ تکایە ئەگەر دەست هەڵبڕیت. بەڵێ ماڵستی بەڕێزم، دەستەکانم خۆش بفەرموو. عەفوان ئێستا دێمە خزمەتتان یەک دەقە. عەفوان لە خزمەتتانە. کەواتە بەڕێزان بۆچی باشە و ئەکرێ چۆن بیگۆڕین، یعنی ئەو گومانی تیانە ئەکرێ یادگە و توانای تەرکیز و فێربوونت چەند بەرامبەر زیاو بکەیت. هەر تۆ زۆریش نا زۆریش خەیاڵی بیری لێ مەکەرەوە، یەک تۆز فەرقکە ئەزانی چەند ژیانی تۆ گۆڕێ. بۆ نمونە ئەگەر تۆ ڕۆژانە کەسێکی ڕۆژی 3 ساعت ساییەکەی شتێک فێرە بێت، ئەگەر تۆ لە دوای باشکردنی مێشکت لە پری ئەم 3 ساعتە 2 ساعت ساییکەی، تۆ لە ساڵێکا 365 ساعتی بۆ گەڕ. ئیجا بیری لێکەرە لە ماوەی 3 ساڵە چەند ساعتی بۆ گەڕێت، لە ماوەی 3 ساڵ و شتێکە
1000 ساعاتێ بۆ گەڕێت ئێوە 1000 ساعاتە ئەتوانی خەریک فێربوونی زمانە بی لەولاوە ئەتوانی خەریک فێربوونی عیلمێ بی واتە بە دڵنیاییەوە یەک تۆز کاتێ بۆ بگەڕێتەوە ئەو تۆزە کاتە لەو سەرەوە نەتیجەیەکی زۆر زۆر گەورە ئایا بەدەستەوە و ئیتر ئێمە چۆن ئەمە ئەکەین کۆمەڵی ڕێنماییە کۆمەڵی تەمرینە تەکنیکە و تۆ ئەتوانی بە ئاسانی فێریان ببی هیچ شتێکی دیان نییە بڵێ بەخوا ئایا من ئەتوانم ئەمە بکەم دڵنیا بە ئەتوانی ئێستا تۆ بۆ نمونەچی بۆ قەعەیەکی ئاسن ناتوانانی 30 کیلۆ بەرزکەیتەوە ناتوانانی 20 کیلۆ بەرزکەیتەوە خۆ توانین 2 کیلۆ بەرزکەیتەوە ئەم 2 کیلۆیە تەمرینەکەی بەرەبەرێکی بە 2 چارەک 2 نیو 2 مەسەلەن ئەیبێ بە 3 ئەبێ بە 3 و نیو بەرەبەرە کاتێک گەزانی من ڕۆشتم بۆ قەعەماوەیەکی زۆر زۆر تەمرینم نەکردبوو باوەڕکەن لە 2-3 کیلۆیەوە دەسم پێکردەوە لە ماوەیەکی زۆر کەما ئەمتوانی بەس بەم دەسم بە دۆمبڵس 20 کیلۆ زیاتر بەرزکەمەوە لە کاتێکا کەم و فەقەراتمەوە بوو پێشتر دکتۆر وتبووی نابێت کیلۆ 2 کیلۆ زیاتر بەرزکەیتەوە یعنی تۆ بەس تەمرینکە ئەوەندە ئەچیتە سەرەوە ئەوەندە ئەگۆڕی ڕێک باشکردنی مێشک و تەرکیز و یادگە وەکو باشکردنی بەهێزکردنی جسم وایە بۆچی کەسێک ئەچێ بەس بۆ ئەوەی تۆزێ ورگی نەمێنێ و تۆزێ جسمی باش بێ ڕۆژانە ئەچێ بۆ قاعە و ساڵانەش یعنی تەنانەت بەردەوام ئەبێ کاتێتە سەر مێشک و یادگەمان جاری وایە 10 هەفتەی بەلاو زۆر زۆرە ئەی چییە ئەگەر تۆ واز نەهێنی تا بە تەواوەتی گۆڕانکاریەکان دروستە بێت مامۆستا ئاتا بەڕێستان ئەمەدەن بەڵێ مامۆستاییان ئامادە ئازیزانم ئەگەر ئەنگ و سەڵت و سورم باشە لە چاتەکە بنووسیان مامۆستا بەڕێزم پێم بڵێ ئەیبی نییە فەرمو زۆر باشە مامۆستاییان دەستەکانتان خۆش بێخوا بسم الله الرحمن الرحيم عزیزان و خۆشەویستان خۆشکەبرانی بەڕێز و بەقەدرم لە هەر شوێنێکی ئەم دنیادان سەلام و ڕەحمەت و بەڕەکەتی خوای گەورەتان لێبێت داواکارم لە خوای گەورە زۆر باش بن تەندروست بن بەڕاستی مرۆڤ کاتێک مێشکی بەباشی ئیشەکات و کاتێک ئەڕاتە پێشەوە ئەو کاتێک کە دەروونێکی باشی هەیە و ئەو کاتێک کە دڵخۆشە خۆشەویستان وەکو زانایان ئەڵێن زانیاری و زانست خۆراکی مێشکە زانیاری و زانست خۆراکی مێشکە و خۆراکی ئەو دەمارەخانانەی کە ئەم زانیاریانە ئەگوازنەوە ئەم خۆراکانە ئەگوازنەوە ئەوانش خۆراکیانەیە خۆراکی ئەم دەمارەخانانەش دۆپامینێکێکە لەو هۆرمۆنانەی کە سەعادەت و خۆشی بە ئینسان ئەدات هەر کاتێک مرۆڤ زیاتر دۆپامینی ڕشت و لە کات و جەو بیئەیەکی خۆشە بوو ئەو مرۆڤە مؤهلە بۆ وەرگرتنی زانیاری بۆ باشترکردنی مێشکی و بۆ ئەوەی توانا و لێهاتوویەکانی بڕاتە پێشەوە حتا لایانی دەرونی و ئیمانیشی ئەڕاتە پێشەوە بۆی خۆشەویستان بۆچی مرۆڤ لەبەرکردنکە بۆچی فێرکە یەکەم خۆشەویستان لەبەرکردن و فێربوون لە هەر تەمەنیەکان تۆی بەڕێز ئێستا لەم زوومای لە هەر تەمەنیەکەی 15 10 20 30 یەکەمیشت خوای گەورە وەسفی و کەسانی کردووە کە لەبەرکردنەکەن و فێرە بن يعني وصفي خوای گەورەیە ئەفەرمێت بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم بەڕاستی ئەم ئاەتانە کۆمەڵە ئاەتی ڕوون و ڕەوانن لە سنگی ئەو کەسانان کە ئوتوا العلم علمان پێدراوە يعني خوای گەورە خوای باڵامان کاتێک باسی قورئان ئەکات ڕێک باسی حفظ دەکات و ئەڵێ چەندێک ئەم عالمانە ئاەتیان لە دڵایە لە سنگیانەتی ئەوەندە عالمن بۆیە یەکەمین ئومەت کە گرنگی بە حفظ زۆر بە چڕوپڕیدا و شۆڕشێکی لە فێربوون و خوێندنەوە کرد ئومەتی مسلمان و ئیسلام بوو یەکەمین ئاەت اقرأ باسم ربك الذي خلق بخوێنەوە و دواتر باسی حفظ دەکات و فەرمی يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات خوای پەروەردگار لە نێوان خەڵکیە ئیماندارانی هەڵبژاردو لە نێوان ئیماندارانە ئەهلی علمی هەڵبژاردو ئەهلی علمیش بە دەڕەجاتە بە دەڕەجەیە واتە کامیان علمی زیاتر بێت کامیان حفظی زیاتر بێت ئەوان عالمترە وەکو لە فەرمودەیەکە هاتووە لە صحیح بوخاریە سەحابەکە فەرمی ئەحفەظونا ئەعلەمونا واتە کاممان زیاتر حفظی هەبوو ئەومان عالمتر بوو بۆیە خۆشەویستان زانیان فەرموویانە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێتی إنما العلم بالتعلم زانست بە فێربوونە وإنما الحفظ بالتحفظ واتە بە زۆر فێربوونە بە دڵنیایی خۆشەویستان وەکو وتمان مێشک یەکەمین جارێک کە بۆ ئەوەی فێر بێت پێویستی بە چییە؟
پێویستی بە ئەوەیە دڵخۆش بێت. ئەمە خۆشەویستان من هەندێک لە خزمەتی ئەوەی بەڕێزە ئامادەم کردووە. مێشکۆ لەبەرکردن ئازیزانم، خۆشەویستان و بەڕێزانم، هەر کەسێک لە ئێوە ئامادەی ئەم زوومەیە تەبعاً با ئینەکە دابخین. ئازیزان و خۆشەویستان، وەکو وتمان مێشک پێویستی بە چییە؟ بە فێربوونە، پێویستی خۆراکی پێویستە. ئەم فێربوونە لە ڕێگەی لەبەرکردنەوە بێت، لە ڕێگەی دەستگاکانی بینین و بیستنەوە ئەبێ. چونکە خوای گەورە فەرمی والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا، هیچ شتێکتان نەئەزانی. وجعل لكم السمع والأبصار والأفئدة لعلكم تشكرون. دەستگاکانی بینین و بیستن و دڵی بۆ فراهەمکردن و دروستکردنە بۆ ئەوەی ئێوە سوپاسگوزار بن. کەواتە مرۆڤ لە ڕێگەی بینین و بیستنەوە فێر ئەبێت. ئازیزانم، لە مێشکی مرۆڤە 150 ملیار دەمارەخانە هەیە و نزیکی تریلیۆنەها خانەش هەیە. هەر دەمارەخانەیەک لەگەڵ 10,000 دەمارەخانەی ترا پەیوەندی ئەکات، واتە نزیکەی 10 کوادریلیۆن پەیوەندی، 10 کوادریلیۆن پەیوەندی. ژماری ئەو دەمارە ڕیشاڵانی کە لەناو مێشکی مرۆڤان 4 ملیۆن دەمارە ڕیشاڵە. ئەو زانیاریانین لاین ڕاست و چەپی مێشکی مرۆڤەوە هاتوچی پێ ئەکرێت لە یەک چرکە 4 ملیار پەیوەندیە، یعنی پەیوەندیەکی زۆر زۆر هائیل و گەورەیە، هائیل و گەورەیە. مشک ئازیزانم، لە یەک چرکە لەگەڵ 750 ملیۆن وریاکەرەوەدا کە لە دەمارە ڕیشاڵەکانەوە بۆی دێن لە یەک چرکەدا پەیوەندی ئەکا، یعنی پەیوەندیەکی زۆر زۆر گەورەی هەیە. وەزانیان وەکووتمان تاوەکو ئینسان فێربوون و لەبەرکردنی هەبێ، دڵخۆشتر ئەبێ، چست و چالاکتر ئەبێت و فێر ئەبێت. هەرێکە لە ئێوە ئەگەر ڕۆژە کەباب بخوا یان گۆشتێکی خۆش بخوا یان چایەکی خۆش بخوا، ئەو ڕۆژە جە و خوڵقی زۆرترە. بە هەمان شێوە مرۆڤ کە فێر بوو ئەوە لایەنی عەقڵیەتیشی فێر ئەبێت، زیاتر گەشە ئەکا. چونکە شاعیر ئەڵێ وقيمة المرء ما قد كان يحسنه والجاهلون لأهل العلم أعداء. ئەڵێ بەهای مرۆڤ بەپێی فێربوونەکەیەتی چەندێک بزانی تۆ ئەوەنە بەهاتەیە، ئەوەنە گەورەیەتی. یانیسەت بەر تۆی بەڕێز بۆنە منە تەمەنت 40 ساڵە، تەمەنت 35 ساڵە، لە مەریسێکە دائەنیشی کەسێک لە تۆ زیاتر بزانێ، طبیعی ئەو چیەکات؟ قسەی زیاتر ئەڕوا، ڕێزی زیاتر ئەبێت. بۆی خۆشەویستان و عزیزانم، ئینشاءڵڵا ئەم چەندێک کۆمەڵێک هۆکار بۆ باشترکردنی مێشک و لەبەرکردنمان و کۆمەڵێک هۆکار ئەوانەی کە مێشک خراپەکەن ئەیخەمە بەردەستان ئینشاءڵڵا بۆ ئومێدی ئیستیفادە. یەکەمیش ئازیزان بۆ ئەوەی کە مێشک و لەبەرکردن بڕاتە پێشەوە لەبەر بکە. ئیمامی شەعبی ئەیفەرموو العقل كالعضلة كلما مرنتها كلما قويت مع الوقت. ئەڵێ عقلی مرۆڤ وەکو عەزەڵات وایە. تۆی ئازیز و خۆشەویستی کچی کوڕیچە هەر تەمەنێک کتەیە، ماسوولکەی کتەیە لەم سەرەوە کە ئەمە خوای گەورە وەکو خەڵاتێکی گەورە بە من و تۆی بەخشیوە، ئەڵێ وەکو عەزەڵات وایە، تاوەکو ڕاهێنانی پێ زیاتر بەهێزە بێت. بەعکسی ئێمەوە کە ئێمە تەقسیمات و جیاکاری یەکەین. ئەڵێ وەڵا کاک محەممەد حفظی باشە، بۆ لەبەرکنی باشە؟ وەڵای لەبەرەوە لە ماڵیان باشە. ئەوی تر بۆچی باشە؟ وەڵا ئەوەی لەبەر ئەوەی مەکتەبی ئەهلی. ئەوی تر بۆچی باشە؟ وەڵا ئەوە لەبەر ئەوەی نازانم مامۆساکی وایە. تەقسیماتەکەین، بەڵام زانایان فەرموویانە چی؟ هەوڵدان ڕۆژ لە دوای ڕۆژ حفظ بکە. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە بەهێزە بێتەوە. وەکو وای بڕۆیتە قاعەیەک یاری جیم، ڕۆژە ئەمڕۆ 4 کیلۆ، سبەینە 4 کیلۆ، دوو سبەی 4 کیلۆ، سێ سبەی یەکێتە 8 کیلۆ، دواتر زیاتەکە لە ئەنجامە مێشک بەهێزە بێتەوە. بۆیە ئازیزانم، یەکەمین هۆکار ئەوەیە کە ئەم کەسە هەڵبدا لەبەرکە، وەکو ئیمامی شەعبی فەرمووی. اینجا خۆشەویستان، یەکێکتر لەو تەکنیکانی کە زۆر زۆر گرنگە و زۆر زۆر بەسوودە، هەرێکێک لە ئێوە تەطبیقی بکات. ئەویش تەکنیکی کاتگرتنەوەیە. ئازیزانم، مێشک قسەیەکەیە دامە ئەیانوت نەفس یان دڵ بیگری پڕ شتێکە بەریدەی پڕدە شتێکە. بە هەمان شێوە عەقڵ و مێشکی ئینسانیش وا ئیشەکات. ئەمانە هەمووی بەحس و زانستین، توێژینی زانستین، یعنی قسەیەک نییە، شتەکان تەجروبەی سەدان هەزار و ملیۆنان مرۆڤە. کاتە عەقڵی مرۆڤ سنوورێکی بۆ دائەنێ، ئەڵێ لێرە بۆ ئەوێ ئەمەدە ئەوەندە لەبەر ئەکەی، ئەمیش مەجبورە بێ بە قسەت بکە. چونکە توێژینەوەکان ئەڵێن، زانست ئەڵێ عەقڵی مرۆڤ تەمەنی تەقریبی 3 ساڵ و چەند مانگێکە. مناڵێکی 3 ساڵ و چەند مانگ چۆن یەعازی پێ بدە ئەویش وا ئەکە. کەواتە ئازیزان، کاتێک کە تۆ لەبەرکردن ئەەکەیت،
پێویست ناکە بڵێ وڵا لاپەڕەیەک ئەگرمەوە یە قورئان یان هەر بابەتێکی تر زیندە یان سڵایدێکی زانکۆ لەبەرەکەم 50 دقم هەیە بۆ لەبەرکردنی. طبعا پرۆسەی خوێندنەوە و فێربوون جیاوازە لە بەرکردن. لەبەرکردن ئازیزان توێژینەوەکان ئەڵێن تەرکیزی مرۆڤ لە 10 دقە بۆ 15 دقە زۆر بەرزە. لە 10 دقە بۆ 15 دقە زۆر بەرزە. یعنی ویستت لەبەرکردن بکەیت هەڵ لە 10 دقە بگرەوە یان 15 دقە ساعتەکە بخە سەر 10 دقە هەر کاتێک کات تەواو بوو یەکسەر لایدا چی بکە دقەیەک پشوو بدە. ئەم پشودانە ڕیفرێشێک بە مێشکی تۆ ئەداتەوە. بەڵام سێرەکەی کەسێک هەیە بۆ نمونە کەسێک ئێوە قورئان لەبەرکە یان زیندە یەک شتێک لەبەرکە 2 ساعت بە دیاریەوە ئەبێ. ئەم 2 ساعتە پرۆسی لەبەرکردنی نەکردووە. بەشێکی زۆری لە خەیاڵ ڕۆشتنە بووە. تەعەن خەیاڵ ڕۆشتن دژی تەرکیزە کۆبیریە. ئەم خەیاڵ ڕۆشتنە مێشک تەواو لاوازەکە وتێکیەدا. بۆی هەڵدە 10 دقە بگرەوە و نسبەکە دیاریکە بڵێ بۆ نمونە ئەوەندە لەبەرەکەم. تەرکیز کە زەختکە ئەمە ئەبێتە ڕاهێنانێکی زۆر بەرز بۆچی بۆ ئەوەی کە مێشت بەهێز بێت. ئەی بۆ خوێندنەوە بۆ مطالعە بۆ منە کەسێکڵێ کاکە من کتێبەکە خوێنمەوە یان بۆ نمونە من شتێکی خوێندنەوەیە بۆ نمونە بابەتێکی زانکۆیە خۆ من ناکری لەبەریکەم ئەی چی بکەم بۆ خوێندنەوە ئازیزان تەکنیکی تر هەیە ئەویش 25 دقە سعی ئەەکەی 25 دقە لەگەڵیا شیکارکردنەکەی ئەخوێنیتەوە 5 دقە پشووە دەی 25 دقە بە 5 دقە 4 25 دقەی و لەگەڵ 4-5 دقەی ئەکاتە چەندێک ئەکاتە 120 دقە. لە ئەنجامە تۆ 20 خولەک پشوت وەرگرتووە و 100 خولەک بە چڕوپڕی پرۆسەی فێربوون و وەرگرتنت ئەنجام داوە. 100 خولەک پرۆسەی فێربوون. ئەی لەبەرکردنەکەتمان 10 دقە بۆ 15 دقە ئەیگریتەوە بۆ ئەوەی تەرکیزت چڕ بێتەوە. چونکە دیراسەکان ئەڵێن توێژینەوەکان ئەڵێن جەستەی مرۆڤ لاشەی مرۆڤ 18 دقە جارێک ئەخەوێت. خەوێکی ئێسارێکی لەوەی بەڕێز ئەگەر 18 دقە لە مەلیسا بوو بێت لە ناوە خەوێکی کردووە پێخۆش نەبێ خۆتوەگەر نەشخەوت بێت. بۆی ئازیزانم یەکێک لەو هۆکارانێک کە مێشک بەهێز دەکاتەوە ئەگەر قورئان لەبەرەکە یا فەرموودە یا زمان یا شتێک 10 دقە بە چڕوپڕی لەبەرکە یان چارێک لەبەرکە شوێکی پێ بدە ئازیزانم. اینجا ئازیزان میکەتر لەو شتانەی کە ئەبێتە هۆی باشترکردنی مێشک و یادگەر. خۆشەویستان وەرزشکردن ئێمە 3 جۆر وەرزشمان هەیە. ئێوەی بەڕێز دەزانن 3 جۆر وەرزشمان هەیە. یەکێک لە ئێوە ئەگەر کلیلەکە وشەکەی بنووسێ بۆ نمونە لە مەلیسا نووسێ وەرزشێکمانی وەرزشی ڕۆحیە پێویستە لە عیبادەتەکانەوە هەتا وەکو زیاتر بیکە زیاتر بەهێزە بێتەوە. وەرزشێکمانەیە وەرزشی عەقڵی و بیرکردنەوەیە هەتا زیاتر مەسائیلی بیرکاری لەبەرکردن مەسائیلی فکری و بیر و باوەڕی زیاتر حەل بکەیت لەو بابەتە زیاتر ئەڕۆیتە پێشەوە. چونکە ئەمە وەرزشی ئێرەیە. وەرزشێکمانەیە وەرزشی جەستەییە وەکو لاشە. ئازیزانم زانیان وتوانە العقل السلیم في الجسم السلیم. عقلێکی سەلامەت مێشکێکی سەلامەت جەستێکی سەلامەتە. یعنی ناکرێت کەسێک قۆڵۆنی هەبێ نەخۆشی جگەری هەبێ و غودەی تێک چوو بێ و شەکرەی هەبێ وانە ئەمە بڵێ وەڵام من لەبەرکردنێکی باشم ئەبێت چی بکە ئەبێت تەسلیحات لە جەستەیە بکە. یعنی بۆ نمونە سیارێک ئەکرێ مەکینەی هەڵسا بێت ئەکرێ بۆ نمونە تایەکی تەقی بێ ئەمە بڵێ ئیشێکی باشەکە نەخێر. کەواتە هەمومان متفقین عقلێکی باش لە جەستێکی باشە. چی بکەین پێویستە ڕاهێنان بە جەستەمان بکەین. ڕاهێنان بە جەستەکردن چ سوودێکی ئازیزانم یەکێک لە ئەوانە خوێن ئەڕوا بۆ مێشک. سێکن خۆشەویستان خوێن بە چڕۆپڕی بڕوا بۆ هەر شوێنێک ئەو شوێنە بەهێزە بێت. کاتێک خوێن ئەچێ بۆ مێشک ئەمە مێشک بەهێزە بێتەوە. بۆ نمونە کەسێک کە نوێژەکە سوژدە ئەبات لە کاتی ئەم سوژدە بردنە خوێنێکی زۆر وروژمەکە بۆ عەقڵی بۆیە هەست بە ئارامی دەرونیە کات و بەرچاوی ڕوونە بێتەوە فراوانە بێتەوە مێشکی ساغە بێتەوە بۆ چکە خوێن ڕۆشتووە. ئیتر کۆمەڵێک ڕازە هەیە تاوەکو وەرزش زیاتر بکەی خوێن زیاتر ئەچێ بۆچی بۆ مێشکت و تەندروستیت باشتر ئەبێت. اینجا جەستەشت کۆمەڵە ژەهر و چەوری و پیسی هەیە دەری ئەداوە خاوێنە بێتەوە. ئەمە وەرزشکردن خۆشەویستان. خوێندنەوە خۆشەویستان یەکێتر لەو شتانەی کە هەمومان ئەیبیسین کە خوێندنەوە ئیسپادەی هەیە بەڵام لە ڕووی علمیەکەیەوە لە ڕووی زانایانەوە چۆن باسی خوێندنەوەیان کردووە و خوێندنەوە چەند جۆری هەیە. ئازیزانم یەکێک لە تەڵەبەکانی ئیمامی بوخاری پرسیاری لێ کردوتی باشترین
وتی یا ئیمام شەربەتێکەیە ئێوە دەرزیەک دەرمانێک حەپێک بیخۆم مێشک یادگەم باش بێ شتێکی ئەم مێشکم باشکە ئیمامی بوخاری وتی ناسان دواتر ئیمامی بوخاری بەری کردە دواوە کۆمەڵێ وشەی وت زانایان ئەڵێن وەکو زێڕ هەر کەسێ ئیشی پێ بکە بەڕاستی ئەڵێ مێشک یادگەی بەهێزە بێت چونکە ئەمە قسەی ئیمام عالمێکی زۆر گەورەیە لە حفظ فەرمووی لا أعلم شيئا أنفع للحفظ هیچ شتێک نازانم باشتر بێ بۆ مێشک و لەبەرکردن من نەهمەتی الرجل واتە ویستێکی زۆر حەزێکی زۆر من نەهمەتی الرجل واتە یەکەم جار حەزێکی زۆری هەبێ عشقێکی هەبێ بۆ ئەو لەبەرکردن بۆ بابەتە ومداومة النظر والمراجعة ودوام مداومة النظر واتە بەردەوام بخوێنێتەوە سەر لەسەر کتاب بێت پرۆسەی وەرگرتن ئینپوت زانان ئەڵێن ئینپوت زۆر بەقووەتە تاوەکو ئینپوت بەهێز بێت تاوەکو وەرگرتن زۆرتر بێت لەبەرکردن زۆرتر بێت لە بیرچوونەوە کام ئەبێتەوە هەر کاتێک لەبەرکردن زۆرتر بوو لە بیرچوونەوە کەمتر بێتەوە پەیوەندەکان پێچەوانەیە باش فەرمیی من مداومة النظر والمراجعة واتە زۆر لەبەرکە زۆر بخوێنێتەوە زۆر مطالعە بکات والمراجعة وبيعچوونەوەی ئەو لەبەرکردنامەکە ئەیسە بۆ کەسی وهەیە کتێبێکی زۆر بەسوود و خۆشی خوێندێتەوە ئەڵێ وڵات دوو جزئی تەبارەک و ملک و عەمەم لەبەر کردو بۆ خۆی بەگەنجێتی بەس ئێستا لە بیرم نەماوەتەوە بۆ ئەو پرۆسە ئەگەر بەردەوام بە زۆر ئیسفادەی لێ ئەکرد زۆر ئیسفادەی لێ ئەکرد ئازیزان توێژینەوەکان ئەڵێن مێشکی مرۆڤ کاتێک بەحسیان لەسەر کردو چۆن شتوەر ئەگرێ فێر ئەبێ ئەڵێن تووشی موعجیزە بوون تووشی سەرسوڕمان بوونە چکە بۆ ئەڵێ کاتێک کە تۆ شتێک فێر ئەبی لەبەر ئەکەی ئاەتێک یان بابەتێکی زانکۆ لەبەر ئەکەیت خۆشەواتە و دەستەواشە لەبەر ناکەیت فێر ئەوە فێر نابی ئەی چییە بەڕێزانم ئەڵێ وەکو فلاشی کارەبایی ئەڕۆتە مێشکەوە وەکو فلاشی کارەبایی پاشان ئەم فلاشی کارەباییە لە ڕێگەی پرۆتین و ئاو کاربۆهیدراتەوە پرۆتین و ئاو کاربۆهیدرات پرۆسەکە ئەگۆڕێ بۆچی بۆ دەستەواژە و واتا و تۆ قسەی پێ ئەەکەیت تۆ ئەکی تەمەعنا زانایان ئەڵێن ئازیزانم تاوەکو پرۆسی وەرگرتنەکەت خێرا بێت و زۆر وەربگری بە لێشاو ئەمە چیە بێت مێشک ئەبوژێتەوە دەمارەخانەکان پەیوەندیەکان خێراتر بێتەوە چکە زۆرێک لە خەڵکی دەمارەخانەکانیان وشک بووە و زۆر خاوبێتەوە ئەم کارەبایانە زۆر خاوبێتەوە گڵۆپەکان کز بوونە هەنێک گڵۆپەیە کوژاوەتەوە خانەکان لە ئیش کەوتونە ئەڵێ بۆ ئەوەی ئەمە زیندوو بکەیتەوە پێویستە بە خێرایی ببینی و بخوێنیتەوە تەمان ئێمە لە خولەکە سێ جۆر خوێندنەوە فێرە بین لە خولی چالاکردنەوە خێرا بینین کامێشک ئەبوژێنێتەوە پەیوەندی دەمارەکان زۆر خانەکان زۆر خێراکاتەوە دواتر خێرا خوێندنەوە واتە خوێندنەوەی بێدەنگ تەنها لە مێشکە لێتی ئەگەیە دواتر ئازیزان تەکنیکی خێرا خوێندنەوەی دەنگی کە ئەوەیش خوێندنەوەی کتێبەکانە بە دەنگێکی وەسەط بە خێرایەکی زۆر باش لە مدەتی 5 دقە بۆ 10 دقە پاشان پشوویەک ئەدات ئەم سێ جۆری خوێندنەوە هەر کەسێک زۆر ئەنجامی بدات ینی بۆ نمونە ئازیزان هەرێکێک لە ئێوە کتابێک بێنێ ڕۆژانە بڵێ من 5 دقە گرم و 3 دقە گرمەوە بەس سەیری بکە بەبێ ئەوی لێ تێ بکەیت بەس تەماشای بکە چەند وشە ئەبینێت ئەم وشانە ئەچنە مێشکێوە و مێشک زیندوو ئەکەنەوە ئەبوژێننەوە پاشان سیرەکە ماوەیەک ئەڕوا سێرەکە و ڕوژمی خوێن بۆ مێشکی زۆر بووە ئەمە شتێرەکە لێکدانەوەی باشتر بووە بیکنەوەی باشتر بووە قسە و بەبییر هاتنەوەشی باشتر بۆتەوە کاتە خۆشەویستان خوێندنەوە بە بێدەنگ یان بە دەنگەوە تەمەن هەرێکی لە شوێنی خۆیە ئەبێتە هۆکارێکی زۆر بەهێز وەکو ئیمامی بوخاری فەرمووی بۆ بەهێزبوونی مێشک ئەمە خوێندنەوە خۆشەویستان اینجا ئازیزانم یەکێتر لە هۆکارانی کە ئەبێتە هۆی باشترکردنی لەبەرکردن تەمەن زۆرێک لە خەڵکی ئێمە هەر لەبەر ئەکات یا هەر ئەخوێنێت شەوە ڕۆژە بەیانیە سەعاتێکی بایۆلۆجی لە مێشکی خۆیان دیاری ناکات ئازیزان ئەگەر تو خۆ ڕابێنی بۆ نمونە بڵێ سەعاتە پێش نیوەڕۆ بابەتی بیرکاریە خوێنم سەعات و نیوێک دوای عەسران بۆ نمونە دائەنێم بۆ ئەوەی مطالعەی کتێب بکەم بۆ نمونە ئەڵێ 2 سەعات پێش مەغریب من لەبەرکردنەکەم یا 2 سەعات دوای نوێژی بەیانی من لەبەرکردنەکەم ئەم فترە کە دای ئەنیت هەر کاتێک دێتە ئەو سەعاتە
مێشک ڕێک ئەڵێ بم دەرێ لەو شتم پێ ببەخشە ها چۆن ژووری خەو نییە کە ڕۆیتە ژوورەکەەوە لە خۆ تااقەتی سنی حەزەکەی پڵکەی بڕێ بخیر ئەچە متبەخەکەەوە ڕاستەوە خۆ دەزەبێ بۆچی سراجەکە ئەەکەیتەوە بە ڕۆژوشی تۆ باینتە ئەوە بە ڕۆژی هەر سێریەکەیت و هەردایەخیتەوە سێریەکە وەردایەخیتەوە کەواتە مێشک ئیعاز ئەدات لە کاتێکی دیاریکراوە تۆ هەڵ بدەی چی بکەیت فێر بیت و لەبەرکردن بکەیت ئەمە لە کاتێکی دیاریکراوە ئیسپادێکی زۆر ئەبێت ئەنج ئازیزان پشودان باشترە لە ماندووکردن و وتنەوەی زۆر یعنی خۆشەویستان بۆ نمونەوە من تۆ سەعاتێک لەبەرکردنەکەی 10 دقە لەبەرکردنەکەی یا 15 دقە لەبەرکردنەکەیت پاشان پێویست و بە چییە بە پاڵکەوتنە ئیسراحەتکردن ئارامی وەربگرە هەناسی زۆر هەڵمژە بیرکەرەوە لە وەکو توێژینەوەکان ئەڵێن بیرکردنەوە لە سروشت تەماشاکردنی سروشت شاخێک گوڵێک دارێک توانای ئەم ئینسانە زیاد ئەکات بیرکەرەوە پشووەەر بگرە هەناسە بدە توێژینەوەکان ئەڵێن بە بیرهاتنەوەی ئەم کەسە چەند هێندە ئەکات لە جاتەوەی تۆ چی بکەی بڵێ کاتم نییە زیاتر بێڵێمەوە بەس بیڵێتەوە بەس وەکو تووتی ئەمە مێشک ماندووە بێ و حەزی لێ نییە قەیلۆ ڕیفرێشکردنی مێشک ئازیزان یەکێتر لە هۆکارانی کە ئەبێتە هۆی ئەوەی کە مێشک تازە ئەبێتەوە نوێ ئەبێتەوە خەوی نیوەڕوانە نیو سەعات بۆ 45 دقە توێژینەوەکان ئەڵێن ئەو نیو سەعات بۆ 45 دقە نزیکەی 3 دانە سەعات وەکوات و خەوتبی وەکوای 3 دانە سەعات خەوتبی مێشک ڕێک ریفرێشێک کاتەوە نوێ ئەبێتەوە بۆیە زۆر زۆر بەسوودا بۆ مێشک لە پێش نیوەڕۆ یان دوای نیوەڕۆ چی بکەیت تازەبوونەوەی بە مێشکە بکەیت ئازیزان و خۆشەویستان بابەتی بەشبەشکردن هەرێک لە ئێمە ئێستا تۆی بەڕێز ئەمی ئەوەرە گەنان خواردە یەخوا عافێتە بێت ئەگەر خواردنەکە بە یەک جار بۆت بێ سێرەکەی هیچ چێشێکی لێ نابینی و ناتوانانی بیخۆیت بەڵام مێشکی مرۆڤ ئازیزان حەزی بە چییە وەکو خواردن حەزی بە بەشبەشکردنە یعنی بۆ نمونە ئازیزان لاپەڕەیەک مەیهێنە پێش چاوی خۆت کە لاپەڕێکی قورئانە لەبەریەکەی یەکێک لەو هۆکارانی زۆر زۆر خراپە کەسەکەڵ ئەم لاپەڕە 40 جار بیلەڕەوە 17 جار دووبارەی کەرەوە ئەگەیەتە لە سەرەتاکان باشە کۆتایی ئاەتەکان خراپە وایە کاکتوانە سەرەتای ئاەتەکان باشە کۆتاییەکی خراپە سەرەتای لاپەڕەکان باشە کۆتاییەکانی خراپە بەبیری نایەتەوە بۆ چکە لەبەرەوەی بەشبەشی نەکردووە بەڵکو چی بکات دیزان بۆ نمونە لاپەڕەکە بکە چیەوە بکە 3 بەشەوە بڵێ ئەم بەشە لە ماوەی 10 دقە لەبەرەکەم لە ماوەی 15 دقە من لەبەرەکە ئەم 5 دێڕە تەرکیزێکی زۆر زۆرەکەی ئەم بەشە لەبەر کرد اینجا ئەڵەی بەشی دووەم هات بەشی دووەم بە تەرکیزێکی نوێوە پاش پشوو یەک دەسەکەی لەبەرکردنی اینجا بەشی دووەم تەواو بوو بەشی سێم سێرەکەی زۆر بۆ نەقورسترە لات چی لەکەی بەشی سێمش ئەکەیتە 2 بەشەوە باشە بۆ نە بەشی سێیەم بکە 2 بەشەوە چکە بڵێ ئەمە بۆم شێوە لەبەرەکرێت یعنی پرۆسەی بەشبەشکردن زۆر زۆر بەسوودە بۆ مێشک حەزی لە شتی قورس نییە حەزی لە شتی گەورە و زۆر نییە ئەگەر زیندەکەت بۆ نمونە 7 بەشە بیکە بەشەوە پاشان هەر بەشێک پارسی بچووک بچووریکی لە دەرکە اینجا وەرە وەکو داڵ وەکو ئەڵێ لە کاتێکی دیاری کراوە بنی شەراسەری لە بەریکە ئەمە ئیسفادەیەکی ترێ بێ بۆ بەهێزکردنی مێشک بەکارهێنانی جەستە و جوڵە خۆشەویستان بەکارهێنانی جەستە و جوڵە یەکێکە لەو تەکنیکانەی تر کە زۆر کەسانە ئەبینی بۆ نمونە قورئان لەبەرەکەن سەیرەکەی منداڵای بینی لە مەرکەزەکانە ئەوە نەجوان ئەڕاتە پێشەوە دێتە دواوە ڕاتە پێشەوە دێتە دواوە اینجا ڕاست و چەپەکات ئەمە بێتە چی ئەبێت ئەوەی کە خوێن بجوڵێت لە لاشەیە و خوێن ئەچێ بۆچی بۆ مێشکی بەتابێت ئازیزان وەختی خۆی زانایان کاتێک کە شتیان لەبەر ئەکرد بۆ نە بەشێکیان لەبەر ئەکرد پەنجە گەورەیان لەگەڵ پەنجە تووتیان ئەدا لە یەک اینجا بەشێکیان لەبەر کرد بەو شێوە بەشی دووەمیان لەبەر کرد چیان نەکرد پەنجەیەکی تریان بەکارهێنا ئەیاندا لە یەک ها کەسی وایە قەڵەمەکەی بەکارهێنێ قەڵەمەکە ئەدا لە شوێنێک ئاواکەن یعنی تۆش بۆ نمونە ئەتەوێ شتێک لەبەرکەی دەست بجوڵێنە پەنجە بڵێ ئەم بەشەی دەسم ئەم بابەتەی بەبیرهێنامەوە و ئەمەی تر
ئەمە بێبیر هێنامەوە، یعنی جەستە بجوڵێت و جەستە بەکار بێنیت حرەکات بدەیت لە جەستەت ئیسفادەیەکی زۆری ئەبێت بۆچی؟ بۆ لەبەرکردن. وێناکردن و تەخەیول خۆشەویستان، وێناکردن و تەخەیول. ئەنیشتاین ئەڵێ الله عقل إنسان العقل لا يفرق بين الحقيقة والخيال. عقل الإنسان لا يفرق بين الحقيقة والخيال. عقل إنسان جیاوازی ناکە لە نێوان چیە؟ حەقیقەت و خەیاڵە. سێکن خۆشەویستان، فڕۆکەوانێکی ئەمریکی هەبوو ناوی جۆرج هۆڵ بوو، لە شەڕی ڤێتنامە گیرە، لە شەڕی ڤێتنامە دەست بەسەر کرا لایەن ڤێتنامیەکانەوە. حەوت دانە ساڵ کرایە سجی ئینفرادیەوە لەناو شوێنێکی تاریکە. جۆرج هۆڵ ئازیزان حەوت دانە ساڵ لەناو مێشکی خۆیان چی ئەکرد؟ لەو مشکی خۆیان تەنها بیری لە یاری گۆڵفە کردەوە، گۆڵف بیری لە یاری گۆڵفە کردەوە. چۆن یاری ئەکرد؟ بۆچی؟ لەبەر ئەوەی عەقڵی لەدەست نەدات، لەبەر ئەوەی عەقڵی لەدەست نەدات. تەبعەن جۆرج هۆڵ دوای 7 ساڵ کە نەجاتی بوو و بەر بوو، پاش 1 هەفتە چووە پاڵەوانێتی یاری گۆڵفەوە. ئەڵێن ئاستێکی زۆر پێشکەوتووی بەدەست هێنا و توانی پلەیەکی زۆر باش بەدەست بێنێت. بە هەمان شێوە خۆشەویستان، زانەکان توێژینەوەیان کرد لە نێوان 9 یاریزانی یاری باسکە، کوڕەت و سەلە، تۆپی سەلە. 9 یاریزانین هێنا کردیانە 3 گروپەوە. گروپی یەکەم 3 یاریزان، 3 یاریزان، 3 یاریزان. 3 یاریزانی یەکەم وتیان ئێوە ڕۆژانە ڕاهێنان بکەن. 3 یاریزانی دووەم وتیان ئێوە هیچ ڕاهێنانێک مەکەن، تەنها دانیشن. 3 یاریزانی سێیەم وتیان ئێوە تەنها ڕۆژانە بە خەیاڵ بکەنەوە بۆ یاریکردن، یعنی چۆن پاسە دەنە یەکتر، چۆن تۆپەکەی نەکەن، چۆن دێنە دواوە، چۆن تەکنیکاتەکان جێبەجێکەن، تەنها بە خەیاڵ. پاش چەند هەفتەیەک هاتنەوە توێژینەوەیان کرد، سەیران کرد گروپی یەکەم کە ڕاهێنانی کردووە زۆر ئیسفادەی کردووە، چکە ڕاهێنانی جەستەیی کردووە و فعلەن ڕاهێنانی کردووە. گروپی دووەم وەکو معلومە هیچ ڕاهێنانێکیان نەکرد، بۆیە یەکسەر دواکەوتن، هیچ ئیسفادێکیان نەکرد. گروپی سێیەم عەجیبەکە سەرسوڕهێنانەکە لەوا بوو. گروپی سێیەم ئازیزان ئەڵێن نزیک بوو لەوانی کە بە جەستەی یاریان نەکرد، تەنها لە عەقڵی خۆیانە. بۆیە تا چەند خەیاڵکردن و وێناکردن بۆ خودی خۆت، بۆ لەبەرکردن بەقووەت بێت، تۆ ئەمەندە ئەچتە پێشەوە لە ڕووی عەقڵی و زەینیەوە. یعنی هەڵ بدە بۆ منە کاتێک لەبەرکردنەکەی لاپەڕەکە بە خەیاڵ بێنەوە پێشایی خۆت، دێڕەکان ببینە، قسەکان ببیسەرەوە. ئەمە زۆر زۆر یارمەتی دەرتە بێ بۆ لەبەرکردنێکی باش. ئازیزان بێمە سەر ئەوانی هەندێک هۆکار کە مێش خراپەکات. یەکەم خۆشەویستان ئەو هۆکارانی کە مێش خراپەکات و لە بەرکردنی تۆ خراپەکات، لە بەرکردن مەکە و تێبگەیە. ئەمێکێکە لەو قسانی کە زۆر زۆر زیان بە مێشک و یادگە ئەدا. بەڵێ تۆ لە بەرکردن مەکە، تەنها تێبگەیە. بنچینەی تێگەشتن لەسەر فێربوونە. فێربوونیش پێویستی بە چییە؟ بە یادسپاردنە، بە لەبەرکردنە. وەکو حەدیثەکە فەرمووی ئەحفەظونا ئەعلەمونا، ئەو کەسەمان زۆرتر لەبەرکردنەکە ئەوەمان تێگەشتووترە لە هەمووی، ئەوەمان تێگەشتووترە لە هەمووی. دومشت ئازیزانی کێ لەو شتانەی کە ئەبێتە هۆی خراپی بابەتی چییە؟ ئازیزان بۆ برنەڵە کامێراکە نەکراوەتەوە. تەمەنم بەسەر چوو و منداڵیم چوو. یەکێتر ئازیزان لەو فکرە خراپانی کاڵێ تەمەنم بەسەر چوو و منداڵیم چوو. تەبعەن مناڵ لە دایکە بێ نیوەی گەورە دەمارەخانەی هەیە، یعنی نیوەی گەورە مێشکی پێگەشتووە. مژدە خۆشەکە ئەوەیە تاوەکو تەمەن بەرەوسەرەوە بچێ، ئەگەر کەسێک ڕاهێنان کە مێشکی بەهێزترە بێت. چونکە ئێستا مەعقول نییە. ئێستا بۆ نمونە خوێندکارێکی زانکۆ بێنە لە مناڵێکی پۆلی 7 و 8 زیاتر فێرە بێت، زیاتر توانێت لەبەرکردن بکات، بەڵام بەمەرجێک هۆکارەکانی خراپکردنی مێشک و یادگە نەگرێتە بەر. هۆکارەکانی خراپبوون، چکە هۆکارەکانی باشوورمانەیە، هۆکارەکانی خراپبوون نەگرێتە بەر، تاوەکو زیاتر لەبەرکەی دەمارەخانەکان زیاترە بن و ئاستیان زیاترە بێت. ئەمە ئازیزانی کێکە لەو
فکرە خراپانەی کە مێشک و یادگە خراپەکات ئەڵێ من گەورە بوومە ئیتر وام لاتوە بەعکسەوە مرۆڤ تا 40 ساڵی مێشکی پێگەیە لە 40 بۆ 60 کاتی تەواو هێز و توانایەتی بۆ فێربوون لە 40 بۆ 60 بەعکسەوە خەڵک ئێماڵێ لە 30 ساڵی من پیر بوومە بەڵام لە 40 بۆ 60 کامڵیەتێتی یەکێتی لە هۆکارانی ئازیزان زۆر خراپە بۆ لەبەرکردن و مێشک خراپەکات وشک بوونەوە و نەخواردنەوەی ئاو وشک بوونەوەی مێشک و نەخواردنەوەی ئاو بە تایبەت ئازیزان لەم وەرزە وەرزی گەرمایە ئەو کەسانی کە ئاو کەم ئەخۆنەوە یان شەربەت یان شووتی بۆ نمونە ئەو بینانە کە ئەبێت شلەمەنی زۆرتیایە کەم ئەخۆنەوە توێژنەوەکان دەریان خستووە کە ناکاتێکە زانەری لە مێشکان کاڵە بێتەوە ناکاتێکە زانەری لە بیرێتێتەوە هەرچەند تەکنیکیشی پێدەی ئەڵێ ئەم تەکنیکە زۆر بێز ئەوە لە بیرێتێتەوە چونکە مێشکی تووشی وشک بوونەوە بووە ئەی چی بکەین پێویستە مادە شلەمەنیەکان بخۆیتەوە و ئاو ڕۆژی 6 کوب 8 کوب 10 کوب بخۆیتەوە ڕۆڵی وڵا ڕاستەکەی ئاو زۆر بەسوودە بەڵام بەهۆی مۆبایل و سۆشیال میدیا بەهۆی داوامەوە ڕۆژەکە 3 جار ئاو بخۆیتەوە ئاگەشی لێنی چینەتێکی زۆر بۆ هێنێ ئەم جا ڕۆی ئاو بخۆیتەوە ئەمە بەڕاستی خراپە بەڵام لە بەرامبەریشە فانتا و دی و ئەو ساردی ئەوانە بخۆی زۆر خراپە چینەتێکی زۆر بۆ دێ لە ڕێکلامەکانەوە بەهۆی تیژێتیەوە بەهۆی شەکرەوە بڕێکی زۆر لێ خۆیتەوە مێشک بەڕاستی زۆر خراپەکات خۆشەویستان خواردنی شەکر و مادە گازی کحولیەکان ئازیزانێکێت لە هۆکاران کە ئەبنە هۆی چی لاوازبینی مەشک و یادگە چایەکە خواستێ شەکری پێوە خوات ئەڵێ هەنگوین بخۆ سفادەی هەیە بۆ مێشک ئەڵێ وەڵا هەنگوین ئەڵەن شەکری تایە ئەی تو شەکر 100% شەکری تایە بۆچی شەکرە خۆی کێک ئەخوات شەربەتی مۆز ئەخوا شەربەتی شووتی ئەخوا شەکریتی ئەکرێت شەکر مادەیەکی مدمینکەر و ئالودەکەرە مەناعی ئینسان 150 ئابەزێنێ جگەر ماندوو ئەکات و شەکری زیان بەخش ئەدا بۆچی بە مێشک چونکە مێشک پێویستی بە شەکری سوود بەخشە نە زیان بەخش شەکری گلۆکۆز کە سوود بەخشە پێداویستی مێشکە لە خورما هەیە لە هەنگوین هەیە لە مێوش هەیە لە چەرەزاتە شیرینەکان هەیە ئەمانە زۆر بەسوودن بەڵام شەکری تر شەکری سپی ژەهر بۆ مێشک و لەگەڵ مادە گازیەکان و مادە کحولیەکان کە ژەهر بۆ مێشکەهێن و خۆشەویستانێکی تر لە هۆکارانێک کە مێشک و یادگە زۆر خراپەکات ڕاڕایی پەستانە توێژینەوەکان دەریان کردووە چەند ڕاڕابی چەند قەلەقبی چەند بترسیت مێشک و لاوااستر بێتەوە ئێستا تۆ لە خۆتەوە ڕقە لە کەسێک بێت ئەنی کەسی حەز پێی نییە لە خۆی بڵێ وەرە دەی سوورەتێکم بۆ بڵێ لە خۆتەوە مێشکت ئەوەستێت هەر ڤیدیۆیەکەیە سەدام سەربازێکی عراقیڵە شسمەک ئەڵێ ناوت چییە ئەو سەدام ئەو سەرباز ئاوەستی ناوی بەبیر نایەتەوە ناوی بەبیر نایەتەوە ناوی خۆشی لەبیرەچێتەوە لە کاتی قەلاقی و سترێس و پەستانە مرۆڤ شتەکانی لەبیرەچێتەوە بۆیە مرۆڤ هەڵ بدا ئارامی بخۆی بێنێتەوە بەچی توێژینەوەکان ئەڵێن وەرزشکردن سترێس کەمەکاتەوە قەلەقی و ڕاڕایی کەمەکاتەوە دووەم دوورکەوتنەوە لە سۆشیال میدیا سترێس و پەستان کەمەکاتەوە یعنی تۆ ئەگەر خوێندکارێکی یان تۆ بازرگانێکی یان خورئان لەبەرەکەی دوورکەوە لە سۆشیال میدیا چونکە لە خۆتەوە نازانی مێشکت پڕی ترسە پڕی نائارامیە پڕی قەلەقیە بتەوێ نەتەوێت بۆیە ورزش بکە دوورکەوە لە سۆشیال میدیا وەرزشی مێشکی زۆر بکە ئینشاءالله زۆر ئیسفادەی لێیەکی ئازیزان و خۆشەویستان هۆکارێکی تر هۆکاری کەمخەویە کەمخەوی و یان خەوی خراپ خەوی خۆشەویستان کەمخەوی ئەم زەررانی هەیە ئەبێتە هۆی کێشەکانی هەرسۆ قۆڵۆن لاوازی ماسوولکە ورگ و کێشی زیاد دەکات ورگی زیاد دەکات کێشی زیاد دەکات ئەگەر خەوی ئەم کەسە ناڕێک بێت تێکچوونی دەموچا و ڕنگ و ڕوو ئەبێتە هۆی کێشەکانی قژڕوتانەوە هەرچی شامپۆ بەکارێنێ زەیت بەکارێنێ ئەچێ بۆ لای دکتۆر قژی هەر ئەڕوتێتەوە کێشەکانی نەزۆکی و ئەو شتە پێویستە بە خۆمانەوە یەکتر خواردنی خانەکانی مێشک یان نێوانی دەمارە خانەکان یەکتر ئەخۆن ئەبێتە هۆی لە بیرچوونەوە ئەبێتە هۆی برسیبوون و هەستنەکردن بە دڵنیایی ئەم کەسانی کە خێوان خراپە بەردەوام برسیانە بۆیە خۆراکێکی زۆرە خۆن کە خۆراکی زۆرە خۆن یادگە و مێشکیان لاوازە بێتەوە ئەبێتەوەی کێشەکانی لە بیرچوونەوە ئەبێتەوەی تێکچوونی خانەکانی یادگەوە بیرهاتنەوە کەمخەوی
یان خەوی ناڕێک و درەنگخەوی ئەم هۆکارانەی ئەبێت. خۆشەویستان، ئەو خواردن و چایانەی کە مێشک بەهێز دەکەن، ئەرزی ئەوەی بەڕێز و خۆشەویستی بکەم، یەکێک لەو هۆکارانەی ئازیزان ئێوە بەڕێز ئەتوانن بەکاری بێنن. بۆ نمونە دبەیەکی ئاوا زەیتی زەیتونی ئەسڵی بێنە، هەنجیری تێبکە، هەنجیری وشک کراوە، زەیتی زەیتون هەنجیری تێبکە. ئەوەی دراسەکان و علمیەکان ئەیسەلمێنن کە چەند ئیسپادەی هەیە، بەڵام خوای گەورە فەرمێن وەتینی وەزەیتون، سوێن بە هەنجیر و زەیتون. هەنجیرەکانی ناو دابنێ 20 ڕۆژ دابنێ، 15 بۆ 20 ڕۆژ دابنێ تا هەڵی ئەمەژە کالێکێکی زۆر ئەکەن، پاشان ڕۆژانە لە زەیتی زەیتونەکە بخۆرەوە، لە هەنجیرەکەش بخۆ. ئیسفادەیەکی زۆر زۆری ئەبێ بۆ قۆڵۆن، بۆ جگەر، بۆ بەهێزبوونی مێشک و یادگا، بۆ تەنزیمی شەکرانی ئیسفادەکانی ناژمێردرێت. شتێکی زۆر زۆر ئاسانە. زەیتی زەیتون هی ئەسڵی بێنە، هەنجیری تێکە، بەڵام باز زەیتی زەیتونەکە خۆشەویستان لە شوێنی تاریکە دایبینی، لە شوێنی ڕووناکە پێی خۆش نییە، خراپە بۆی، بۆ مەشیخە سەلاجەوە، مەشیخە سەلاجەوە. و ئازیزان ئەو شتانی تریش کە بۆ نمونە مێشک بەهێز دەکاتەوە، خورما، خواردنی خورما ئیسفادێکی زۆری هەیە. یان هەنگوین یەک پەرداخ ئاو بێنە، دوو کەوچ هەنگوین تێکەوە وای یەک کوب هەنگوینت خوارد بێتەوە، یەک کوب هەنگوین، ینی کەوچی هەنگوین بەخۆرەوە، بەڵکو دوو کەوچکی تێبکەوە وای یەک کوپی هەنگوین خوارد بێتەوە، کە ئیسفادەیەکی ئێجگار زۆری هەیە. بۆچی؟ بۆ مێشک و یادگە. ئازیزان یەکێتر لەو خواردنەوانەی کە مێشک بەهێز دەکاتەوە و دۆپامینێکی زۆر ئەڕژێت و مێشک ئاگایی زۆر زیادەکە، قاوەیە. طبعاً هەلێ سۆفێتان بڵێم قاوە ئەوەی خەمۆکی کەمەکاتەوە و دۆپامینەوەنە ڕژێت، بەڵام قاوە لە دوای ئاسران و دوای سعات 5 نابێ بیخۆیتەوە، چونکە تووشی خەوزڕاتەکە. ئەو پەڕێکی خواردەوە لە ڕۆژەکە یەک جار بیخۆرەوە، قاوەی ئەسڵ بکڕە، بەیانیان بۆ نمونە چوزانم پێش نیوەڕوان و ئەمانە، ئیتر هەر کاتێک حەز لێ بوو کوپێ قاوە بگرەوە بیخۆرەوە، وزەیەکی ئێزگا زۆر پێدا، حەیەوێتێکی زۆر پێ ئەدات و لە خەمۆکی و حتا دراسەکان لە کێشەی لە بیستنەوە چارەسەرەکە، چکە بۆ وزەیەکی خۆش بە تۆ ئەبەخشێت. ئەمە قاوە ئازیزان. ئازیزانی کێتر لەو شتانی کە گرنگی پێ نادرێت لە وڵاتی ئێمە، بەڵام بەڕاستی سودێکی زۆر باشی هەیە، چای سەوزە. تەقەن هەنێک دراسە بینی ئەڵێ چای سەوز کێشدا ئەبەزێنەوە، دوای هەنێتر ڕەدێدەنەوە وڵێن چای سەوزوانی ترە کەس وازی هێناوە. توێژینەوەکان ئەڵێن چای ڕەش بۆ بیرکردنەوە مەش خراپ، بەڵام چای سەوز بەڕاستی سوود و ئیسفادەیەکی زۆری هەیە بۆ ئەوەی کە عەقڵ ئەپارێزێت، یادگە بەهێز دەکات، لە نەخۆشی زەهایمەر دوور دەخاتەوە و یادەوەریش بەهێز دەکات. چای سەوز بەتایبەت خۆشەویستان، ئەمە وەکو هەدیەک بە ئێوە بەڕێزی ئەڵێن. چای سەوز تەمەن ئاوەکە ئەکوڵێنی، چای سەوزی تێەکەی، پاشان نعنای وشک کراوە، نعنای تێبکە، دابنێ بە تۆزێک دەم بداتەوە 5 دقیقە. ڕۆژانە یەک جار چای سەوز بخۆرەوە، هەفتەیەکی ترە بینی بە بیرهاتنەوە زۆر باش بوو، هەستەکەی توانای لەبەرکردنیش زۆر باش بوو. وەیەکتر ئازیزان لەو شتانی کە چاو بەڕاست مێشک بەهێز دەکاتەوە، چای گوڵەبەی بوونە. شەوان پێش خەو بە نیو سەعات 45 دقیقە چای گوڵەبەی بوون بخۆ، هادیئەت پێ ئەدا، قەلەقی و نایەڵێ، خەوێکی زۆر باشە پێ ئەدا و یادگە و مێشکیش ئەپارێزێت و یارمەتیدا بۆ ئەوەی تووشی خەوزڕان و هەڵسان لە خەو نەبیت، کە خەڵکێکی زۆر ئێستا ئەو کێشەی هەیە، یان خەوی پێ ناکەوێت. ئەمە چۆن بڵێ جەلیەکی سروشتی. ئازیزان خۆشەویستانم، بابەتەکەی من لە خزمەتی ئەوەی بەڕێزە تەواو بوو. ئومێدەوارم کە سوودێکتان لێ بینی بێت و سەرم نەئێشان دەبن. ئەوەنە کۆمەڵێک شت بوو، کۆکراوەیەکی زۆر بەهێز بوو بۆ باشترکردنی مێشک، بۆ لەبەرکردن، بۆ پاراستنی عەقڵ، بۆ کۆمەڵێک چاو خۆراکیش کە ئێوەی بەڕێز ئیسپاتان لێ کردووە، کە ئینشاءڵڵا ئومێدەوارم ئیسپاتان لێ کردووە لە ڕۆی ئەوەی بۆچی چۆن لەبەرکردن بکەم. ئازیزان خۆشەویستان، ئێوەی بەڕێز لەگەڵمانە ئێستا. ئەگەر پرسیارێکتان هەیە ئازیزانم، ئەگەر پرسیارێکتان هەیە ئینشاءڵڵا
کەمێک پرسیارتان هەیە ئێستا مامۆستاوەتی بەڕێز دێتە خزمەتتان مامۆستاوەتی بەڕێز دێتە خزمەتتان بۆ جوابدانەوەی پرسیارەکانتان بەڵام یەک دوو بەشداربوویەک حەز ئەەکەن ئەزمموی خۆیان باسکەن لەگەڵ ئێوە کە چی ئیسفادەیەکیان کردووە چۆن تەکنیک و ڕێگا و بۆ کارەکانی چالاکردنەوەی مێشکیان بەکارهێناوە ئینشاءالله ڕێکوەردەکەشتان بۆ دانین بە دڵنیاییەوە بۆ ئەوەی هەموو خاڵک هەموو شەیەک ئیسفادەی لێ بکەن ئینشاءالله لە خزمەتانە بین ئازیزانمان ئێستا ئینشاءالله چەند بەشداربوویەک لەگەڵتانە ئەبێ بەڵێ خۆشەویستان ئینشاءالله ئەگەر بمێنەوە لەگەڵمانە جوابی پرسیارەکانتان نەدەینەوە دانە بەدانە لە خزمەتانە بین ئێستا لە قوتابخانە دەڵێن نابێتن لە شت لەبەرکەین تەنها لێی تێبگەین دەستەکان خۆشە پرسیارێکی زۆر جوانە کاک سەروەت قادر بۆ پرسیارانی تر ئینشاءالله دێنە خزمەتان مامۆستا ئاوات جوابتانە داتەوە لە خزمەتانە بین ئازیزان بەشداربوویەک دێت ئینشاءالله ناوی کاک محەممەد ئازادە کاک محەممەدیان السلام عليكم مامۆستاگیان عليك السلام ورحمة الله کاک محەممەدیان خێر بێ لا ئێمە دیار نییە نازانم بیکەمەوە ئەگەر گونجاو شوێنەکەت بەڵێ بیکەرەوە وەڵی گڵۆپشتی تیاکەمە چونکە یەکجاریش لەبەر خاتریە میوانە بە ڕێزانە هاتومەگینا شوێنەکە زۆر دووریشە یاخوا خێر بێ کاک محەممەدیان خۆشحاڵی دەوارم کە ببێتە چەند قسەیەک بکەی کە هەموو ئامادەبانی بەڕێز ئیسفادەی لێ بکەن کاک محەممەدیان خۆت بناسیێنی لە شارێکدا بەشداربووی چه گروپێکی زۆر باشە بسم الله الرحمن الرحیم من محەممەد ئازاد بەشداربووی گروپی شەشەمم هەم لە گشتیەکە بەشداربووم هەم لە ئامادەیەکە چونکە بە هۆکاری سەرەکی ئەوەی من نەمتوانی لە ساڵ یەکەمی خوێندنی پۆلی 12 بتوانم بگەمە ئامانجەکەی خۆم هەرچەندە تاوی هەوڵی خۆم بۆیە و پارە و کات و تەمەنی خۆم بۆ تەرخان کرد بۆیە بڕیارمدا کێشەکە بدۆزمەوە و ئیتر زانیتم کە کێشە لە تەرکیز و یادگەما هەیە بۆیە بڕیارمدا بەشداریم کۆرسە بکەم زۆر بەخێراتی کاک محەممەدیان خۆشحاڵین نمرت ئەم ساڵ لە پۆلی 12 چەند بوو و چۆن سعید کرد چۆن مێشک و یادگە هاوکاری تۆ بوو بۆی بڕێتە پێشەوە ڕاستە فەرمان سەگیان با من جارێ باس ساڵی یەکەم پێم ئینجا ئینشاءالله دێمە سەر ساڵی دووەم چونکە من لە هەردوو ساڵەکە هەوڵی تاوی خۆمدا بۆیە سەیری ئەنجامەکە ئەکەین من خواوەکیلانە قساکەم بۆ ئەوەی ئەم ئامادە بۆ ڕێزانە هەر شتێکەڵێم دڵنیا بن لەوەی کەەوە هیچ سوودێکی بۆ منتیانیا من لەبەر سوودی ئەوان هاتم ئینشاءالله خێردارە بێت من ساڵی یەکەم جهد و مادووبوونی خۆم لە مەکتەبێکی باش کە ئامادەی ڕزگاری قورآنە لە هەولێر لەگەڵ ستافێکی مامۆستایانی زۆر بەتوانە هەوڵی تاوەتی خۆمدا ئیتر توانیم 94.8 بێنم بەبێ حسابکردنی کوردی و عەرەبی ئیتر سەیرم کرد هیچ بەشە لە سێ توبەکە نە عام نە ئەسنان نە سەیدەلیا وەری نەگرت ئیتر بڕیارمدا فۆرم پڕ نەکەمەوەی زانکۆڵاین و شتانە بڕیاری دانیشتنەوەمدا ئیتر بڕیاری ساڵی دووەمدا بەڵام پێش ئەوەی کە بچم خۆم ناو نووسکەم بۆ شوێنەکە تایە بخوێنم وتم باوکە گیان کۆرسە هەیە بە 30,000 من تێگەیشت بووم ئەوەی کە زۆر مهمە لە 30,000ەکەیە چونکە کۆرسێکی تۆمارکراو هەیە هەر بۆ یادگەیە لە ئاوات ئەکادمی وتم کۆرسە هەیە ئاوایە و ئیشاڵە کێشەکانم چارەسەرەکە ئێوەتی باشە کوڕی خۆم ئیشاڵە بۆت حیج دەکەم ئەو بەرنامەیە کە نامەم نار سەیرەکەم بڕەکەی نازام ئەو کاتە بۆ من $220 بوو کە تەرخانیان وتیان پێویستە ئەوە نەپارە بدەیت بۆ ئەوەی بتانی بەشداریم کۆرسە بکەیت ئیتر من بۆیە ئەمەوێ باسی ئەوە بکەم یەکجاری باسی ئەوە شەکەم کە خەڵکی پارەکەیان پێ زۆرە بەڵام دوایی ئەڵەن کە ئەمەیان بەڕاستی غەدر بووە کە پێیان زۆر بووە ئیتروتم باوەڵا ئەمە بە $220 نەک بۆ پڕاپاری کە تۆ من بە تۆمت بکە بە 30,000 هیچی نەوێت چکە 30,000 لەکوێ $220 لەکوێ بەڵام دوای تۆزێ وتی محەممەد خەمن نەبی شڵا هەر نێرم کرۆ وتم باوە لیگە ڕێچم دوو کتێبە خوێنمەوە هیچ نەبێ هەر نیوەی ئەویش سوودی هەر لێ وەرەگرم وتی تۆ من هەرە نێرم بۆ خۆش بچی هەرە نێرم ئێوتم باشە وەڵا الحەمدوللا
ناردم یان ساڵ ئەلحەمدولیلا بە حسابکردنی عەرەبیش کە من توانیم ئەلحەمدولیلا لە 94ەوە بیگەێنمە 98 یاجی من بە کۆنمری 94.8 ساڵ یەکەم ئەلحەمدولیلا ئەم ساڵ 97.667 بە قسمت بوو کە حەزەکەم بەراوردەکەشی بڵێم ساڵ یەکەم ئەحیا 90 هێنا سوپاس و ستایش بۆ خوا لە فەزلیە و بووە 98 یعنی هەژ نمرە زیای کرد بۆ دووەم ئیمتیحان کە کوردی بوو 94 و ساڵ یەکەم ئەلحەمدولیلا ساڵ کردمە 96 بۆ بیرکاری ڕاستیەکەی دوو نمرەمدا بەزان ساڵ یەکەم 96 بووم ساڵ بووە 94 دوای ئەوە عەرەبی دێ عەرەبی 94 هەبوو ساڵ یەکەم ساڵ کردمە 92 ئەلحەمدولیلا دوای ئەوە کیمیا دێ 94 هەبوو ئەم ساڵ کردمە 98 دوای ئەوە لە دوای کیمیا ئینگلیزی دێ ئەلحەمدولیلا ساڵ یەکەم سەڵم هێنا ئەم ساڵیش ئەلحەمدولیلا هەر سەد هێنەتیایە فیزیا ساڵ یەکەم 94 بوو ئەم ساڵیش ئەلحەمدولیلا گیانمە 98 بە کۆنمرەی 9.667 ئینشاءالله توانیمە بگەم بە ئامانجی خۆم ئەگەر پرسیارێکە لێ بکەم هەموو ئێستا ئەمە پرسیار بێ لایەن بڵێن فەرقی چی بوو تۆ چەند دەرەجەیە کەم زیادە کرد فەرقی چی بوو ساڵی یەکەم و دووەم ئایا تۆ تەنها خوێندن بوو ساڵی دووەم یان بەشداری لە پێشبڕکەی ترا کرد و کات و متمانە زیاتر بۆ گەڕایەوە چۆن بوو ینی ساڵی یەکەم و دووەم یادگە چی بە تۆ بەخشی ساڵ یەکەم با لێگەڕێن چونکە ساڵ یەکەم من شێوەی تەقلیدی بوو بەڵام ئەوەی ساڵی دووەم کە گرنگی تیا بوو من ئەلحەمدولیلا توانیم لە ناو گەرمەی تەحسین مەعەدەلە کە دەوامەکە زۆر چڕوپڕ بوو هەموو ڕۆژ ئیمتیحانمان هەبوو چونکە داوامەکەمان بۆ سوودی ئێمە هەموو ڕۆژ ئیمتیحانی تیا بوو جا من چیمە کرد تەمرینمە کرد بۆ یادگا کەمتر لە 3 ساعتم نەبوو ینی 3 و بەسەرەوە بوو چونکە ئێوەتان بۆ ئەوی بگەی بە ئاسێکی باش ئەبێ ئێوە کاتی بۆ تەخانکەن 3 ساعت لە پۆلی 12 کەس ئامادە نییە کە بە تەمای نمرەیەکی بەرز بە بیدابەوە جگەلەوە توانیم ئەلحەمدولیلا لە پێشبڕکەیەک لەسەر ئاستی هەموو ئاوات ئەکادمی کە لە گروپی خۆمان بەشداربوون لە سوورەتی قیامەت کە بەژێ ئاەتوانە بوو نمرەی تەواوەتی بەدەست بێنم لە هەردوو تاقیکردنەوەکە هەم بە لە ڕووی 50 پرسیاریان 40 پرسیاری سەر وەرەقە دەرەجەی تەواوەتی مێنا ئەلحەمدولیلا و لەگەڵ لێپرسینەوەکەشی کە دواتر ڤیدیۆ ڕیکۆردەکەی دانرا لە فەیسبوک ئیتر ئەمانە ئەلحەمدولیلا هەمووی سەرکەوتنی مەزن بوون یەکێ تریش لەوانی کە لەسەر ئاسی کورسان ئەنجام درا چل حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەوهرەکە 50 گەوهری بوخاری ئیتر ئەلحەمدولیلا توانیم تەنها بە 1 ساعتی پێش دوای نوێژ جمعە دەست ینی زانیم ئەم پێشبڕکێ ئەکتێ لەو ڕۆژەیە دەستم پێ کرد بە 1 ساعت کە لە ناو سیارە و ناو ستادیۆمەکە ئەم خوێند ئیتر توانیم ئەلحەمدولیلا نمرەی 92 بەدەست بێنم هەش پرسیارەکەی تریش لە ڕووی فەتحە و ضەممە و ئەو شتانەوە غەڵەتم تیا کرد بوو ئیتر ئەمانە ینی هەمووی یادگاری زۆر خۆشە لە پۆلی 12 بێزگەلەوەی کە خوێندنی خۆتە ئەکرد پێشبڕکێ و چێژ و کات بەسەربردنی خۆش و ئەکرد و دەرەجەیش و بەرز و بێەوە ئەلحەمدولیلا ئەرە وەڵا سپاس بەخوای گەورە زۆر جار ماڵەوە خۆشیان ئەڵێن چونکە ماڵەوە زۆر لەگەڵ ئەلحەمدولیلا لەگەڵ تێکەڵن ئەڵێن ئەگەر ئاوات ئەکادمی نەبووایە بەخوام ساڵ پێمان وا نەبوو زۆر بتوانین دەرەجەکە و بەرزکەیتەوە چونکە من لە قوتابخانەش توانیم ئەلحەمدولیلا منافسەیەکی زۆر باش بکەم لە ئیمتحانێک هەر باسی کەم و زۆر خۆش یادگاریەکە تا مردن ئینشەڵا هەر لە لامەمێنێ من تۆزە تاخیر بووم بۆ دەرسیەکەم لە ڕێگا چوم سەیرەکەم برادێرە بە تووڕەیی هاتوۆتە دەرەوە ئیمتیحانی 20مان بۆ دانرابوو لە کیمیا سەیرەکەین 50 بوو یان 60 پرسیار بوو چۆن ئەڵێ ها عەشایری ئەڵێ ئیمانی نەمابوو هات بە دەرێ چۆنە بێ 50 پرسیار بە 40 دقە جواب دەینەوە وەڵا منیش پێکەنیم و هیچم نەوە چوومە ژوورەوە وەڵا ئەسیلەم وەرگر ئەلحەمدولیلا هەر 43 خولەکی ویست چونکە خولەکی زیادیان پێ بەخشیتی 43 دقەی ویست هەر 50 پرسیاریم جواب دایەوە تەنها 3 پرسیاری حسابیم غەڵەت بوو لەو کیمیا وردە ما باقم هەمووی ڕاست بوو کە پێم وابێت تاکە تەلەبەش بووم ئەلحەمدولیلا لە کۆی 50 تەلەبەی ئەو شوێنە هەموویم جواب دایەوە سپاس بۆخوا سپاس بەخوای گەورە کاک محەممەدیان زۆرێک خەڵک کۆبۆتەوە ئەڵێمە هەر باسی ئینەکانی خۆیە کاتەم کەسە ئەمە تەبعەن زۆر پیرۆزبایی لە یەکەین نمرێکی وە جێگەی شانازیە سپاس بەخوای گەورە تۆ توانی پێم بڵێ ئەمە ئایا مە شتێکە مەسەن معجیزەیە و تەنها بە تۆ دراوە یان شتانێکن ڕێگانێکن کۆمەڵە تەکنیکە ئەگەرێکی جێبەجێیکە ئەنجامی ئەبێت وەڵی مام سایگیان زۆر کەس لەوانێ بڵێ ئەمە هاتووە مەدحی خۆیەکە من هەمووی بە فەزلی خوازانم چونکە ئەوەی نەفەر هەیە زۆر 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 زیاتر لە منی ئەنجام داوە ئیتر خی گەورە ئەوەنی لە قسمەتی ئەو داناوە بەڵام من هەرچەنە کەمتریش هەوڵم دابێ منەتکاری ئەو هێندە فراوان بووە کە گوێ نەداوە بەوەی کەوا من چەندێ هەوڵم یا و
بەرەکەتی خۆی تێخستووە ئیتر سەبارەت بەوەی کە ئەمە بەخۆشی بەدەست دێ بە چێژوەرگرتن یان بە ماندووبوون وەڵی با پێیان بڵێم مۆندیال کرا کە من یەکەم وەرزش دۆز بووم ناوی هەرچی لای بە ئەزانم ناوی هەرچی هەڵبژاردێ ئەزانم سەیری یەک یاری مۆندیالم نەکرد لە پێنا ئەوەی بتوانم هەم لە خوێندنەکەم دەرجە باز بێنم هەم ئەو کاتی خەڵک سەیری مۆندیالێکرد من بە یادگەوە خەریک بووم نە مۆندیالم نە هەواڵی وەرزشی کاک محەممەد بێزگە لە ماندوو بوونەکان زۆر کەس شێر ماندووە بێت و هەر خۆشی لە خۆشەگرێتەوە مشکیش ناسێتە پێشەوە تۆ زیاتر ئیسپادە لە چێ ڕاهێنانێک یا تەکنیکێک زۆرتر ئەبینی لە کاتی دەرسەکاندا و ئیمتحانەکانە بۆی بەبیری بێتەوە ڕاستە فەرمی یعنی زۆرترین شت هەستپێکردن ئەوەی کە ئێوە بە ئێمەتانوت پەیوەستکردن بە جەستە و خیاڵ بۆ کردن زۆر باشە دەستەکان خۆش ئازیزان یەکێک لەو شتانەی کە لە دەرسەکە باسمان کرد وتمان جوڵە یان بەکارهێنانی ئەندامەکانی جەستەیە وەکوتمان کەسێک بۆ نمونە جارویا شتێک لەبەر ئەکات وەختی خۆی خەڵکی لەبەری ئەکە شتێکی لەبەر ئەکرد دەستی وا لێ ئەکردن ئەمە شتێکە لای ڕەنگە تۆ ئاسایی بێت بە شتێکی ئاوا ئەکردن ئەچۆ بەشێکی تر بۆ نمونە ئاوایە کردن ئەمە تەکنیکێکی پێوەستکردن بە جەستەیە کە تەکنیکی تریش هەیە یان تەکنیکی پێوەستکردن بە شوێنەوە کە کاک محەممەد وەکۆڵێ ئیسفادەم زۆر لێ کردووە تەکنیکی پێوەستکردن وا بوو کاکیان ئەرۆڵە مامساگیان خاستن لە ئینگلیزی کە ئەوانەی کە ئێستا ئینشاءالله لە پۆلی 12 شارەزان لە یونیتی حوتەم ڤێرب تو بیسمانێ ڤێرب ئاینجیمانێ ئەو بابەتە کۆمەڵێک ڤێربە کە تۆ ئەبێ لە بەریکەی ئەگەر ئەو ڤێربە هات واتە ئەو فرمانە هات پێویستە بۆشایی دوای ئەو ڤێربێ هەڵبژێری ING بێ کەچی فعلێکی تر هەیە فرمانێکی تر هەیە ڤێربێکی تر هەیە کە ئەویان تو بیسی بە دوایەتی ئەوانەش الحەمدلله هەم بە خیاڵکردن هەم بە چیرۆک هەم بە پێوەستکردن بە جەستە لە بەرمکرد هەر کەسێکیش حەزی لێبوو ئەتوانێ پێم بڵێ تەنها لە چەند خولەکێکی کەم ئەوەی کە یادگەشی نەخوێندووە ئیشاءالله پێی لەبەرەکەم هەتا ماوە با لە بیری بمێن ئینشاءالله ئومێد بەخۆی کرد دەستەکان و خۆش کاک محەممەد گیان ئەزەتی تمام پیرۆزی بێ دەرەجە بەرزەکەش و ئامادە بۆ زۆر سپاس ئازیزان ئینشاءالله چین لای بچووکترین حافظ قورئانمان کە چۆن ئەزمموی خۆی لەگەڵ لەبەرکردنی قورئانە بووە و بە چەندێک لەبەری کردو ئیسفادەی چی کردووە ئایا قورئان لەبەرکردن هەر ئەوەیە کە 2-3 ساڵی پێوە ببیت یان 6 ساڵ یان 7 ساڵی پێوە بیت یان ئەکرێ ڕێگایەک هۆکارێکی ترێ بێ کە ئاسانتر بێت و بەرهەمدارتر بێت کاک ئازاد مەلا ئازادیان ئەتوانی ئێستا دەنگت بکەیتەوە کە مایکەکەت السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله وبركاته كاك مەلا ئازادیان ئەگەر لای خۆت ئاسایی بکەیتەوە نەخۆشی وەزان هەریوەڵ ئێستا تەوا مامۆستاجان زۆر باشە بەخێر بێ یاخوا سەلامەت بێ یا ڕەبی خۆی گەورە قبوڵی کالێتان ئینشاءالله کاک ئازادیان ئەتوانی خۆت بناسێنی السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشکان و برایانی قەدرگرانم ئینشاءالله لە خزمەتتان دادەم لەسەر خولەکێکی کەمدا لەو ئەزمونێکێمە لە حیفظی قورئاندا کردومە برا بچووکتان ئازاد شێروان تەمەن 15 ساڵ دانیشتووی شاری هەولێرم لە ماوەی مانگێک و بازوو پێیان برێم خەبەر خۆشەکەی لە ماوەی مانگێک و 5 ڕۆژدا ئەلحەمدولیلا توانیم هەموو حیفظی قورئان کەویش بەڕاستی فەزڵی ئەڵڵا سوبحانەه وتەعالە بەسەرماندا ئینشاءالله هەر هەموو لای شتان دەگەن بەو ڕۆژەکەوە حیفظی قورئان تەواو بکەن کاک مەلا ئازادیان خۆی گەورە پیرۆزی کالێت ئەو بزانم تەڵەبێ حەجرەشی و دەشت خوێنیت و مەشغوڵی الحەمدولیلا خۆی گەورە بیکاتە ئیخلاصێکی زۆرتان پێ ببەخشێ بیکاتە بەسەر دایک و باوکتانەوە پێم بڵێ ئەزمموی خۆت پێش ئەم خولە چۆن بوو تۆ لە کۆمەڵی چەندەم بووی مامۆستا بەشدار بووی چالاکردنەوەی مێشک لە گروپی سێم بووم لە پرۆژەی قورئانیش لە گروپی دیوەم بەشداری بووم زۆر باشە خوا بەخێر هاتی پێشتر لەگەڵ لەبەرکردنی قورئانە چەندێکت لەبەر بوو
دواتر لە پرۆژەکە لە ماوەی چەندێک لەبەر کرد؟ پێشتر تقریبا ماوەی 6 مانگ بوو لەو مامۆستای لە بۆ ئەو مامۆستای لەو بنکەی لە بۆ ئەو بنکەی بەس بە قەڕەم پێ لەبەر کرد 6 مانگ بەس يعني 6 مانگ ئەمن خەریک بووم بەس بە قەڕەم لەبەر کرد وڵی شتەشی وهام بەسەرها لە سوورەتی ئالی عیمران لاپەڕەی 54 بوو یومە تەجد كل نفس ما عملت من خير محضرة لەو لاپەڕەی کە قەت لە بیری ناکەم بینی مەغریب و عیشا بوو دانیشتی مسلم لەبەری واللهی دەگریا پێم لەبەر نەدەکرا ئەوەندە لە بۆم قڕز بوو یعنی بە 40 دقا بە 50 دقا مەلا بانجدام هەر لە خەریکی بوو پێم لەبەر نەکرا ئاخریش یعنی لە دیاریدا دەنیشتم دەگریام ئەمە خوا لۆ وایە لۆ پێم لەبەر ناکرێت بەڵام ئەلحەمدوللیلا کە دواتر خودای گەورە ئەو ستافە جوانەی بە من ناسان کەواتەیدا بەشدار بووم کە بەڕاستی فەزلی خودایە و دواتریش هاندانی ماڵێما کە گوتیان کاکە تێیدا بەشداری بە و هەم لە بۆ حیفظی قورئانێ و هەم لە بۆ عولمە شەرعیەکان و هەم لە بۆ حەدیث لەبەرکردن بەڕاستی لە بۆ من زۆر ئیسفادەی هەبوو یعنی ئێستا هەندێک حەدیثێ لە کاتێک لە حوجرەی ئەوانەی کە لەگەر من حەدیث لەبەر دەکەن باشە بەس تەنها لەبەرکردنەوەی ئاسەلانەی لە بیریشکەن ئەمن دوونێک ئەو ڕۆکە لە حوجرەی بووین 40 نەوەوی تەبعاً 40 حەدیثە ئەما تا ئێستا 20مان لەبەر کردیە دانیشتین گوتیان بزانین چی هەمووی پێدەگوترێتەوە باوەڕت هەبی بەس دەیانگوت حەدیثی ژمارە ئەوەندە یەکەم سەردەم گوت یعنی هەر 20 حەدیثم لە هەموو لە دوێک لۆ گوتنەوە بەبێ ڕاوەستانیش طبعاً يعني كو قدستم بيك اللي حديث يكم كباس إخلاصك عن أمير المؤمنين عمر بن الخطاب رضي الله عنه لين در دك دستم بيك حتى إن مما أدرك الناس من كلام النبوة الأولى إذا لم تستحي فاصنع ما شئت حتى أو حديث إيران باش أجر بري لحفظ قرآنك قرآن طبعا خی گەورە خۆی ئاسانکاریکی کردو بەڵام 600 لاپەڕەیە هەرکەس کە دەڕاتنەوە بابەتەکەەوە دەزانێت کە ئەمە شتێکی هێندە ئاسانی ئەگەر بەڕێگە ئاسایی و کلاسیکەکە بووایە و تۆ پەرە بە مێشک و یادگیر خۆت نەدایە تەسەوری دەکرد لە ماوەی چەندێکە لەبەرت ئەکرد خۆی مامۆستا لە هەموو بنکەکانانەیە بە 4 ساری پێیان لەبەر کردبا 4 سار بە 4 ساڵ بەرێ 4 ساڵ تێنایەوە چەندێک مانگەک و 5 ڕۆژ الحەمدوللیلا لە فەزلی خی گەورەیە ئینشاءڵڵا بۆ تەزبیتکردنەکەشی بەرنامە چۆنە ئایا بەتەمایی کە بە تەکنیکانی یادگەر ژمارە ئاەت و لاپەڕەکانی لەبەرکەی و ئایا مە شتێکی مەحاڵە چکە من لە بیرین تە یەکەمین مقابل لەگەڵ تۆ کردم وتت ئەمە بمە زاکردنایەکێکی ئەوکو ژمارە ئایا ئێستا شتێکی مەحاڵە یان ڕێگایە کە توانی بەکاری بێنیت و پێی لەبەرکەی ئەمن یەکەم جار کە مقابلەم لەگەڵ تو کردان یەکەم دانیشتن لكن زور محاول بدون قلت قد من نحن في القرآن لكن ما وش ذاك نايشوني بس كدوات الحمد لله التمرين يمكن رجانا لقال ايوه ولا بركنا كان كزو مكان دا نشتين اسا زور بيم اساي اقل بنور دانشا بجماري لا برو صورته ايته ولا بركه وحتى ها اي روج تكنيكا كت باسكت كغوتت لا بري بيشو بشتي بزاني كامل يعني لو لا بريت سن ايته زۆر ئاسایەگەرە و هاش لەبەری ئینشاءڵڵا داشتم نایە دەست پێ دەکەین ئینشاءڵڵا دەخبای گەورە هەست و ینی ئێستا هەستت چۆنە دڵخۆشی بەختەوەری ئەو هەستەی کە منیتم ئینشاءڵڵا خوددا دەیداتن بە هەر هەمولایەک بەس بەڕاستی بە زوبان دەرنابڕێ هەرچەند باسکێ دەرنابڕێ ئەوەندە هەستە چ خۆشە ئەوەندە بەرەکەت دەکەوتە ناو ژیانت کە بەخۆش هەست پێ ناکەیتەوە یەک شتی زۆر عەجایب مامۆستا لە کاتی وەختی حیفظی قورئانەکە کە دوومانجەکەی کە دەستمان پێ کرد شتێک زۆر عەجایبم بەسەرا حەزم لێ باسی بکەم لە گرووپ یەکەم دادەک بوو وەبزانم گوتی لە خەوندا بوو دەگۆ وشی قورئانم دەخین پلە پلە بەرز دەبوومەوە وشی گوتی دوو جوزئی ئاخیرم مابوو نەکەیژمە پلە ئەو پلەی کە لۆم دانرا بوو
ئەمەش فکرم کردەوە گوتم باشە ئەمە کە دەست پێکەن دەبی ئەمش بتانەوە هابم کاتێک کە دەستمان پێکی شتێکی زۆر ئەوە نووسی یەکەم جار نووسیم ئەگەر دیار بیتن یەکەم جار کە دەستمان پێکرد ئەوە نووسی ئەو ئاەتە وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر فهل من مدەکر یەکەم جار ئەو ئاەتەم لەسەری لاپەڕەکەی نووسی چشم نووسی یەکەم ڕۆژ کە دەستمان بە حیفظەکەین نووسیم ئازاد خوای گەورە تۆی هەڵبژاردووە نەهێڵی شەیتان فێڵ لێ بکە پشت بە خودا ببەستە بێدەسەڵات مەبە ئیستعین بالله ولا تعجز تۆ چەکێکت هەیە کەس ئەو چەکەی نییە ئەویش ئەو چەکە دوعایە هەوڵ بدە و دەست پێ بکە هەر ئەو شەوی دوعام کردوتم خوایە یا ڕەبی ئەوەندە حەز و خۆشەویستیم لە بۆ قورئان هەبیتن کەوا لە کاتی خەویشدا بیرێمەوە ئەو ئاەتەی سوورەتی نیسا کە لاپەڕە 88 وما أرسلناك من رسول إلا ليطاع بإذن الله ولو أنهم إذ ظلموا أنفسهم جاءوك فاستغفر وما أرسلناك من رسول إلا ليطاع بإذن الله ولو أنهم إذ ظلموا جاءوك فاستغفر الله واستغفر لهم الرسول وجدوا الله توابا رحيما فلا وربك لا يؤمنون أو آية لخيم دا أبو دمخين يعني اشتكى زور عزيز نازم لخيم دا دمخين باشا كلخوي هستا موتسام كردوا هل أو آية من دوباره ذكردوا سبحان الله يعني تنشوا لسيك أو مبسط هذا أجل لسورة النساء ومليهات دوسيت زالان يعني لخوي دمخين كهر سام ذكردوا هل أو آية من دوباره ذكردوا لا إرادي واشتكى زور عزيز واتناش كم بصرات يشتي زور عزيز بشتي يعني بركاتك وخيرك دكت الجيانت كوا براستي باور بينك زۆر عجای مامۆستا باز ناکرێتن حتا بەخۆت نەچێنا لەبەرکردنەکە و نەچێنا پرۆسەکەی بەڕاستی باز ناکرێتن باز بۆ ڕەب العالەمین کە هیدایەتی هەمومانیدا ئازیزان ئەوە شتێک نییە موعجیزە بێ شتانێکە کەسێکە ئیشی 4 ساڵی هێناوەتە مانگێ کەسێکی تر لە پۆلی 12 کەسێکی تر لە هەر بابەتێکە ئەتوانێت بەڕاهێنان بە ئەو ڕێگانی کە باسمان کرد بە کورتی و تەکنیکەکانی یادگە پشت بەخوای گەورە بتوانێت توانەکانی خۆی پەرە پێ بدا و بڕاتە دڵخۆشی زیاترکە کاکە ئازادیان ئێستا کۆتا پەیامی خۆت کەسانی بەشداریان نەکردووە یان ئەیانەوێ مشکی خۆیان باشکەن پەیامت چییە بۆیان یا دوو دڵم لا بەشداریکردن لە پرۆژەی قورئانەکەیانە چالاکردنەوەی مێشک پرۆژەی قورئانەکە تەبعەنەوە بێ بەرامبەرە بەڵام چالاکردنەوە بێ بخوێنێ باەکەم دە باسی پرۆژەی قورئانەکەی بکەم وەڵاهی عیفە ئینسان لە ساڵێک 12 مانجی هەیە عیفە کاتی لە بۆ ماڵ و منداڵی هەبی لە بۆ برادەری هەبی لە بۆ پیاسەی هەبی لە بۆ شەقڵاوە و پیاسە و هەراهۆریای هەبیتن عیفە دوومانجی نەبیتن دانیشیتن لە بەرامبەر کەلامەکەی خوددا لەبەری بکە مردنێک باشترە لەبەری بکە کاکە خاتریشی دەگرین بابە دوومان لەبەری بکە بەس عیفە یعنی دوومانجی نەبیتن مەجال دوومانجی مەجال نەبیتن خۆی یەکلا بکاتەوە لە بۆ ئەوەی کەوا ئەو کتابەی ئەڵڵا سوبحانە وتەعالا لەبەر بکە باشە دوای چی وای لێ دێت دوای چی وای لێ دێت يعني طبعا ئەوە دەبی یەکەم جار بەشداری چالاکردنەوەی مێشک بکاتن ئەو پرۆژەی جوانە کە ئێوە ڕاتانگەیاندووە يعني پێویستی بە پرۆژەیە ڕێگا و ڕاهێنانەکان بزانێت طبعا دەبی یەکەم جار ئەمن سبەینان سەعات ئێستاش نامەکان مایە لە گروپی سەعات بەخوای 6:30 هەر دەستام زاری وا بوو هەتا دوو لە خۆم ڕاهێنانی ئیزافی لێ تەواو بووم سەعات دام لێ بوومەوە هەتا دوو لە خۆمدا دانیشتم هەلۆ خۆشی خۆ ڕاهێنانی ئیضافیم دەکرد عافیەتت بێ یاخوا سەلامەت بێ یا و ئەو کەسانێک کە دانەوێتن بەشداری بکەن وەڵی لەلایەن منەوە باریان بەم لە من بەبێ هیچ گومانێک با بەشداری بکەن پەشیمانیش نامنەوە ئەوجا ئەو پرۆژەیەک شتی خۆشە ئەمن تەبعا شتەکان لەک نەخۆم نووسیەوە لە دەفتەرەکەرم گرتیا
ئەو پرۆژێک شتی خۆشە ئەتو دێ بەس لە بۆ چالاکردنەوەی مێشکت بەڵام لە هەمان کاتدا خۆراکت ڕێک دەبی خەوت ڕێک دەبی شێوازی قسەکردنیشت دەگۆڕ باوەڕتە بێ ساوشە لەمە ڕوویدا شێوازی قسەکردنیشت دەگۆڕێ هەتا لەگەر کەسی بەرامبەریش یعنی دەزانی و کەسی بەرامبەریش بخینیەوە بێجگەلەوەی کە مێشکت چالاک دەبیچەن ناوەڵە کاکە گیان هیچ دوو درمە بەبێ هیچ بمانەگەر ئەس بەشداری دوو دڵمە بن دوو دڵیەکان خیانەتمان لەکەن ئەدیکو وە تۆ نەتیجە لە خۆتا بینیەوە ئەوە لەگەی زانەوە چەندانی کەشکاکە لێ دوکانە نەدیستیانێ باز بۆ پەروەردگارمان زۆر خۆشحاڵ بووین کە ئەو پەیامە خۆشت گەیان ئەو دڵخۆشیە کە دڵی هەمومانی خۆش کرد و پێمانی وت لە بەرکردنی قورئان شتێک نییە معجیزە بێت شتێک نییە تەنها بە مناڵ درابێ بە گەورە درابێت إذا عرفت فلزم ڕێکەکە بزانی و جێبەجێ بکەیت ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى فيرى أحسنت بارك الله فيكم يتعنيش بوي هرتان نخرتين ما مصرك وتأتي سورة أعراف ما بلاتوا بريتن أورونا سبينا دزبي دسبيكا يعني بريتن وقاسمهما إني لكما لمن الناصحين سين بخوان بس نصحت عندكم أو جورترين خيانتك الشيطان اللي عندكاتن كوابرين أورونا سبينا دزبي بزانم يكشك بجداري بكا آيوي يعني يكشك بسيتن بزانم أزموني ويتيا أو الشيطان خيانتنا لذلك دريت وقاسمهما إني لكم على من الناصحين إذا والله كاكا مصين بخو بس حتى عندكم والله نكات الجداء فدلاهما بغرور بقسي خوش أقطعنا خلتكين لا إن شاء الله فأنا ما أبدأ يا خوا سەرکەوتوو بی زۆر خۆشحاڵ بووی منە زۆر بێ کاک مەلازاتیان دەرمەشقێکی ئینشاءالله هەموو ئەوانەی تر لە تەمەنی خواردتەوە و سەریتەوە قورئانی پیرۆز لەبەرکەن و بەرەکەت بکە دەژێنێنەوە الله مستجاب ئەمانتی خوای گەورە بی دەست خۆش بی سلامت يا رب خدای جزای خێر وا لەگەڵ بە یاخوا ڕەحیم ئازیزانم ئێستا دێینە سەر بڕگەی ئێوەی بەڕێز لە خزمەتی ئێوەی بەڕێز هابین بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانتان و چی شتێک بە ئێمە بکرێت ئەگەر مامۆستای بەڕێزمان لێرە بێت ئینشاڵڵا لە خزمەتتان نابێت بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان و هاوکاریکردنی ئێوەی بەڕێز ئازیزان و خۆشەویستان پرسیارێک هاتووە لەو پرسیارانەی کە هاتووە بەڕێزانم ئەڵێت مامۆستا دەرسەکە بە دەقیقی هەفتانە چەند ڕۆژە و ڕۆژانەی کە دەرس دەخوێن سەعات چەند شەوی دەست پێەکە کاک محەممەدیان دەرسەکان لە هەفتەیەکە تا ئێستا 3 جارە ئەویش شەمانە دوو شەمانە 4 شەمانە و پاش نوێژی عیشا دەست پێکات هەر جارێکیش 2 ساعاتە دەرسە ڕاستەخۆکان ڕۆژانش ئەرک و واجبات و ڕاهێنان جیاوازتان هەیە ئێمە پێتانی ئەڵێن چۆن ئەنجامی بدەن و چۆن بیکەن هەنگاو بە هەنگاو لەگەڵتانە ئەبین پرسیار کراوە کە ئەڵێ ئایا خولی لەبەرکردنی قورئانەکە بێ بەرامبەرە بەڕێزان و عزیزانم ئێمە لە ئاوات ئەکادیمی لە خولی چالاکردنەوەی مێشک پرۆژەی قورئانمان هەیە قورئانی پیرۆز ئەو پرۆژەیە لە فێرکردنی پیتەکانی قورئانەوەی کەسێک هەر نەزانێت پیتەکانی قورئان بخوێنێتەوە ئەلیف واو جیم دال و ئەتا کۆتایی حتا وەکو فێربوونی قورئان و تەجوید و لەبەرکردنی قورئان و تەفسیر واتاشی هەمووی بێ بەرامبەرە بۆ خزمەتی بەشداربوونی چالاکردنەوەی مێشکە ئەمەکی ئیسفادەی لێکە بەشداربووی کە بەشداری چالاکردنەوەی مێشکە لەبەر ئەوەی ئەم ڕێگایانە ڕێگای جیاوازن و پێویستی بە خێرایی هەیە بەڕاستی زۆر خەڵکە بواتۆ لای ئێمە وتوێتی ئەمەوە قورئان لەبەرکەم لەو دوو مانگە آخر بەشداری نەکردووە ناتوانی نه هەر ئەتوانم هاتووە بەڕاستی نەیتوانی بۆی ئەمانەوەی عەزیزان هەمان تەجروبە دووبارە نەبێتەوە هەر کەسێک بەشداری چالاکردنەوە بکە بێ بەرامبەر ئەخرێتە ئەو پرۆژەوە لە خزمەتاوی مامۆستای بەڕێزم ئەگەر بەڕێزتان لێرە بن مامۆستاگیان ئێستا هۆستەکەتان لایە و دەست خۆش ئێستا خۆش بەخێر بێن
بژین سپاس دەکەم. داخلەوە ئیتر ئەگەر کەسێک وەرەگری من لە خزمەتانە یا پرسیارەکان بۆ بخۆنەوە. لە خزمەتتان لیا مەهدی خۆم وەریانەگرم لە خزمەتتانە. لیا مەهدی بەڵێ فەرموو. السلام عليكم مامستا. عەلەیکوم السەلام سەرچاو. مامستا من الأخير كشم مامستا لبش 4 ساعتي بس 4 ساعات دنم شان ساعات يك دنم ساعات بين هر دستم رهناني دكم لبركرني دكم بهاي فرند باش دارم كرتيا إن شاء الله جمعي بنمري باش تمام. مامستا أويش دكم مامستا بس بله بۆچی 4 ساعتە خەوی یعنی خەوت لێ ناکەوێ یان خۆت بەرنامەکە دوادانەوە؟ بخوم دمنا مامستا 4 ساعات یعنی تۆ نەتزانیوەکە کەم خەوی چ زەرەرێکی هەیە؟ والله مامستا عطا تازة لبوي باس كردي. دەی ئینشاءڵڵا هەوڵ بە بەلایەنی کەمەوە ئینسانێکی گەنج ئەبێ 7 ساعات خەوت بێت. بەڕێزان ئێمە خەوتن وامان لێکا کە مێشکمان بەباشی ئیش بکە. جا ئەگەر هاتوو تۆ بەهۆی کەم خەویەوە بڵێ وەڵا با کەم خەوم زیاتر سعیکەم زیاتر شت فێر بم، ئێکە تۆ کەم خەوتی تەرکیز و یادگە و تێگەشتن و ئەمانەت هەموو دائەوەزێ ئەو کاتە بە دڵنیاییەوە تۆ زەرەرەکەی. بۆیە لە ڕووی زانستیەوە بەپێی توێژینەوەکان مناڵێکی تازە لەدایک بوو نزیکی 20 سەعات دەخەوێت. بەرەبەرە ئەبێ ئەم خەوە کەم بکرێتەوە، بەڵام گەنجێک ئەبێ هەر 8 سەعات بخەوێت. 4 سەعات نیمانە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئینسانە لە تەمەنی پیرە پێ ئەچێ 5 سەعاتیش بخێ ببێ، بەڵام گەنج نابێت. کەواتە بە هیچ شێوەیە لیاخەن قبول نییەشتیوە و زۆر زەرەری هەیە. ئینشاءڵڵا هەر چۆنێکت کردووەکە بەرنامەیەکی وا دابنێ بەرەبەرە زیادی بکەیتەوە، ئەتوانی بۆ نمونە لە ئەم شەو 6 ساعات 7 ساعاتێ بخەوی. بەپێی زانست بەڕێزان ئەگەر کەسێ 5 شەو لەسەر یەک کەم بخەوێ، بۆ نمونە شەوی 5 ساعات بخەوێ، شەوی شەشەم ئەبێ ئیلا دانیشێ قەرەبەی بکاتەوە، ئەگینا تواناکانی داوەزن. بەڵێ فەرمون شەوگار. السلام عليكم باش مامۆستا. عەلەیکوم السەلام سەرچاو. بۆ برە مامۆستا پرسیارەکەی من ئەوەیە ئایا چۆن بڵێن نەخۆشی جێنێتیکەکان ئەوانەی ئەو نەخۆشیانەی کە چۆن بڵێنیان درێژخایەنن لەگەڵ کەسێکدایە ئایا بەشداربوون لەو چاڵاکیانە و لە بەهێزکردنی یادگا چۆن ئەتوانێت تەئسیری لێ بکە؟ بۆ نمونە ئەگەر کەسێک خەمۆکی هەبێ، ئەسا من خۆم خەمۆکیم هەیە مامۆستا، ئایا بەڕای بەڕێستان ئەبێ یەکەم جار حیلاجی ئەوە بکری اینجا بێت ڕاهێنانی یادگە بکەی یان ڕاهێنانی یادگر ئەبێتە قەرەبوویەک بۆ ئەو شتە؟ یعنی من خۆم خەمۆکیم هەیە ڕۆژانە لەوانەیە زۆر بخۆم، ڕۆژ وا هەیە 12 ساعتە خەوم، لەگەڵیشدا حەب بەکاردێنم. بۆ نمونە لە خوێنی کۆلێژیژە خۆم لە کۆلێژی پزیشکی ئەخوێنم بەشی پەرستاری ئەو ساڵە بە مەرحەلە 4 3 ساڵی کۆلێژم ینی بەس بە نەهات بەڕێ کردووە، زۆر تەرکیزم خراپ بووە. ئەم کاتە بخۆمەوە ینی بۆ لە ئامادەی زیرەک بووم، لە ئامادەی وا بووم کە چوومە کۆلێژ هەموو شتەکان دابەزین لە لای من. لای زۆر تەلەڤیژوایە بەس من خۆم هۆکارەی خۆم دۆزیۆ من خەمۆکیم هەبوو نەمزانی بوو، ئەو ساڵ زانیم خەمۆکیم هەیە. جا دکتۆر لەو ڕۆ ینی مسحەتی بەڕێستان چیە لەو ڕۆوە؟ ینی ئێستا من ئەگەر حەز بکەم بەشداری ئەو شتە بکەم زۆر جارش ینی لە ڕێترەوە هەوڵم داوە یادگی خۆم بەهێز بکەم لە بە هاوڕەکانم وتوتمە ئەمێ بخوێنم، حەز دەکەم ینی زۆر حەز دەکەم لە بەشەکەی خۆم پەرە بە خۆم دەم بخوێنم، بۆ نەدەرمان بخوێنم، نەخۆشی بخوێنم، حەز دەکەم پەرساری معلوماتێکی زۆرم هەبێت، بەڵام ناتوانم ینی تەرکیزمە ڕوا خەیاڵمە ڕوا بەسەر چاو وەڵام تێمەوە لە خزمەت دەست خۆش بە مامۆستا. یەک پرسیاری کەشمە ئێستا بڵێمیان دوایی وە زیانی زۆر خەوی چییە دکتۆر؟ ئێستا مەزانی کەم خەوی زیان ئەو زۆر خەویە بۆ نمونە من لە 8 ساعات زۆر زیاترە خەوم، یعنی تەئسیری نەخۆشیەکە لەسەرمە. دەست خۆش بە مامۆستا، زۆر سوپاس. بژیت سەلامەت بێ لە خزمەتە سەلامەت بێ. سەرەتا بەڕێزان ڕاستە من ساڵانێکی زۆر مطالعی مێشک و یادگە و تەرکیز و فێربوون و دەروونزانی و ئەو بابەتانم کردووە و ساڵانێکی زۆر دەوراتم وتێتەوە. من پزیشک نیم،
بەڵام هاوکات بەهۆی شارەزایم لە چارەسەرکردن بە هیپنۆتیزم و بە NLP خەڵکانێکە بوون کە خۆیان پزیشک بوون هاتوون چارەسەرەکەیان لای من وەرگرتووە یعنی هەر خاتون من کەس هەبووە کە خۆی پزیشکە دکتۆرە هاتووە خۆی خەمۆکی هەبووە لای من چەند جەلسەیەک دانیشتوم لەگەڵیا هەتا چارەسەرم کردووە وەسپاس بۆ خوا چاک بووەتەوە بەڵام قسەکەی من ئەوە نییە من ئەویشە ناکەم وەکو ئیش بەڵام ئەمێەوەتان پێ بڵێم ئەم بەڕێزە بەشداری چالاکردنەوەشی کردووە بەشداری دەوراتی ئینگلیزیشی کردووە و ئیسفادەشی کردووە لێرە قسەکەی من ئەوەیە ئەگەر تۆ ڕۆشتی بۆ لای دکتۆر ڕێنمایی وەرگرتووە دەرمانت وەرگرتووە لەسەری بەردەوامی اینجا وەرە بەشداری چالاکردنەوە بکە و لە چالاکردنەوە لە هەفتەی یەکەمە بە تەواوەتی بۆ دەرەکەوێ کە وەزعت چۆنە ئەگەر چێژت لە تەمرینەکان بینی مرتاح بووی لەگەڵیا ئەوە بە دڵنیایی بەردەوام بە و بە سوودێکی زۆری لێوەرەگری بەڵام قەدەری خوا پێ ئەچێت تۆ حاڵەتەکەت بۆ نمونە وانە بێ کە ئیسفادەی لێ بکەی چکە هیچ وەڵامێکی زانستی نییە بە تۆ بڵێ بیکە یا مەیکە ئێستا بۆ نمونە هیپنۆتیزم بۆ ئەوانەی کە خەمۆکیان هەیە بە شێوەیەکی گشتی زۆر باشە با من نمونەیەک بڵێم هەیوا هەیە سڕعی لەگەڵایەوە تا ئەبورێتەوە ئەپلپسی یەت بە هیپنۆتیزم خۆی چاکەکە بەبییر توێژینەوەکان هەیە حاڵی خراپترە بێت نابێ بەردەوام بێ لەگەڵیا هەشە بەوە چارەسەرە بێت من بەنسبەت چالاکردنەوەش هەمان ڕێیم هەیە قەناعەتم وایە بە احتیمالی زۆر ئەگەر دەرمان وەرئەگریت و ڕێنماییەکانت وەرگرتووە بە احتیمالی زۆر چالاکردنەوەی مێشک واد لێ ئەکا مەشغوڵ ببی دڵخۆش ببی تەمرینەکان وەکو یاری وایە و ئەمە وەکو شتێکی باش بە دڵنیایی شتێکی زۆر باشە بۆ ئەوانەی کە خەمۆکیان هەیە بەڵام بە ئەوەی تیابێڵینەوە ئەگەر تۆ لە دوای هەفتەیە 10 ڕۆژ هەستت کرد وەزعت خراپە و ناتوانیت بەردەوام بی ئەوە ئێمە لە خزمەتتان ئینشاءالله بە محاسیبەکە ئەڵین پارەکەت بۆ بژێڕێتەوە تۆ کە وەرەقیت پزیشکیت هەیە کە هەمان نەخۆشیت هەیە ئەوە وەڵامی منە بۆ تۆ وەڵامی دوام ئایا وەکو کەم خەوی کە ئەزانین زەرەری هەیە کەم خەوی بەڕێزان ئەبێت هۆی خراپبوونی باری دەرونی کەم خەوی ئەبێتە هۆی خراپبوونی گەشەکردن کەم خەوی ئەبێتە هۆی خراپبوونی مەناعی ئینسان کەم خەوی ئەبێتە هۆی ئەوەی کە ئینسان دڵی ناخۆش بێ کەم خەوی ئەبێتە هۆی ئەوەی کە بە ئینسان بیرکردنەوەی سلبی بۆ بێ کەم خەوی ئەبێتە سەبەبی ئەوەی کە تەرکیز و یادگۆ سەرنجت خراپ ببێت بەڵام زۆرخەوی چ زەرەرێکی هەیە زۆرخەویش بە پێچەوانەوە یەکێکە لە نیشانەکانی ئەوانی تووشی خەمۆکی ئەبن بۆیە ئەگەر هەوڵ با خەمۆکیەکەی باشترکە خەوەکەی دیسان بەرەو تەبیعی بوون ئەبا ئەمە یەک دوو زۆرخەوی ئێستا تۆ بۆ نمونە لەم دنیاە ژیانی مرۆڤ لەم سەرزەویە زۆر کورتە یعنی ئێمە چەند ساڵەژین بە ڕقەمێکی ئاسایی وەرگری با زیاتریش وەرگرین لە ڕێژەی ناوەن بۆ نمونە 80 ساڵەژین ئەی تۆ ئەگەر 12 سەعات بخەوی ئەو کوە 40 ساڵ لە ژیان تا ژیان ئەمە ئەم 40 ساڵە ڕۆژی 3-4 سەعاتیشت بە سۆشل میدیا و ئەمانە بڕوا وەکوە 25 ساڵ تۆ ژیابی یعنی 80 ساڵ بژیت وەکوە 25 ساڵ ژیابی کەواتە زۆر خەوتن بە زایدانی عمرە تۆ لە بری ئەوەی زیادە بخەوی علمێک فێرەبی لە بریەوەی زیادە بخەوی گەشتێکەکەی سەیرانێکەکەی ئیشێکەکەی شتێک یعنی تۆ چالاکیەکەکەی لە ژیانتا سوودێک دەبێت کەواتە زۆرخەوی بریتە لە خودی لە ناوبردنی تەمەنی مرۆڤ چونکە کاتێک ئەڵێ ژیان و مردن ژیان چیە ژیان کاتەکان اینجا ئیتر ئەگەر کاتەکانە بە شتێک بەسەربەری کە سوودی نەبێ یعنی عمری خۆتە بەزایە ڕێبەند گۆڤەند بەڵێ فەرموو السلام عليكم ماوسڵێشن باشی عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵ وڵی ماوسێک داواکاری گچکەم هەبوو هەر پرسیارم بەس داواکارێک ئەگەر خولی یادگەکەی هەرزانتر بکەم چکان دە کەسێ باری دارایی باش نیە ئەمە بلەغە پارە پێ بێت لە چا خولەکە لەوانێمە لە پارەکەکەم بیتن بەسەش وەزعی دارایی باش یعنی خۆ عیبی تێدا یەک کیلۆوان ئەم تقریبا سارەکە بەتەواو بەشداریەکەم نەمتانی بەستانیت ئەوەی ڕیکۆردەکە کرایە ئەوی خولی یادگەی ڕیکۆردەکە 30,000ەکە
ئەوش ڕاستی سودێکی ئەهم لێ نەدەیتە بەس ڕێنماکەش هەموو کردیە هەر ئەوەندە داواکارم بۆ سلام علیکم سەلامەت بیاخوا سوپاس ئێمە ڕاستیەکەی بەڕێزان یعنی تۆ حسێ بکە لە ئاوات ئەکادیمی ئەوەی کە دیار نییە بریتە لەو مەسروفە زۆرانی کە کراوە بۆ ئەپلیکیشنێک کە بە $100 یعنی بۆ نمونە بە دەفتەر پارەی تێچووە و ئێمە مانگانە بە $100 بەس مەسروف ئەڕوا چونکە لای ئێمە کارمەندێکی زۆر کارەکەن یعنی ئەوەی کە تۆ ئەیبینی پیجەکە یان ئەچی ئەیبینی ئەپلیکیشنەکە یان ئەوە بەو شێوازە نیە لە ناوەوە لە پشتی ئەمەوە بەدەیان کەس ئێستاکە لای ئێمە کارمەندن کارەکە خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە بیرمان لەوە کردوتەوە چی بکەین بۆ بەشداربووەکەمان ئایا کۆلیتیەکە باشترکەین سوودەکەی زیاترکەین دەرسەکان کاریگەرترکەین پرۆژەی تری پێوە بۆ زیادکەین یاخود نرخ داوەزێنین طبعا ئەگەر نرخ دابەزێنی یعنی بێتە سەر نرخ دابەزاندن لە شوێنێکە تۆ نزیکی مەسروفە بیتەوە و پرۆژەکە بە ئام فەشەلێنێ بەڵام ئێمە لە بری ئەوەی کە نرخ بێنینە خوارەوە ئێستا بۆ نمونە پرۆژەیەکی بێبەرامبەرمانەیە ئێستا حالياً ئیش لەسەرەوەکەین دوو پرۆژەی تریش بێنین بۆی زیادکەین کەواتە سیاسەتی ئیشکردنەکەی ئێمە لەسەر نرخ دابەزاندن نییە لەسەر باشکردن و زیادکردنی شتانێکی ترە بۆ ئەکادیمیاکان و بۆ بەشداربووان اینجا بەڕاستی ئەگەر بڵین ئایا نرخەکە زۆرە بەشداربووەکان ناڵێن زۆرە بەشداربووەکان هەموو ئەزانن کە لەو ماوەیە چەندێک لەگەڵیان ماندوو ئەبن و خودی سیستەمەکەش چەند چاکە ئەو هەموو دەرسیان لە ئەهێڵێتەوە بۆ ماوەیەکی زۆر کەواتە لە ئێستا لەوە چێ نەتوانین بەڕاستی نرخ دابەزێنین بەڵام من پێشنیارەکەی جەنابەت زۆر بە هەند وەرەگرم و محاولەیەک ئەەکەم بزانین ڕێگەیەک هەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو کەسانی بەشدارە بن ئەنجامێ بەدەست بێنن شتێ بکەن کە ئێمە بتوانین لە ڕووی داراییەوە شتێکیان بۆ بگێڕینەوە یان بتوانین باشکانیان بۆ بکەین ئەمانە کراوەیە لە بەردەم ستافەکە و من ئینشاءالله مناقەشەی یەکەم بە ئومێدی ئەوەی کە ئێوە مستەفید بن لە ئەو مۆزوعە دەستان خۆش بە سپاس کاک ڕێبەنجان هەڵوێست هێمن السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله. سلام مامۆستا. دەسە مامۆستا جەنابت فەرمووت کە بۆ فێربوونی ئینگلیزی یاخود هەر زمانێک منداڵ هەیە کاتێکە فێر دەبێ بەلاشعور فێر دەبێ یعنی بە سیرکردنی پاپا ئەو شتانە بەس لێرە پرسیارێک دروست دەبێت ئەو کەسە یاخود بۆ منە من دەمەوێت فێر بم بەلاشعور ئاخۆ ئەدی معنای کوردیەکەی یعنی ئەو منداڵە هەر فێر دەبێ ئینگلیزیەکەی ئەی نابێ بزانێ بە کوردیەکەی مانایەکەی چی ئەوە چۆن دەکرێتن بەڵێ من پرسیارێک لە تۆ بکەم بەڵێ ئایا تۆ بەڵێ لە چاو تەلەبەیەکی سێی ئیبتیدایی باز زیاتر کەمتر نەڵێم لە چاو تەلەبەیەکی سێی سەرەتایی سێی بنەڕەتی تۆ کەلیمەی کوردی زیاتر نازانی بەڵێ زۆر زیاتر ئایا ئەگەر تۆ لاپەڕێ بخوێنیتەوە بە کوردی ئایا تەلەبەیەکی دوو سێی سەرەتایی لە تۆ تێگا نەخێر خۆ ئەم تۆ لەو ڕۆژەی لە دوی سەرەتایی و سێی سەرەتایی بووی هەتا ئێستا کەس هاو کەلیمەی کوردی و بێلەبەرکە ناوەڵێ ئەی چۆن هەر بە بیستن تۆ ئەزانی چۆنە مێشک خۆی وەکو مەتەڵ ئێوێشتەکە حەلکە بۆ نمونە من بە تۆ ئەڵێم ڕۆشتمە دەرەوە لە دەشتەکە کاتێکە بە جادەکە ئەڕۆشتم تەماشایەکی ناو سەوزاییەکەم کرد بینیم سوور بوو وتم با بڕۆم بیهێنم بۆنی حتمەن زۆر خۆشە و لێم کردەوە هێنامەوە ئەگەر زیاتریش بڵێم خستمە ناو پەرداخێکی ئاو لە ماڵ و دام نابوو چەند ڕۆژ هەر سەیرمە کرد زۆر جوان چی بوو ئەم شتێکە باسم ئێساوە لێ تێدۆشتم یعنی خۆم بەڵێ
ئێستا من لێ تێگەشم وەکو وێنەیەک بوو بۆ نمونە. ئێ باش ئەو شتە چی بوو کە چووم و وتم بالی کەمە و لەوە چێ بۆنی خۆش بێ و سووری ئەکردەوە و دوایی هێنامەوە لە ماڵ. سێ بوو بەڵێ بۆ نمونە سێ و بەڵێ. پۆرتەقاڵ. بۆ نمونە سێو، بەڵێ بۆ نمونە ئەگەر بڵێم لێم کردەوە خستمە ناو پەرداخێ ئاو بۆی زوو شک نەبێت چییە؟ وڵی بۆ نمونە وەڵێ ئێستا مەسەن تۆ چیەتە چەند نەفەر تکە چەند نەفەر هاو بە خەیاڵ یا شتەکە چییە ئەو وشە چی؟ بۆ نمونە من ئەڵێم ڕۆشتم لێم کردەوە لەبەرەوەی دڕکێ چوو بە دەستمە کاتێ لێم کردەوە، بەڵام وتم بەخوا حتمما بۆنی زۆر خۆشە هەرچۆنێ بێ زۆر سوور و جوان بوو لێم کردەوە بۆنم کرد هێنامەوە بۆ ماڵەوە. یعنی تۆ چیەتە مێشکت؟ ئێستا ئەمن هیچم نایەتم مشک بەڕێزان بە ئێوەڵێ نا ئەوەستا قسە لەگەڵ تۆکەم قورسە بیرکەیتەوە بەس ئەوە تا هەمویان نووسیان گۆڵ. وەڵی من بۆم نەداهات. ئێ باشە ئێستا من بە تۆڵ ئەوە تا زۆربەی بەشداربووان یەکسەر گوڵ هاتە خیاڵیان بەس تۆ ئەوەی ئەحراجە بی کە قسە ئەەکەم لەگەڵ تۆ ئەوە جیاواز ئێستا حاڵەتەکەی تۆ جیاوازە ناتوانین لەم دەقا بیرکەیتەوە بەس بەطەبیعی هەمووی گوڵ هاتە پێش چاوی. ئێستا قسەکەی من لەسەر ئەوەیە تۆش کاتێ زمانێکی تازە فێرەبی ئەگەی بە وشەیەک ئەم وشەیە بۆ چەند جارێک لە چەند شوێنێکات دووبارەیە بێتەوە مێشکت خۆی عەقڵی بۆ ئەوە ئەچێ یعنی چی دوای چەند جارێک لە چەند شوێنێکە کە دووبارە بێتەوە. جا ئەمە زمان ئینسان بە طەبیعی کاتێ زمان فێرەبێ وا فێرەبێ، بەڵام یەک جیاوازی هەیە مناڵ ئەتوانێت تەرکیز کە شتەکە بڵێتەوە بچێتە ناوی. ئینسانی گەورە ئەوێ شتەکەی بۆ بکەی بە کوردی شتەکەی بۆ شەرحکەی یاساکەی پێ بڵێ. بۆیە ئینسانە گەورەکە شتی زۆرتر فێر ئەبێ بەڵام بەو طەبیعیە فێر نابێ، بۆیە وەکو مناڵەکە زوو فێر نابێ قسەی پێ بکە، بەڵام لەو لاوە دنیای سپێڵ و کەلیمە و یاسا فێرە بێ. کەواتە هەردووکی هەر زەرورە. ئێمە لە چالاکردنەوەی مێشک دوو محازەرەی تایبەتم هەیە، محازەرەیەکیان 2 سەعاتە باس لەوە ئەەکەم چۆن بەلا شعور فێرە بێ، محازەرێکی تر سەعاتیم هەیە لەسەرەوەی چۆن بە شعور فێرە بی. کەواتە ئینسانێکە گەشتە ئاستی فێربوون و تێگەشتن بە دڵنیایی ئەبێ هەردوو ڕێگاکە بەکاربێنێ. پەیامەکەت گەیشت دەستەکان خۆشوێ سەلامەت بی بژێت. بەڕێزان باوەڕ ناکەم من مەفریا بکەوین وا بزانم دەدەقەیە کاتمان هەیە تکایە پرسیاری هەیە لەسەر ئەو شتانی کە باسمان کرد. یعنی تەنها پرسیارێک دەتوانم جواب بەمەوە کە ئەم شەو باسی شتێکمان کردووە تۆ پرسیارە هەیە لەسەر ئەو شتە. ئەگەر پرسیار لەسەر شتێکی کە بکەی من داوای لێبوردنەکەم ناتوانم جواب بەم چکە تەنها دەقەمان ماوە. مام نازانم چی نووسرا بەڵە فەرموو. بەڕێزم ئەتوانی مایکەکەت بکەیتەوە. MAM Free AZA بەڵە فەرموو. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله. یوامای هەمووتان سەلامەت و ساغ بن. زۆر سوپاستانەکەم بۆم لایفە و بۆم پێشکەشکردنەتان. بەڕاستی زۆر سوودی هەبوو بۆ هەموو بەشداربووان و ئەوانەشی بەشداریان نەکردی. ئینشاڵڵا بەشداریەکەنی کێلانە خۆمم چەندێکە ویستومە بێم مەجال نەبووە یاخۆت مەبلاغەکە بەشی نەکردووە هێشتا بەس ئینشاءڵڵا لەم 3-4 مانگەیە میش بەشداریەکە مامۆستا. اینجا گەر پێمان گروپی تر حازرە بۆی بەشداری کات ئەوانی بەشداریان نەکردیان کەی حازرە بێت ئەگەر حازر نەبووە؟ ئێستا حالیان گروپ حازرە و ئینشاءڵڵا ئەگەر بە هەڵا نەچوو بم سبەی شەو ڕێنماییان پێێن و دەست پێەکەن ئینشاءڵڵا. بەڵێ گروپی نوێ سبەی ڕۆژی دەستپێکردنیانە ڕێنماییان پێێن و سبەی ئینشاءڵڵا دەرسەکانیان دەست پێک. بەڵێ مامۆستا دەستە خۆش بێت قوربانە بم. خوا سەلامەت بی بە ساخۆ دڵی من. هەرە پرسیارەما بوو. مەمنون لە خزمەتە. بەڕێزان عەلەیکم السەلام وەڕەحمەت الله. چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگا کە پرۆگرامێکی 10 هەفتەیە
سبەی کۆتا ڕۆژە بۆ بەشداریکردن تەسەورەکەم ئەگەر دوو سبەی بیت ئیتر لەوە ئەچێ وەرنەگیری یان چکە گروپەکە بە تەواوەتی دروست بووە نزیکەی یعنی ئێمە 70 کەس بێ 80 کەس بێ هەر دەست پێکەین بەڵام ئێستاکە نزیکەی 200 کەس بەشداری کردووە اینجا کەواتە ئێمە ئینشاءڵڵا سبەی شەو ڕێنماییان پێین و دەست پێەکەین ئەو کەسانشی ئایانەوێت دەست پێ بکەن لەگەڵمان 10 هەفتەیە تەمرینەکانی دەرسەکان ئەخوێنی هەموو هەفتەیە لێپرسینەوەی هەیە دەرسی ئیزافی هەیە هەفتانە سێ شەو یەکدەخات تەمرینە پێەکەین شتت بۆ ڕوونەکەینەوە دەرس پێڵین تەکنیکەکان هەموو فێرەبی بە تۆمارکراوی بابەتەکانیەتە بەردەست پاشانیش ئەوەی کە گرنگ بێ زانی کە کۆتایی هات ئێمە چەند اختیارێکت بۆ دانێ ئەڵین ئەگەر ئەتەوێ زیاتر بچیت تەمرینی زیاترکەی ڕێگای فێربوون فێر ببی بتانی محازەرە بی فێر ببی بتانی راپۆرت ئامادەکەی فێر ببی بتوانین توێژینەوە بکەی ئەوە بەشێکی کەمان هەیە ئەتوانی بچی لەوێش بەشداربی لە دوای ئەمەوە و ئەگەرەتەوێ قورئان لەبەرکەی فێری خوێندنەوەی عەرەبی و فێری تەجوید ببی ئەوە ئێمە بەبێ بەرامبەر ئەویش نزیکەی 10 هەفتە زیاتر بەرنامەیەکی چڕ و پڕە بەبێ بەرامبەر بەشداربووی خۆمان ئەتوانێتە بەشدار بێت و ئێستاکە پلانی ترمان هەیە بەزنامێ ڕایگەێنم کە ئینشاءڵڵا ئەوانەی لێرە بەشدارە بن هەلی زۆر گەورە یەتە بەردەمیان من هیوادارم هەر هەمووتان بڕیار بن کە هەمیشە ئەم قسەیم کردووە پێشەوەی بچی بۆ داربڕین زۆر پێویستە کە تەورەکە تیش بکەیتەوە هەر یەکێک لە ئێوە ئێستاکە بێنێتە پێشاوی خۆی کە ئەڕوا بۆ داربڕین هەموو ڕۆژێکە چێ بۆ داربڕین بەڵام تەورێکی پێ تەورەکەی زۆر کولا هەموو ڕۆژە بەس مانوبوونت بۆ ئەمێنێتەوە بەس باشترین شت ئەوەیە 10 دقەیەک دابنی تەورەکە تیشکەیتەوە ئیمە و زۆعی بەهێزکردنی تەرکیز و سەرنج و یادگەش ئەوەیە تۆ ئەگەر بە تەمای لە ئایندا کۆمەڵە کتێب بخوێنیتەوە تۆ ئەگەر بە تەمای پۆلێک بخوێنی زانکۆ تەواوکەی دەرەجەیەک بهێنی قورئان لەبەرکەی هەر شتێک لەوانە علمێک فێربی خۆت فێری نزیکەی خۆت فێری عەرەبیکەی زمانێکە تەوێ فێر ببی ضرورترین شت ئەوەیە مێشکت بە تەواوەتی چالاک و ئامادە بکەی اینجا دەست پێ بکەی اینجا ئەزانی کە کاتێکی زۆر باشت بۆ گەڕێتەوە خۆشەویستان تەنها 5 دقە کاتمان ماوە بەڵێ سەنا فاتو سەنا فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باش مامۆستای بەڕێز ممنون زۆر سپاس دەکەم لە خزمەتتان فەرموو خوا سەلامەتکە مامۆستای بەڕێز ئەو من 2015 بەشداری دەورەی توم کردووە دەورەی ستەدی ئەنجا بۆیە ئەم جارەش خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە بەشداری ئەم دەورەیە ئەەکەم بەهێزکردنی یادگار هەر بژیت ئێمەش خۆشحاڵین ئینشاءڵڵا ئەم پرۆژەیە کە 10 هەفتەیە بە چڕوپڕی تەمرینێکی باش پێکرێت تەکنیکی تازە فێرەبی و هەدەفت چییە بێ ئینشاءڵڵا بەنیازی چیت وەڵڵی من وەکو هەدەف وەڵڵی زۆر پرۆژەمێ هەموو جار یعنی دایمە سەرزەنش دەکرێن تۆ پرۆژەکان ئەوەنە زۆرە پێرا ناگەیت تەواکێتدا ئەمری من تەنها لەم کاتەیە کە ئەمەوێ بەشداری بکەم یەکەم ئامانجم ئەوەیە قورئان تەواو بکەم دووەم ئامانج ئەوەیە فێر زمانی عەرەبی بم دوای بخوێنمەوە ئەگەر توانیم چکە لە پۆلی شەش لەبەرەوەی دەرەجەم نێنا بۆی چەند شتێکەوە ئەمەوێت دووبارە بخوێنمەوە ئەگەر کات بوو ماسەگەم لێر تەنها پرسیارێکمە من مناڵی وردم هەیە 2 ساڵە یعنی ئەلێن ئەبێ لەم دوو مانگونیە زۆر ڕاهێنام بکەی ئایا ڕێگریم لێ ئەکا ئەو مناڵە من ڕاهێنانەکان زۆر بکەم نا عادەتەن مناڵی بچووک زۆرە خەوێ و تۆ ئەتوانی تەنانەت لەو کاتە یاری بۆ ئەەکەی ژیری ئەەکەیتەوە لایلایی بۆگی تەنانەت لەو کاتەش هاتووە توانین تەمرینەکانت بکەی یعنی زۆر تەمرینی مێشکەیە ئەتوانی لە کاتێک لە ناو سیارای لە کاتێک بێشکە ڕاژەنی لە کاتێک بۆ نمونە خواردنی بۆ ئامادەیەکەی تەنانەت لە کاتێک کە گسکەی
لەم ئیشە بەسیتانەی کە بە جیسمە کرێ لەو کاتە ئەتوانی تەمرینەکانی مێشکت بکەی ئەوە زۆر بۆ خۆی شتێکی باشە. بەڵام زۆر ئەگەر کەسێ بۆ نمونە کاتی بە نەوعی تر گیرابێ پێ ئەچێ کێشەی بۆ دروستکە، بەس ئەمەی تۆ هیچ کێشەیە دروست ناکە، یعنی ئەو کاتی مناڵەکەت ئەخەوێ، ئەو کاتی مناڵەکەت تەنانەت خۆ خەبەریش بێ یاریشی بۆ بکەی، تۆ توانی بیرت لای شتێ بێ لە مێشکی خۆتا تەمرینەکان بکەی. تمام زۆر باشە. هەر ئەو پرسیارەمە مامۆستای بەڕێز زۆر خۆشحاڵ بووم. خۆشبیاخوا بژیت، ئێمە شەروە خۆشحاڵ بووین، سەرکەوتوو بین ئینشاڵڵا. بەڕێز کەیوان فەرموو. کاک کەیوان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باش مامۆستای گیان سلامت بی کاتی گیانە ژێژی خۆش بێنین زۆر کاتی خەڵکیش نەبژین ئینشەڵڵا. زۆر کەس پرسیاری ئەویان هەیە، من الحەمدولیلا گەشتمەتەوە قەناعەتە، ئاڵێ بوون ئەم دوو مانگە شتی ئەخەنە مێشمانە هەتا تەمەن لەگەڵمان ناوێت. من بۆ چەند ڕەفیقەی خۆم باسم کرد کە وەکو یاری عەزەڵەوەیە، ماوەیە یاریبێکی واز لێنا وەکو خۆی لێتەوە. ئینشەڵڵا یەک تۆز لەسەرەوە باسکەن مەمنووین. بەسەر چاو. بەڕێزان، تۆ کۆمەڵێ تەکنیکی کردداری فێرەبی. ئەم تەکنیکانە کە فێری ئەبیت لە ژیانتا وشەیەک لە بەرەکەی، کتێبێکە خوێنیتەوە، سەعیەک ئەکەی، ڕۆژێ لە ڕۆژان سەیری بابەتێک ئەکەی لە ڤیدیۆیەک، یوتیوبە، گوگڵە، سێرچێکە، تۆ هەرچی بکەی مادەم ئەو تەکنیکانە بەکارێنی ڕۆژ بە ڕۆژ تۆ مێشکت باشتر بێت. ئێستا من خۆ ماوەیەکی زۆرە بە هیچ شێ من تەمرین ناکەم، بۆ هەر زانیاریەک ڕۆژانەکە ئیکەمە ناو مێشکیم ئەوە جۆرێکە لە تەمرین. کەواتە تۆ هەر خۆت ڕۆژانە لەبەرەوەی تەکنیکەکان فێرەبی، دوایی تەکنیکەکان بەکارهێنی ڕۆژانە بەردەوام. بۆ نمونە تۆ لە ماڵەوە پێتەڵێن بڕۆ لە بازار ئەم شتانە بکڕە، هەر ئەوە بۆ خۆی بێ بە تەمرین، بۆ کە شتەکانت پێ ئەڵێن و لە مێشتا بە تەکنیکەکە بە سەریعی خەزنەکەی و بۆ خۆی تەمرینە، واتە تۆ ئەم تەمرینانە هەر لەگەڵت دیێن. بەڵام من ئەو ڕاستیەش بڵێم، ئەگەر کەسێک کە تەکنیکەکان فێر ئەبێ دڵنیا بە بۆ هەموو عمری ئەتوانێت ئیسفادەیان لێ بکە. بۆ نمونە تۆ هەندێک ڕێنمایی فێرەبی بۆ هەموو عمرت ئیسفادەی لێ ئەکەی، بەڵام کاتێک کە تۆ ئەتەوێ مێشکت زۆر لە حەد بەدەر ئیشێکی زۆر بە خۆتی بۆ بکە، وەکوی کەسێکە دایناوە بە خێرایی سوورەتێ لەبەرکە، بە تەئکید ئەو ماوەی کە تەمرینی زیاتر ئەکا خێراتر لەبەریەکە. ئەگەر نا هەر دەقێ ئەو تەکنیکانە بەکاربێنێ لە دوای هەفتەکەش بە دڵنیاییەوە بۆ هەموو عمری یادگەی باش بووە، بۆ هەموو عمری تەرکیز و سەرنجی باش بووە. بەڵام کەس ڕێی لێ نەگرتووی ئەتێ باشتر ببی. ئێستا من بۆ نمونە من 4 مانگ لەمە و پێش ئیتر بە تەواوەتی پشتم ئازارێکی زۆری هەبوو، 3 مانگ ڕۆشتم بۆ تەمرین، ئێستا 2 هەفتەیە کە تەمرینەکانیش تەواو بووە، بەڵام بە هیچ شێوێنە ئازارم هێونە هیچ. ئەگەر من بەس بجوڵێم پیاسە بکەم، تۆزێ ئیشکەم، بێم بڕۆم، ئەم تەمرینانە وای کردو من نەجاتم بۆ بەدەست ئازارەکەەوە، بەس ئیشکەم، بەس بجوڵێم، بەس بێم و بڕۆم، بە ئاسانی ناگەڕێمەوە بۆ ئەو قۆناغی کە پشتم ئازاری هەبووە. بەڵام وەڵا ئەگەر هەردانیشم و پاڵی لێ بمە و هەرگیز نەجوڵێم، دوای ئەمە ئیسفادەم لە وەرزشەکە کردووە، شتیش فێر بووم. بەڵام هەر نەجوڵم هەر سڕەبیت و هەرتەشان و جەگەیتەوە و هەر عەزەڵاتەکەت هەرەیاتەوە ئازار و یعنی کێشەکەت بۆ دروستە بێ. بەڵام لە دوای ئەم وەرزشە ئێستا من گرنگ ئەوەیە ئێستا توانم ڕاکەم، ئێستا توانم زۆر شتێ بیکەم کە 4 مانگ لەمە پێش نەمەتوانی بیکەم. مامۆستاگیان دەست خۆشی یەک پرسیاری تر زۆر کەس کێشەی لەمەیە ئەبێت، قیسی دووەم چۆنە درێ و چەندێک تر ئەبێ بدرێت و تا چەندێکیش فاتی پیاویشتەڵە. بە هەڵا نەچوو بم، ئەو پەیوەندی بە حسابات هەیە، بە هەڵا نەچوو بم لە دوای تەواوکردنی 4ەم هەفتەیە، واتە دوای مانگێک ئەتوانی قیستەکەی تر بێت. شتێکی ئاوایە. زۆر باشە. یعنی احتیمالیە 5 هەفتەی کە بکات یان 4 هەفتەیکە زۆر دڵنیان. مامۆستاگیان چکووە تا و چەنی و تایبەت قسەی بێ زەحمەت. ئینشاءڵڵا ئینانە خزمەتتانە، هەر پەیجەکەی ئاگادار نفرع فرعال. لجار السلام عليك دستان خوش
عليكم السلام ورحمة الله. دەستی توێش خۆش بێ لە خزمەتتان بەڕێزی. بەڕێزان کاتەوە بووە مامۆستا عەتا ئەگەر بەڕێزتان لێرەن دەست هەڵبڕن بزانن وتەی کۆتایی بەڕێزتان چییە بێ. خۆشەویستانم ئاگادارتانەکەمەوە لە یوتیوبی ئاوات ئەکادمی بابەتێکی زۆر دانراوە لەسەر مێشک و چالاکردن، ینی محازەرەی 2 سەعاتی تایە و بە دڵنیایی محازەرەی تایە، چاوپێکەوتنی تایە، تەکنیک باسکراوە، شتی زۆر گرنگ لە یوتیوب باسکراوە، تکایە ئەتوانن ئەوانە ئیسفادەی لێ بکەن. عادی بەڕێزەکەم بە ئەم نەفەرش وەرگرن مامۆستا عەتا نەفەرێ نووسێتی یەک پرسیارم هەیە، ناوەکەی خۆی گۆڕێ بە یەک پرسیارم هەیە، بزانین پرسیارەکەی چییە بە ئەو پرسیارە جواب بەمەوە ئینجا من خواحافیزێک. مایکەکەی بۆ بکەیتەوە بارکنن مامۆستاگیان ببورم فەرمەوە پرسیار. فەرموو بەڕێزەکەم. السلام عليكم مامۆستا بەڕێز. عليكم السلام ورحمة الله. مامۆستا وەڵی ئەو پرسیارەم هەیە ئێستاکە تو خولەکی لایڤت هەیە دەڵێی 10 هەفتەیە پارەکەی زۆرە بەس خولی تۆمارکایش هەیە ینی 110 وانەیە ئیستفادە لەوی دەکەی یعنی ئەگەر بەس ئەو 30,000 بێ ئەو 110 وانەی تەمشاکەی. نا بەڕێزم باکشت پێ بڵێم لێرە کە بەشدار ئەبی خۆ تەنها دەرس بە لایڤ نییە، لێرە کە بەشدار ئەبی ئەو 100 سەعاتە تۆمارکراوە لە بەردەستایە، یعنی لێرە تۆمارکراوەکە نزیکەی 100 سەعاتە، ئەوەی تۆ باسی ئەەکەی نزیکەی 70 سەعاتە، یعنی تۆ لێرە 100 سەعات دەرسە خوێنی بەڕاستە و خۆ بە تۆمارکرا و دنیای دەرسی تۆمارکراوی تایە، ئەوەی کە تەنها کۆرسێکی تۆمارکراوە کۆرسێکی 70 سەعاتیە، ئەوەش لێرە ئەخوێنی، بەڵام ئەوە وەکو یەک دەرسی ناو پرۆژەکەوە یعنی ئیسفادەکەی وەک ئەوی نییە. ئیسفادەی هەیە بەڵام نەوەڵا تۆ خۆت بیری لێ بکەرەوە، تۆ ئەچی بۆ قوتابخانەیەک ساڵێک لەوەی 8 دەرسە خوێنی، لەکوێ یەک دەرسیان بەجیا لە یوتیوب بخوێن، ئەی فەرقی نییە. ئێستا تەلەبەیەکی پۆلی 12 بچێ لە مەکتەبێک هەموو دەرسەکان وەربگرێ، فەرقی نییە لەگەڵ کەسێکە تەنها لە یوتیوب بیرکاریەکە سیرکە. ئەوایە مۆزوعەکە، یعنی تۆمارکراوەکە شتێکی زۆر باشی تایە، لێرەش هەرە خوێنرێ، بەڵام ئەوە مامۆستا سەری قستی یەکەم چەندە؟ گیان قستی یەکەم مامۆستا سعرەکەی چەندە؟ من نازانم، باوەڕکە نازانم، یعنی ئەوە نییە بڵێم من نایڵێم، هەر ئێستا نازانم، یعنی ئەگەر کەسێکی خۆم ئێستا و پرسیارە بکە بێت تەلەفۆنکەم بۆ ژمێریارەکە بەڵام ئەوەی وە قستی یەکەم چەند، یعنی پێیان بڵێ یەکسەر وەڵام هەر ئەم شۆنامەیەکیان بۆ بنێرە حتمما جواب دێنەوە. دەست خۆش مامۆستا. سەلامەت بیا خۆ بژیت. ئەگەر مامۆستا عەتا ئەزانێ بە مامۆستا عەتا پێتان بڵێ، وەڵام من نازانم. مامۆستاگیان ببورە من خەتەکە یەک ڕیستارتێکی کرد چی بوو لە خزمەتتانە ببورە لە خزمەتام بەڕێزێک ئەڵێ ئێمە گەرمانەی قیسمین قستی یەکەمی چەنە، وتم من نازانم ئەگەر بە ژمێریارەکە بڵێواتە نامێک بنێرە بۆ پیجەکە. بەڕێزێک پرسیارێکی نووسیوە ئەڵێ مامۆستا ئەم خولە دوای چەند هەفتەیەک ئەکەوێتە ناو مەکتەب، ئایا یارمەتیمان ئێن؟ بەڕێزان ئەوەی کە تەلەبەی ئیعدادیە، تەلەبەی ئامادەی کاتێ بەشداری ئەم چالاکردنە ئەکا، قەرارە لای ئێمە 10 هەفتە دەرس بخوێنێ، بەڵام بەڕاستی ئەوانەی کە تەلەبەی ئامادەیین لە هەفتەکانی کۆتاییەوە دەست پێ ئەکەن نەک 10 هەفتە تا ئەو ڕۆژەی ئیمتیحانی پۆلی 12 تەواوەکەن لای ئێمە بەردەوام ڕێنمایی و دەرسیان هەیە، واتە ئەم پرۆژەیە بۆ ئەوانەی کە تەلەبەی ئامادەیین شتێکی تایبەتمان هەیە، تەنانەت چۆن بابەتێکی کوردی، عەرەبی، ئینگلیزی، ئەحیا چۆن لەبەری ئەکەی، من و دکتۆرە شایستە هەموویمان وتوەتەوە، واتە چەندین سەعاتی تر بەس دەرسی پۆلی 12 شەرح کراوە بۆ ئەوانەی تەلەبەی ئامادەین. ئەو باش بۆ پرسیارە، کەواتە ئەوەی کە تەلەبەی ئامادەیە بەشداری لە ئامادەییەکە بکە، هەم ئەم هەموو
پرۆگرامە دەهەفتەیە ئەخوێنێ هەم پرۆگرامێکی زۆر لەسەر مەنهەجی پۆلی 12 ئەخوێنێ کە سوپاس بۆخوا ئەوە تا کاک محەممەد ئازاد ئەمڕۆ لە سەرتاوە باسی ئەوەی کردکە چەندێک ئیسفادەی لێ کردووە و تەلەبەی کەشمان هەیە چۆن لەو پرۆگرامە ئیسفادەیان کردو ئەم ساڵ 99مان هەیە 98مان هەیە 97مان هەیە 95 94 یعنی سوپاس بۆخوا تەلەبەیەکی باشمان دەرەجەی زۆر زۆر بەرزیان هێناوە لەبەرەوەی لەوێ زۆر زۆر ڕێنمایی تایبەتیان هەیە بۆ پۆلی 12 لە مەسەلەی خشتە لە مەسەلەی خۆ ئامادەکردن و زۆرێک لە شتەکان. مامۆستا عەتاگیان من بەجێتان ئەڵم بەڕێستان ئەگەر شتێک هەیە بیڵەی لە خزمەتان. زۆر سپاس مامۆستاگیان دەستشاتان خۆش بێ و ماندوو بۆتان کێشا. وەڵایەک پرسیار کرا بوو مامۆستاگیان کە وتبووی ئایا ئەم هینە ئەم خولە ئەگەر من ئەمەیە بەس فێر بووم بڕۆمە پێشەوە ئەگەر تەنها هاندان و قسەکردنە ئەوە بانەیە. جا من نازانم ئەگەر کەسێک بم مانگێک و هەفتەیە قورئان لە بەرگە تەنها بە هاندانە بێت. بەڕێزان با من ئەوە بڵێم بەڕاستی لە هەموو شتێکە هاندان شتێکی باشە بەڵام تۆ ئەگەر تەکنیکێک فێری کەسەکە نەکەی تۆ ئەگەر بە عەمەلی ڕێنمایی نەکەی هاندان هانی بەی کە چی بکە. ئێستا بۆ نمونە ئێمە تەلەبەیەکمان هەیە لە مەکتەب سەعیەکە ئەڵێ شەو و ڕۆژ سەعی ئەەکەم بەس دەرەجە نایەن ئەمە هانی بەی پێی بڵی چی بکە یانی. ئێستا بۆ نمونە تەلەبەی وامانەیە ئەڵێ ماوەسا من ڕۆژی 8 سەعاتیش سەعی ئەەکەم دەرەجە نایەن ئێخۆ ئەگەر ئێمە هانی بین ئەو پەڕەکەی هەشتەکەی کرد بەنەوە کەواتە هاندان نییە مۆزوعەکە هاندان نییە بەڵام بەدڵنیایی هاندان هەموو ڕۆژێ پێویستە هەموو جارێ پێویستە. من جاری وا هەیە ژیانی زانایەکە خوێنمە گەورەترین هاندانە بۆ من جاری وا هەیە تەلەبەیەکم نەتیجەیەک بەدەستێنێ گەورەترین هاندانە بۆ من. هاندان ضرورە بەڵام بەدڵنیایی پێتانەوە هاندان بەبێ فێرکردن و بەبێ تەکنیک بەبێ تەمرینی عەمەلی هاندان هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ. هاندان بۆ کەسێ باشە خۆی زۆر زۆر زیرەک و بەتوانە تاقەتی نییە سەعیکە هانی ئەی سەعی بکە باشە ئێمە ئەڵێن کەسەکە خۆی سەعیەکە وانی مامۆستاعەتە کەسەکە ئەڵێ من هەر سەعات دەنگی مامۆستا بڕا ئازیزانم دەنگی من ئەبیسن ئێوە ئێستا بەڕێزان و ئازیزانم دەنگی من ئەبیسن لە نەکە. زۆر سوپاس دەستان خۆش بێ زۆر زۆر باش ئازیزان. ئەگەر بەهین بێتاوەکو مامۆستا بێتەوەیان خزمەتان کەم شارێک لە خزمەتانە بتوانم مامۆستا تخوا زۆر زەرورم تخوا فەرموو بزانم کێ لە خزمەتە بم. پرسیارەکە بۆ منێ بۆ مامۆستاوەتە فەرموو بەڕێزەکە فەرموو. السلام عليكم. فەرموو. السلام عليكم. دەنگتان نایە بەڕ عليكي السلام سەرچاوەکەم فەرموو. بەڵێ فەرموو. سلام مامۆستا پرسیارێک هەبوو من بۆ خۆم تەلەبەی ئامادەیم و تەلەبەی حیفزی قورئانیشم کە ئەو ماوەی ئەو فترەی کە ئەکەوێتە ناو مەکتەبەوە ئیمتیحانی نیوەی وەرزی یەکەمیش تێکەوێت تەقریبەن کاتی خولەکە ڕاهێنانەکان چین ئەتوانم ڕاهێنانەکان یعنی بۆ دەرسەکانی مەکتەب سوودیانە وەرگرمیان بۆ حیفزەکەم ئەو ڕاهێنانە کە پێمان نەکەن یعنی من بۆ حیفزەکە بیکەم. جوان تێ نەگەیشتم نازم دەنگت بڕاگەر دووبارەیەکی تۆ بەس بە خێرایی. مامۆستا گیانوتم بۆ ڕاهێنانەکان ئەو ڕاهێنانە کە ڕۆژانە پێمانەکەی تر 2 ساعت بێت چەند بێ من ئەتوان ئەو ڕاهێنانە ینی حیفزەکەمی پێ بکەم ینی یان سعی مەکتەبم ڕاهێنانەکان ئەوە بێت. بەڵێ بەڵێ تۆ تەلەبەی ئامادەی پۆلی چەندی؟ پۆلی 11. پۆلی 11 ئەتێ قورئان لەبەرکەیت و لەسەر منهەجەکەی خوێنبیت. ماوەیەکی زۆرە ئیتر ئەمە ینی ڕاهێنانەکان ئەوە بێت کە حیفزەکەم بکەم و سعی مەکتەبیشم ئیتر نازانم ڕاهێنانەکان لە ئێوە چۆن و چیشن. بەڵێ بەڵێ دەستەکان خۆش بێ خۆ تێگەشتن. بەڕێزان ئەو ڕاهێنانانەی ئێمە پێتانی ئەەکەین ئێستا بەشداربوومان هەیە مەسەلەن ئەمڕۆ مقابلەی بەشداربوویەکم کرد لە پۆلی 12 ڕێیان خان پێما بێ لێرێ 100 هێنابوو الحەمدولیلا لە هاوینەکەیە ڕاهێنانی لەسەر قورئان کردبوو
بەڵام هاتبوو هەموو ئەم تەکنیکانەی تەطبیق کردبووە سەر چییە؟ سەر منهەجی خوێندنیە، یعنی پۆلی 12ش بوو. کەواتە ئازیزان ئێمە هەدەفەکە چییە؟ هەدەفەکە بەهێزکردنی مێشکە و ڕاهێنانکردنە بە مێشک ڕێگا و تەکنیکەکانە. ئەگەر تۆ لەسەر قورئانێکی بۆ بابەتەکان تریشە بێ، ئەگەر سەر بابەتێک ئەکی بۆ قورئانە بێ، یعنی بۆ نمونە بەشداربوویەکمان هەیە ئازیزان، تەڵەبەی 11 بۆ 12 دەرچووە، هەر نازانە قورئان بخوێنێتەوە، هیچ مامۆستایەکی قورئانیشی نەبووە، ڕاهێنانەکانی لەسەر هین کردووە، لەسەر منهەجی خوێندنیش کردووە. ئەو ڕۆژە هات 2 سوورە، سوورەتی قەمەر و ئەڕەحمان بە دوای یەکە لەبەری کردو، بەس بە سەماعی گوێی لە قاریەکان کردو بۆ ڕێگای ئێمە وتوبمان بە ژماری ئاەتەکانەوە هەر هەمووی لەبەر کردبوو، بە ژماری لاپەڕەکانەوە بەسەرەوە بە خوارەوە چەند ئاەتی تایە، حتا بتوایە لاپەڕە چەند ئاەتی تایە ئەویت ئەوەنە ئاەتی تایە، لە سەرەتاکەی ئەوەیە، کۆتایی لاپەڕەکە ئەوەیە، کۆتا وشە ئەوەیەتی، هەر هەمووی ئەلحەمدولیلا لەبەر کردبوو. یعنی ئێستا هەنێ کەسێ ئەڵێ من حەفزی قورئانەکەم ئیتر شتەکەم بۆ زان کۆم نابێ، بەعەکسەوە کەسە لەسەر قورئان توانێت مێشکی ڕابێنێ کە زمانی خۆیەتی زمانی خۆینی عەرەبیە منهەجەکەی شەتوانێت، کەسە لەسەر منهەج بیکە بۆ ئەوی تری شەتوانێت، کەواتە ئەتوانی بەڵێ لەسەر قورئانەکە بیکەی زۆر بڕۆیتە پێشەوە و ئەو تەکنیکانە لەسەر منهەجی خوێندنەکەش تەطبیقکەی ئینشاڵڵا ستە پێشەوە. پرسیارە کراوە لە 2 خوشکیان 2 هاوسەرەتوانن، بەڵێ بەڕێزان لە خێزانێک کاتوان بەشداریکەن 2 کەس یان 3 کەس داشکانی تایبەتیان بۆ کرێت، ئەوان نتوانن پەیوەندی بکەن بە پەیجەوە یان بە مامۆستا ئومێدەوە بەشی حساب ئینشاءڵڵا داشکانی تایبەتریان بۆ ئەکرێت لە خزمەتانەی. ئەو پرسیارە تریش کاتووە ئەوە باسی هەندانەکە بوو، وتی مامۆستا ئاوات وچێت بەڕێزان ئێمە ستافێکین خولەکە بین بەڕێوەی یەک کەس نییە، مامۆستا بەڕێز بە مامۆستا ئاوات بەڕێوەبەری گشتیە، ئەو لە تقریبی لە خولەکە نزیکەی 20 ساعات ڕاستەوخۆ دەرسی تری هەیە، بێجگەلەوە نزیکەی 30 بۆ 40 ساعات تۆمارکراویشی هەیە، یعنی نزیکەی مامۆستای بەڕێزمان 50 بۆ 60 ساعات لەگەڵتانە بێت، 40 ساعتی ترە مێنێتەوە من لە خزمەتانە بم وتر جاداش لەگەڵ ئوستافی ترە مامۆستا ئێوار بێ یان مامۆستا سدیق بێ مامۆستا ڕەوا بێ ئینشاءڵڵا بەو شێوە مستافێکی ئینشاءڵڵا هەمە جۆرە خولێکی تەنهایی یەک کەس نییە ئینشاءڵڵا. بۆیە گرنگەوەی ئێوە بچنە پێشەوە، گرنگەوەی هەمان نەتیجە بەدەست بێنن کە ئەوانی تر بەدەستیان هێناوە. اللهم صل على نبينا محمد. پۆلی 12 پرسیارەمەی لە خزمەتانە میسا ئینشاءڵڵا ئەوەی پێم بکری هەمووتان وەرەگرم ئازیزان بە خێرایی بەستکە بە خێرایی پرسیارکەن بۆی خزمەتی. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. باش مامۆستا. خۆش بی سوپاس دەکەم فەرموو. ئەو سار بوویمە پۆلی 12 مامۆستا. سەرکەوتوو بیا ڕەبی فەرموو. ئەمەوێ بەشداری لەو خولەی بکەم و تا ئێستاش ناوم نەنووسیوە. سبەی نەتوانی ناو بنووسی دەرفەتێکی باشە ئینشاءڵڵا. یعنی دەتوانم ناو بنووسم؟ بەڵێ بەڵێ بە سبەینێش کات ماوە، کات درێژ کراوەتەوە. بەڵێ ئەگەر یعنی چۆن بتوانم ناو بنووسم تا ئێستا نزانم. پەیجی ئاوات ئەکادیمیت لایە؟ بەڵێ پەیجی ئاوات ئەکادیمیت لایە لە فەیسبوک؟ بەڵێ. نامەیەکیان بۆ بنێرە ڕێنمایی تاکەن بۆ بەشداریکردن، بەس کەمێک چاوەڕێیان کە چکە نامەی زۆر بڕۆشتووە لەم 1-2 ڕۆژی پێش بەشداریکردنە. لە تیلیگرامیش لە بۆ مامۆستا ئومێد وابزانم ناردم بەس جواب نادەم. جواب بداتەوە ئینشاءڵڵا. ئێستا ڕەنگە ئێستا ئەگەر 200 کەس لەسەر یەک بڵێ پرسیارم هەیە فرەیەکێک کەسەکەی وانە دانەدانە ئینشاءڵڵا جوابی هەمووی داتەوە دێتە سەری ئێوەش بێخەم بن. ئەی مامۆستا خولەکە ئەو خولەی چالاکردنەوە مێشێت بۆ پۆلی 10 و 11 و 12 جیاوازە لەوەی تر؟ سەیری کرد بەڕێزان وەکو بینێک بۆ هەمووتان پرۆگرامی چالاکردنەوەی مێشک بەشی گشتیمانێ بەشی ئامادەیمانێ، ئەوانی کە لە بەشی ئامادەین هەموو خولەکە وەرئەگرن هەردە هەفتەکە لەگەڵ بەشی گشتیەکە وەرئەگرن، بەڵام بەشی ئامادەیەکە حتا وەکو ئیمتیحانی وزاری دەرسی جیاوازیان هەیە ڕاهێنانی وشتی تایبەتریان هەیە، یعنی کاتەکەی زۆر زیاترە و جیاوازترە لەوان زیاتر خوێن، بەڵام هەموویان داهەفتەکە بە یەکەوە خوێنن. بەڵێ. ئەی پرسیارێکم هەبوو یاخوا سەرکەوتوو دی مامۆستا ڕێدیار عەلی فەرموو. ڕێدیار عەلی ناسەندەکتان نەما عەزیز کەسەکەم. السلام عليكم. عليك السلام سەرچاو. باش مامۆستا بەڕێز.
سپاس دەکەم خۆتان بەڕێزم فەرموون. عفو وڵی من بەرداریم کردووە لە خولی بەسکردنی یادگەکە ئەوە ئەم ساڵ ئەچمە پۆلی 12 بەڵام کێشەیەکم هەیە ئێستا من ینی تۆ چۆمڵی خاوبوونەوە نا بەڵام هەر حەزم لە سعیکردن ینی حەزم لە سعیکردن نەماوە بەڵام ئەوڵی ئێستا لە کۆرسام ئەوڵی کۆرسەکەم زۆر باش بووم ینی تقریبا بەیانیان زۆر ئەبڕێ نازانم بەخواچی ئەڵێ عفو ئێستا سەڵتم باشە وەڵی ئەگەر نەبڕێ باش عفو من ئەم ساڵ پۆلی 12 بەرداریم کردووە لە بە خولی بەسکردنی یادگەکە بەڵام کێشەکەم ئەوەیە ئێستا من چۆم لە حەزەکەم بۆ سعیکردن نییە ینی هەرچەند ئەمە سعیکە موبایلم لا بردووەشتم لا بردووە بەڵام ینی چۆم لە تااقەتی سعیکردنم نییە ئەوڵی کۆرسەکە باش بووم ینی بانیانیش هەڵسام سعیمەکرد تقریبا لە دوای نوێژ هەر سعیمەکرد بەڵام ینی ئێستا لاتوە تااقەتی سعیکردنم هیچ نەماوە جاودم زانم گروپی چەند بووی من ئێستا لە گروپی ئامادەیەکە جوینی گروپی ئامادەیەکم کردووە گروپی چەندەم ینی ئەم ساڵ ئەم تازە بەرداریم کردووە دێمە بەڵێ بەڵێ ئێوە چنە ئەگەر ئەچتە بەشی ئامادەیەکەوە ئەوان گروپی هەشتیانەیە گروپێکی تایبەت و جیاوازیان هەیە کەناڵ و گروپی تایبەتیان هەیە وەڵی ئێستا نازانم تقریبا هەر نامنار بۆ پیجەکەی خۆیان نەفسەر لینکێکیانوە ناردم ئەتر جوینم کردو تاوەتی نازانم هەر گروپی ئامادەیەکە نووسراوە نازانم گەشە نێشاڵە گروپی ئامادەی نووسراوە بەڵێ باشە تاو کاک ڕێدیارگیان ئینشاءڵڵا ئێمە هاوکاریتان نەکەین کۆمەڵێک ڕاهێنانتان پێ ئەدەین وردە خۆی تااقەت و وزەتان پێدا بە مێشتان خێرا کاتەوە بەڵام لە هەمووی گرنگتر ئەبێ پزیشک نەخۆشیەکە دیاری بکە سەبەبی هۆکاری نەخۆشیەکە ئەگەینا منە بێم حەب بدەمە تۆ نەخۆش دەکانی سە بڵێم کاک ڕێدیارگیان تۆ مۆبایل لادا آخر ناکرێت لە خۆی ئەکە کاک ڕێدیارگیان تۆ خەوت باشکە کابرا خەوی ئەبێ هۆکارەکەی بزانی تێگەی هۆکاری خوێندنەکەی تۆ چی ئینشاءڵڵا لە خولەکە ئەسنای خولەکە پرسیارکردن و ئەمانە ئیسفادە زیاترەکەی ئەو کات خزمەتاناوی باش دەست خۆش ماوەسەی باشە برای من دڵ خۆش بێ خۆ سەرکەوتوبی پارمەتی بایە خۆ ئاسیا فەرموو ئاسیا فەرموو بە خێرایی السلام عليك. عليك السلام. عليك السلام سلام. من بسيركم هي أجر مامۆستا ئاواتیان ئەتوجابتەنەوە لەسەر ئەوەی ئەمن تەرکیزم زۆر خراپە وشت لە بیرکردنەوەم زۆرە ئەو ساڵ پۆلی 12 بووم دامنابوو دەرەجەکی بەرز بینم بەس دەرەجەکی زۆر خراپم هێنا و لە یەک دەرس دەرچووم و دوو دەرسم شەتب کردبوو ئێستا ئەم نازانم نەتیجەی کە خولی دووەمێشتا نەتیجەم وەرز نەگرتیە و نازانم دەریش دەچم یانە بەس ئەگەر لەو خولێ بەشداری بکەم دەتوانم یعنی تەرکیز و یادگەم باش بی وڵا خولەکە تایبەتە بەوە تایبەتە بە تەرکیز و یادگە یعنی ئەوەی ئێمە ئەیڵێین لە زیرەکترین تەڵەبەی سەر مەکتەبەکەتان تەرکیز و یادگە باشترە بێ بە مەرجێک ڕاهێنانی زۆر باشکەیت ببوورە قسەش دەبڕم زۆر تەکنیک کوشتم بەکارهێنایەوە یەکێک لەو کەسانەی کە پێشتر تەڵەبی مامۆستا ئاواتی بووە ئێستاش ئەویش مامۆسایەکە نامەوێت لێرە ناوی بینم بەڵام ئەوش زۆر یارمەتی میدا و زۆری شاندانم بوو یعنی هەندێک لە تەکنیکەکانی گۆشی پێگوتم بەس نازام یعنی ئەوەندە زەختم لە خۆم کرد 2 مانگ تووشی سەر ئێشێک بووم 2 دکتۆری مێشکم لەگەڵی کرد تی زۆر خراپ خوێندوتە یعنی زەختت لە مێشکت کردووە یەکسەر لە دوای ئەوە ئەمن مێشکم خراپ بوو لە مەکتەب خراپ بوو تەکنیکێک بەکارهێنا یان تەکنیکت بەشداری چالاکردنەوە نەکردەوە نیە؟ نانە نەمکردو بەس نەخشەی زەیتون بەکارهێنا و ماین ماپینگم بەکارهێنا و فلاش کارتم بەکارهێنا ئەو شتانم بەکارهێنا لە پۆلی 12 ئاسیاخان هەندێک جار هەیە هۆکارەکانی خراپبوونی تەرکیز تەنها بە ڕاهێنان چاک نابێت جاری وایە کەسەکە خەمۆکی هەیە جاری وایە کەسەکە هۆکاری خراپخەویەتی ڕەنگە زۆر بخەوێ هەر 10 سەعات خەوێ بەسە خراپ ڕەنگە کەم خواردنەوەی ئاو بێت ڕەنگە بیرکردنەوەی نادروست بێت تێگەی ڕەنگە کەمی ڤیتامین دی بێت ڤیتامین سی بێت یعنی هۆکاری هەیە
ئێمە هۆکارەکان دیاریەکەین چارەسەرەکەیشت پێڵێن ئیترەوە خۆت ئەنجا هینی ئەەکەیت یعنی هەڵە بژێری چۆن یعنی ئەگەر ئێستا بەیانی بەشدار بم و پێش ئەوە ڕێنمایی وەردەگرن ئەو دەتوانم بەشدار بم ڕێنمایی چی یعنی ئەها وەکو ئێستا قسەکان گوت هۆکاری هەیە ینی ئەهۆ کارەنا و چارەسەر ئەوت لە بۆ ئەخە لە خولەکە باسی دەکەین لە خولەکە هۆکارەکان باس دەکەین بەڵێ ئەیتر ئەگەر بۆ نمونە هۆکارەکان باس کراتوەر نەدۆزیەوە کات لە بەتایبەت ئێمە لە خزمەت تابی یعنی جواب دەدەینەوە چەندەها بەشدار بووە بە تەلەفۆن بەمان خەریکی بوومە تاوەکو سەبەبەکەیم دۆزیێتەوە چارەسەرەکەیمان پێوتووە خولێکی ڕاستەوە خۆ ناڵێ خولێک پارەکە وەرگرین و بڕۆی بە خێراتی وایە دە هەفتە لە خزمەتانانی زۆر سپاس مەمنون سپاس ڕێستانەی سەرکەوتو بێخۆ سایە ڕەسوول فەرموو السلام عليكم مام ساگەم سلام ورحمة الله سایە خان تفضل فەرموو وڵای مام ساگەم پرسیارەکەم ئەوە بوو کە هێندێک کەس لە پۆلی 12 دەرەجە یعنی دەرەجەیەکی زۆر خراپ دەهێت بە شێوەیەکی زۆر بەرچاو ئاستیدا دەبەزێت هەرچەندە کە لە مەرحەلەکانی پێشوشی زۆر هەڵیدا دەرەجەکانیشی زۆر باش بوون و سعیەکی زۆری کردووە ئەوە بەهۆی ئەوەیە کە مشکی زۆر ماندوو کردە لە پێشووتر و بۆیە پۆلی 12 ئاوای لێ هاتووە یان هەر پێوەستە بە ئەوەی کە ترسێکی هەیە لە پۆلی 12 هۆکارەکەی چییە ئەمڕۆ ناڵێ مقابلەی بەشداربوویەکەم کرد هینی هێنابوو سەڵی هێنابوو وتم چۆن بوو خوێندنی 12 چۆن لێتەڕوانی وتی ئێمە ئەڵێن پۆلی 12 هەموو تێگەیشتوونە خوێندنە و ماندووبوونە و تاقەت پڕووکێنە و ئەوانێ بەڵامەتی مامۆستا ئاوات وتوێتی پۆلی 12 دەرونیە بابەتی چۆن دەرونی خۆت کۆنتترۆلەکەی بیستەکەی هەڵدانێکی زۆر تاوا لەسەر ڕێگەیەکی تەواو ئەین تەسەوەر کە 180 وێران کردووە کابرا ینی ساریە 180 تێک چوو بێ چۆن توانین بڵێ دەرەجە بێنە نەک ئەڵێن ڕۆژانش تێک ڕای خوێندنمان 2 بۆ 3 ساعات بووە ئەو نتوانیمانە بخوێنی تر مەکتەب و ئەمانە مەکتەبی لە دەرکە 2 بۆ 3 ساعات توانیمانە بخوێنین بەڵام بە دەرونێکی بەرزەوە یعنی بەڕێزان لە زانکۆیەکی پەیمانگای سان فرانسیسکۆی ئەمریکی توێژینەوە کرا لە سەری ئەوەیە کرد چۆن ئینسان لایانی دەرونی بۆ خۆی ئاراستەکە ئەڵێ 180 تێڕوانی دەرونیمان تێڕوانینەکانمان خەیاڵەکانمان سلبین هۆکاری 175 نەخۆشیە جەستیەکانیشمە چه عقلیەکانمان دەخوا ڕەحمی کردو لای نەعقلیەکانمان کەس نایبینێن ینی بۆ نەکابرا نازانێ وەڵا ئەمە تووشی نەخۆشی دوو جەمسەری بووە خەڵک نازانێت کە ئەم تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە تووشی خەمۆکی بووە ڕەنگە زۆر دیندار بێ ڕەنگە هەر زۆر بێدین بێ مەسەلەکەەوە نییە مەسەلەکە ئەوەیە عقلیەت نابینێ بەڵام لە ناوە خۆی وێران کردووە وەیە بەڕاستی لایەنی جەستەیی چەند زەرورەکە خەڵگرنگی پێنادا لایەنی دەرونی دوو هێندە زەرورترە چکە تۆ لە دڵ و لە مێشکەوە ئاراستەکرێت پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ پارچەیەکە لەم جەستە ئەگەر چاک بێ هەموو جەستە چاکە بێ وەکو پاشا وایە ئەوش دڵە کەسێک دڵی خراپ بێت بەردەوام لە سلبیاتە بێ لە قەلەقا بێت سترێسا بێت چۆن نتوانێت سەرکەوتوو بێت هەر لە پۆلی 9 میلی هێناوەتەوە لە پۆلی 12 نوێشکێ بۆ زۆر خەڵگەڕاتە 12 یان تەواوی ناکە یان وازێنیان تەواوی ئەکا لە زانکۆ تووشی خەمۆکیە بێ ئەوەنە سترێسی پۆلی 12 بەسەرا بووە کێشەی زۆرە بەڕاستی ئیتر ئێمە ئینشاءڵڵا هەوڵ بدەین خزمەتیان بکەین دەستەکان خۆشەوە مستەگە عزیزم دای بژیت سەرکەوتوو بێ یەخوا ڤیان محەممەد فەرموو ڤیان محەممەد فەرموو ئەم محەممەد السلام عليكم مامۆستا سلام ورحمة الله ڤیان خان باش مامۆستا حواڵتان بزەحمەت بەڕاستی ئەمن یەکەمین جارە یعنی دەمەوێ یعنی هەندێک فکرم هەبی گوتم پرسیاری ئەوەشم هەبوو ئیمندارتان نییە یعنی گوتەمەنی 11 ساڵ وەڵاهی ئێمە بەشێکمان هەیە قوتابخانەی ئۆنلاینی هینە ئاوات ئەکادیمی یعنی نمونەیە پۆلی 7 و 8 و 9 وەرەگرن لەوێ ئەخوێنن ئەوەمان هەیە چۆنێتە ڕاهێنان و ئەمانەکەن و ئەگەر منداڵە 11 ساڵەوتەن بەڵێ یعنی هەکە کوڕەکەم بکەش دەمەوێت هەندێک بزان بەڕاستی ئیمکانیەتم کەم ئەم بەشداری ئەو نوع دەوراتانە بکەم یعنی گەکرێت سیمە خۆم
كم يعني لو كتاب ناية لو مكتب يعني بس حاجة دايدنم بس نازح دبي يعني دمي إيسا هدفي من دوكتي كم هي دمي بلو كتاب بسن يعني قال يعني ما تسويش يعني رد جرموا يعني أودا كم يعني كم دمي مكتبي خوش بيه كتابي خوش بيه يعني بزانم هو كاركيتسيا يعني حظك يعني بس تشي بتسوكيش بي غين ما يكم بكي فكركم بدي يعني زوزو ممنوع تم براستي يعني دستي خوش تانجا دا كان براستي دا فتك تاقم رقصة أو شو استفادة شك زاك زورم كت يعني براستي يعني متابعي أشتانا دا كم بس يعني إمكانياتي مني يعني رايفة شهابك يتو ليكتشي ما يهجاك براستي زوزو ممنوع تاني دست خوش تانجا دا كي خزمەتانین فەزلی خوای گەورەیە و بۆ ئەوە گەڕێتەوە ئێمەشیمان بتوانین ئینشەڵڵا خزمەتان ئابین بەنسبەتی منداڵەکەەوە سەبەبەکەی بزانین جاری وا هەیە ئەو کەسە بەهۆی ئەزانێک لە ئیسراحەتە لە ئەمنایە تێگەی بۆ نمونە هەستەکە جەوی هەیە خۆراکی هەیە کاتی چوونە دەرەوەی هەیە مۆبایلی هەیە ئینتەرنێتی هەیە ئەمانەی هەیە طبعی مرۆڤیش وایە لە ڕووی گەرمنیەوە ئەڵێ مرۆڤ شتێکی پێویستی بۆ بێنە پێویست بێ بیکات وە شتێک چێژی تیا بێت یعنی حەزێک بێت ئەڵێ مەحاڵە بڕۆ بۆ لای شتێک پێویستە هەچی بۆ لای حەزی دێت ینی بۆ نمونە من ئێستا کتابێکدان رابێ لەگەڵ مۆبایلەکە تۆژێنە دەرووناسیەکان ئەڵێ زۆر کەس کەم هەیە بڕە بۆ لای کتابەکە ئەچی بۆ لای مۆبایلەکە 4 ساعتی لەگەڵا بەسەرەبات و ئەواکات باش لەم حاڵەتا چیە بێ ئەبێ من خۆم ڕابێنم خۆم بگرمەوە ینی چۆن بڵێ پاداشت و سزا لە خۆم بدەم تێگەی ئەبێ سزای خۆم بدەم ینی خۆم بگرمەوە لە مۆبایلی نیکەم چکە ئەزانم مستەقبەلی خراپە و کەسایەتیمدا تاخیر مناڵێک خۆ ئەو نازانێ کەسایەتی ئەمانە چییە مناڵ لەم کاتە چی بۆ دروستەکەی چێژ و خۆشی بۆ دروستەکەی یعنی ئەڵێ ڕۆڵێکیان تۆ مۆبایلەکەشەکەی ئەچێت دەریشەوە کتێبەم هێناوە وەرە بۆم بخوێنەوە وەرە بیخوێنەوە لی تێناگەم و نایکەم ڕۆڵێکیان مۆبایلە کتابەکان ئەمڕۆ 15 لاپەڕە 10 لاپەڕی 5 لاپەڕە نەخوێنیتەوە چوونە دەرەوەکەت نییە مۆبایلەکە تا ئێوارە نییە سەری خۆدادا دیوارەکە هەڵەسێتەوە ئاو ناخواتەوە نان نەخواتەوە ڕۆڵ لەوێ بمری نایە ملاتە مرۆڤ کە زانی تەبخوای گەورە کە ئینسان دروستەکات مناڵە 2 مانگە هەست بە خۆیەکە ئەڵێ شیر نەبێگری 11 ساڵی ئەولاترە ئەزانێت 20 ساڵی ئەزانێ ئەولاترە لێ بگرەوە ئەگەر هەر هین بوو بڵێ ئەوەیە ئەبێ ئەمەشکەی ئەوەش بکەیت وردە سەرکی چێژ لەمە ئەبینێ لەمەشە خۆی دۆزێتەوە ئەوەندە خۆش بوو 2 چیرۆکی خوێندەوە 3 بابەتی خوێندەوە عقلیەتی ئەگۆڕێ ئەڕاتەوە بۆ لای مۆزوعەکە ئێمە لە خولەکە باسی ژیانی کەسێکەکەن بین کارسۆنی ناوات ئێستا کابراایە کە دکتۆرێکە ماوە یەکێک بۆ لەوانی کە لە مەکتەب دەرکراوە ڕەشپێز بووە لە گەڕێکی هەژارنشین بووە باوکشی بەسەرخۆشی دایک و بناڵەکانی جێڵاوە دایکی لە دوای نوێژی بەیانیەوە حتاوەکو 11 و دەی شەو کرێکاری و خادمێتی ئەکرد لە کرێچیە بۆ ئەوەی پارەی مناڵەکان بخوێنن وە شتێک پێ بکات ڕۆژێک خەبەرێکی خۆش دایان لە دەرگا چی بوو وەڵا بین لە مەکتەب دەرکراوە فەس بۆ لەبەر ئەوەنە توانایی نەتێگەیشتن و گێلێتی و لاموبالاتی هەیە وتمانە بعد نەک هیچ تێناگەیە نەک بەدە ساڵیش دەرناچێت با تەسیری تەڵەبەکانتیش نەکە ڕەحمەتە لێ بیبنەوە لە مەکتەب دەریان کرد بوو دایکی واجبی کردە سەریا وتی نە یاریت هەیە نەخۆشیت هەیە دایکی دینیشی نەبوو خوێنەواریشی نەبوو ئەبێ هەموو هەفتەیەک بڕێ کتابێ بێنی بیخوێنیتەوە فەقە کتابێ بێنەوە بیخوێنەوە کورتی کەرەوە وتی بینکارسۆن تر مەجبور کرا سوزانێک کتاب چێت دەستی کردە خوێندنەوە کتابێ هێنا بەسی دایکی کورتیە کردەوە ئەو هەتا وای لێ هات لەگەڵ کتابە عاشق بوویەوە خوێندیەوە هەتا وای لێ هاوت دایکەوێت ئەوی بە بینکارسۆنی ئەوت ئەڵا کتابەکە جانیبەن وەکڵ تەعامە کتابەکە لادە شتانەکەت بخۆ حتاوتی ڕۆژە دایکی لە مەڵ دەری ئاراتی تۆ دەست بەم کتابە واز نایەنی ئیتر لە مەتاعرا کتابی خوێندەوە ئیتر لە شەمە نەفەرەکتر ئیتر بوو عاشقی کتاب بینکارسۆن لە 33 ساڵیە بوو بە بەڕێوەبەری نەخۆشخانەیەک هی منداڵان هی نەشتەرگەری منداڵان ئەڵێ تەمەنی 33 ساڵ بوو بە مدیری هەندێک دکتۆر
کە ئەم لە دایک نەبوو بوو ئەوان دوو پزیشک بوون ئەوەنە عەقڵێتی گەورە بوویەوە بوو بە پزیشکی هەر هەمویان بوو بەڕێوەبەر هەتا ئێستا 6 دکتۆرای فەخری پێدراوە دکتۆرا 100 و نزیکەی 10 کتێبی علمی نووسیوە ئیتر حتا فیلمیانە سەری دەرکردووە ئەیدی المەوهوبە دەستی بەهرەمەند و یعنی لە کەسێکی ئیتر تەقان بە زانیان ژیانیان زۆر لەوانە هەیە لە خولەکەوانە باسێکین بەڵام کورتەی قسانەوە کەوتم هاندانی بکە دەستخۆشی لێ بکە شتی جوانی پێ پیشاندە زانیت نابێت وەکو دایکێکی عاقڵ وەکو دایکی ئەو دایکی ئیمامی شافعی دایک یەکێکی تر لێی بگرەوە ئەوە ئیسفادەیە عاتیفە بۆی نەسووتێ بڵێ وەڵام منداڵای تر نابێ و بەخوا نانەخۆ سیسی برد باسی باتەوە خۆی ناکوژێ خۆشی کوژ لەسەر ڕێگەی عیلما مردووە نامرێ بۆیە هەڵ بدە وەکوتم کتابی چیرەکی بۆ بێنە هاوڕێی باشی بۆ دروستکە ئەو جوانە هەموو گۆ ڕەخساندیە یعنی کتابم گۆ کڕیا دامنایە وەرە کوڕم وعد بیت چت بێ گۆ دابین دەکەم بەس وەرە بخینە وەرە ئەو شتە درۆ دەکەم ئەو شتە درۆ دەکەم یعنی ئەوکانم گۆ کردێ وعدەکەم پێ دەدا بەس وعدەکە بەجێ ناکە یعنی نایەتە سەر کتابەکە یان دۆستی ڕۆخینەوەێ لۆ نمێسەرە سنتەرێکی قورئانم دانایە هەفتێ ڕۆژەکە بە تەواوەتی زەبتی ناکە ئەو دەرسە قورئانیە یعنی ئەوەم مامۆستاکە گرەیگێ هەبوو خەم زۆر دەخۆم بەو شتێ دوو تەسیراتی مۆبایل چال دەورەی هەم لە ماری دایکم هەم لە ماری خەسوانم هەمویان مۆبایلیان هەیە منداڵەکانی هاوتەمەنی وان یعنی زۆر دەوعای مۆبایلیم لێ دەکە لۆم بکڕی ئەمن دەرم ئەو شتە نییە گوت ناکڕم هەتا سەقسیم تۆسە ئەو نامزگە مێشکی دەربینە خاتۆ بێت بڵێ مۆبایل ڕم بە مەرزی ئەوەی نمونەیەکی جوانێ پیشاندەی بۆ من لەو خولا بڕۆیتە پێشەوە لەوە ئەوە بکەیت ئەزانی چۆن هێشتی شەیە پێویستی بەکات هەیە ڕەنگە تۆ هەموو شتێکی بۆ بکەیت اینجا دوعای بۆ بکە چاوەڕێی لێ بکە ئەم ڕەنە سبەینێک لەم خولەکەنا لەو کتابە ئەم خولەکەنا ئەوەکەی تر تێگەی اینجا قەیسیەکە مادام هەمووی مۆبایلی هەیە ئەم وا لێ مەکە ئەگەر بۆت بکرێتە هەن فەقیر و هەژاری مۆبایل بێت تێگەی من خۆم وابووم بۆ نمونە لە مناڵیە خزمەکانە پلەیستێشنیانە پلەیتویان هەبوو ماڵیان ئەگرتمەوە لەبەرەوەی پلەیتو نەکەم کات نەکوژم بەڵام ئەچووم لەگەڵ ئەوانە هەر پلەیتومە کرد بۆ ئەوەی یاریەکەم پێ بدەن ئەچووم لایەنە دانیشتم بە ساعات ئێمە خراپە ئەی من ئەگەر پلەیستێشن بەڵام چووم پلەیستێشنیان بۆ کڕیم دەستم کرد کتێب خوێندنەوە یعنی لەبیرم تێ 9 ساڵ 10 ساڵ بووم کتابی بوونی خوا و فکری و ئیمان و فێربوونی قورئانەوەمانە مەخوێندەوە پلەیستێشنەکەیش مەکرد ئێتی جاری وا دێت بەدەستەوە نییە یعنی منداڵە هەر نایەتە سەر تایم تۆ دوعای خێری بۆ بکە سەبەبەکان بگرە بەر دواتریش مۆبایلێکی بۆ بکڕە بەس بڵێ ڕۆڵێکیان شەوان مەسەن مۆبایل نییە دەی وەرە کتێبێ بخوێنەوە شتێ بخوێنەوە یا ئەم دەورەکە تاواکە بۆی سبێن مۆبایلەکە پێ بدەمەوە وردە وردە شتێ لە تۆ دوعایەک هاوڕێیەک مامۆستایەک قسەیەک ڤیدۆیەک بەشکم خوای گەورە هیدایەتیدا هەر شتێ بەڕاستی بەدەستی کەس نییە ئیتر ئینسان اختیاری خۆیەتی دەست چاوت خۆش بی سەلامەت بیاخوا دڵتان خۆش بێ خوشکی بەڕێز دەست خۆش بێ بیاخوا محەممەد تەفەضەلی السلام عليكم ورحمة السلام الله ورحمة الله وبركاته فرموا وبركاته. لدكم أم سيدرس بخيركم ذات يا ربي. لەگەڵ جەنابتانە ئەگەر دەنگیشتان باشکەن نزیکی کەیتەوە شتێک وەڵا سوپاسان بگوورە مامۆستا دەستخۆشتان لێ دەکەم خوا سێ بەخێرتان بداتەوە نەجمعین زۆر سوپاس سەلامەت بەڵێ ئەگەرە جێت نییە پرسیارێکم هەبوو فەرموو منداڵەکەم تەمەنی 13 ساڵە دەبێت بە پۆلی حەوت ئیستیفادە لەو دەورەیە دەکات کەوا زۆر کێشەی هەیە کێشەی زڕخەوی هەیە کێشەی زمانگرتنی هەیە و شت لە بیرچوونەوەی هەیە کەم تەرکیزی هەیە مەسەلەن بۆ شتێک دەینێرم زۆر جاران یعنی کە پێی دەڵم بڕۆ ئەو شتە بێنە شتەکە یەکسەر وەرناگریتن هەست دەکەم دەشڵەژێتن و دەچێت بۆ شوێنێکی تر پێ دەڵم بڕۆ لای کەوەنتەرەکە لەنا ئەو دۆڵابەیە دەچێتە لای چەکمەجەکە ینی توانای شت وەرگرتنی زەعیفە چەند مناڵتان هەیە دایکی محەممەد بەڵێ 3 منداڵمان هەیە تامان درێژ بن ئەم چەنەمیانە وڵاوە یەکەم منداڵەوە باش
تووڕەبوونی زۆری بەسەرا هاتووە ماوەیە کێشەیەک لە ماڵێکە هەبوو بێ لە شوێنەکە ژیاوێت تووڕەبوون کێشە دەنگ بەرزکردنەوە هاوارکردن عەزیەتدان شتێکی لەوانە هەبوو بێ نەخێر زۆر بە کەمیشتیوانە بووە نەخێر باش ینی دایمەن جەوەکمان لۆ دروست کردیە لەگەڵ بابی زۆر گرنگیمان پێدایە لە ینی هەردووکمان زۆر گرنگیمان پێدایە لە دەوراتمان دانایە و لە مەکتەبی ئەهلی باشمان دانایە و جەوە کەشی ئەوە نییە بڵین توندوتیژ نینە لەگەڵی ئەلحەمدولیلا زۆر مڕاحاتی دەکەین زۆرش گرنگی پێ دەدەین باش دایکی محەممەد بۆ ئەوەی بەورتر کێشەکەی چارەسەرکەی تەمە خولەکە ئێمە بۆ نمونە مڵتیڤیتامینمانەیە چۆن بڵێ شوروبمانەیە شتمانێ خواردنی زۆر بەهێز و باشێ ئەڵێن ئەم شتانە بەکار بێنێت بۆ ڤیتامین و بۆ بیرهاتنەوە بۆ ئەمانە زۆر ئیسفادەی لەکە زۆر ئیسفادەی لەکە هەر کەسێک بێک مناڵ گەورە هەموو کەسێک جەنابیشتان بەڵام بزانە بی بۆ لای پزیشکێکی دەرونی دکتۆرێکی دەرونی با بزانێت سەبەبی بەوردی چییە سەبەبەکەی تەمانەوە ئەی بینێ قسەی لەگەڵاکە تاقیکردنەوەی بۆ ئەکە تا وردەوردە بۆی دەرئەکەوێت ئیتر ئەگەر بە ڕێنمایی بێ ڕێنمایی چارەسەریەکە ئەگەر بە ڕاهێنان بێ ڕاهێنانی پێەکان ئەگەریش جاری وای حاڵەتەکە لە ناوە تێکچووە لە مێشکاری کیمیاوی تێ مێشکە ئەوە ڕەنگە هەنێک حەپوو شتی بۆ ئەنووسێت کە یارمەتی بدا مشکی چاک باتەوە جا باشترین شت ئەوەیە کە لە دووراو دوورەوە نەبێ بیبە بۆ لای پزیشکێک ئێستا 13 ساڵە زمانەگرێ بزانە سەبەبی زمانگرتنەکەی چییە تێگەی بە ئەو دیاری بکە و ئینشاءڵڵا دواتر ئەگەر بۆ لەبەرکردن و مێشک و یادگە بوو ئەو ئێمە لە خزمەتان هاوین بە دڵنیاییەوە استفادەی زۆر باشیشەکەم بەڵێ ئینشاءڵڵا بەس لە ینی لە بردیتمە لای پزیشکی دەرونی و پزیشکی ینی ئەحسابیش بردوومە لای ئێستاکە عیلاجی هەیە الحەمدولیلا بەس هێشتا ینی تاو استفادەی نەکردویە بەس لە قوتابخانەش ینی کێشەی لۆ دروست بووە بە نسبەت دەرسەکانی زۆر جاران دەڵێتن لە کاتی تاقیکردنەوە شتەکان تێکەڵ دەکەم ینی ئەو شتانە لەو خولەیە ئیستفادە دەکات ئەگەر بەشداری پێ بکەم شتەکان تێکەڵەکە یان توانای وەرگرتنی زەعیفە کە لە مامۆستای وەرەگرێتن 3-4 جار بە مامۆستای دووبارە دەکاتەوە یان بابەتەکە هەندە جار دەڵێتن بابەتێک ینی فجئەتی ئەو بابەتە لە مێشکم دەردەچێ وەکو ئەوەی کە هیچی نەخوێند بێتن دایکی محەممەد ئەوە باشترە بڕاتە قوتابخانەی ئۆنلاینەوە قوتابخانەی ئۆنلاینمانێ لە ئاوات ئەکادیمی مامۆسای تایبەت هەیە لە پۆلی 7-8 سەرپەرشتیانەکەن ئیتر ئەو مقابلەیان لەگەڵاکەن قسەتان لەگەڵاکەن ڕەنگە زووتر بەورتر کێشەکەی دەستنیشان بکەن بۆ ڕاهێنانی تایبەتریشان پێ بکەن بەڵام لە ئێستاە بۆ چالاکردنەوە بەشی گشتێکە ڕەنگە ئیسفادە نەکە شیاو نەبێت بەڵێ قوتابخانەی ئۆنلاین هەر وەکو ئەو دەوراتە 10 هەفتەیە دەوراتەیە بەڵێ هەر دەورەی مێشک و یادگەیە هەر لە ئاوات ئەکادیمی نامە بۆ پیجی ئاوات ئەکادیمی بنێرە یان ئەگەر لە تەلیگرام بۆ مامۆستا ئومێدی بنێرە بازانێری زیاتر پێ بدا لەسەری زۆر باشە دەستەکان خۆش خوازای بەخێر بدات زۆر سپاس ڕێستانێ مامۆستای بەڕێزم ئەگەر ئەتانەیە پرسیار وەرگرن لە خزمەتانە مامۆستا ئاوات مامۆستای بەڕێزم ئەگەر ئەتانەوێت پرسیار وەرگرن لە خزمەتانە ئەگەریشنا چەند کەسێکی تر وەربگرم لە خزمەتانە ئیبراهیم خەلیل کاکی بران پێوان بێ زۆر قسەمان کرد ئەمڕۆ وەفا فەرموو السلام عليكم مامۆستا جان باشی حاڵەت سلام ورحمة الله سەرسان کاکی بران گیان فەرموو مامۆستا ڕۆژ ڕاستی بە تەلەفۆنش قسەم لەگەڵ کردی بەڵێ ئەلۆ بەڵێ کاکی بران گیان فەرموو ئەگەر پرسیارێکی سەبارەت بە ئەمڕۆ هەیە لە خزمەتە مامۆستا وەڵاهی ینی زۆربەی خەڵکەکەنش پرسیارەکانیان کرد ینی وەڵامی کۆمەڵێک پرسیاری تریش وەرگرت الحەمدوللا مامۆستا ینی دوای ئەو کۆرسەی مامۆستا بەشداری لۆ زمانەکان مەسەلەن ئینگلیزی عەرەبی ئەو تەکنیکانە لە سەروانیش بەکاردێنی یان فەرقی مەسەلەن تەکنیکی لە بۆ قورئانی ئەو تەکنیکی لە بۆ خوێندنی مەکتەبەیە ئەوانە فەرقی دەبی لە بۆ زمانیش مەسەلەن لە بۆ زمانیش بەکاردێ یان تەکنیکی زمانیش زوودایە مەسەلەن بەڵێ ئێمە ئینشاءڵڵا مامۆستای بەڕێزمان چۆنەتی فێربوونی زمان و لەبەرکردنی وشە ئەمانشتان پێ دەکات ئینشاءڵڵا پێتانی ئەڵێ دەرسی تایبەتە ئەوانشتان پێ خوێن ئینشاءڵڵا کەسێک قورئان لەبەرکە یان زمان لەبەرکە هەر شتێکی تر گرنگەوە مێشکی کۆتە پێشەوە
کە مێشکی بڕاتە پێشەوە تر بۆ هەموو شتێک بەکاری مامۆستا ئەدی ئەو وانانەی کە تۆمار کراون مامۆستا ئێستا گوت باس کرد گوت کۆمەڵک وانەی تۆمار کراومان هەیە ینی مامۆستا ئەو وانایانە کاکی برانگیان پرۆگرامەکە نزیکی 100 سەعاتە دابەشی هەفتەکانمان کردووە هەموو هەفتەی پێتان وڵی ئەمانە بخوێنن و سنگاندن و تاقیکردنەوەی تیاکەن ئینشاڵڵا هەموویە بینی هەنگاو بە هەنگاو ئەگەر پەلە نەکەن بەڵێ بە ئەدی مامۆستا تاقیکردنەوەی تێدایە مەسەلەن بەڵێ برایکەم بەڵێ تاقیکردنەوەی زۆر 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 دەست خۆش زۆر زۆر پاسمان کاتم گرتی دەستەکان السلام عليكم. سلام ورحمة الله فەرمووە وەفاخان سرتا دەستخۆشیتان یەکەم بەس دیار درەنگە ئینشاڵڵا زوو دەست بکەم بە پرسیارەکەم وڵی پرسیارێکمەیە زۆربەی تەلەڤەکان و کێشیان هەیە کە لە قوتابخانەیە ناتوان ینی ڕێک ئەو شتە کەن کە ئێوە داتانناوە ئێستا من دەرەجۆشتم زۆر بەرزە لە قوتابخانە سپاس بخوام ئەم ساڵ دەرەچم بە پۆلیدا ساڵێکی قورسە لە هەمان کاتە مێوێت ینی معدلم سەروی 99 بێجگە لەوە ئەمەوێ ینی لەو خولە تەحفیزی قورئان کەم و فەری ئینگلیزی بم ینی ئەتوانم لە هەمان کاتە هەرسێکی بکەم ینی هیچ ڕێگریەکم لێ ناکە لە قوتابخانە دەرەجەم دابەزێ یان لە ئاستم لاواز بێ ئەوە پێدانی تۆ ئەزانەیە ئەوە فاخان تۆ بۆ نمونە ئەگەر پێشتر لە معادلە چەند بووە لە پۆلینۆ وەڵا 98.7 98.7 ئێمە تەلەبەمان هەیە هەموو ساڵەکان یەکەم بووە لە پۆلی 12 کە پۆلی 12 زۆر منافەسەکە زۆر قورسترە زۆر گەورەترە الحەمدولillah لەوە 190 هێناوە یعنی توانێتی خوێندن بکات توانێتی مسابقات بکات توانێتی جێی خۆی وەربگرێ و زۆری چۆتە پێشەوە یعنی خۆت ئەزانی ئەگەر تۆ پێشتر 5 ساعات خوێندە بێ ڕۆژانە 98 هێنابێ ئێستا ئەتوانی بیکەیتە 3 ساعات و 98 بەرەوسەرەوە بێت یعنی تەکنیکانی یادی خێراتر دەکاتەوە مشک بەهێزتر دەکاتەوە بە بیرهاتنەوە باشتر دەکاتەوە زۆر باشە بەس ینی لە هەمان کاتە وەکو ئەو برا بەڕێزە کە توانیەتی لە مانگێک و 5 ڕۆژە ئیتر بێ بە حافظ القورئان نەتوانم لە هەمان کاتە خوێندنێکی باش بکەم و دەرەجەیەکی باش بێنم لە ئەوەش بکەم ینی کە ئەو کردوێتی بەدڵنیایی ئەوش تەلەبەیە ئەوش ئەخوێنێ مەشغوڵیاتی هەیە ئەگەر هەمان هەوڵ بدەی بەڵێ هەمان ئەنجامتە بێت زۆر چاکە ئینشاڵڵا دەستان خۆش بێم دوادارم نەبێتە ڕێک و ئەکیدیش ئەو شتاناکەین کە ئێوە بەماندانە و خوشکێکی عەزەم نەبێت جەرمان بێنە ماڵەسەگیان من دوێژ بە پرسیارم کرد بەس پێم بەوازحی نەموت مەبەستم ئەوە بوو کە ڕاهێنانەکان ئەتوانین لەسەر کتێبی مەکتەب بیکەین ینی ئەو ڕاهێنانانە کە ڕۆژانە پێمانەدەن بەڵێ ئەتوان ئێمە ڕاهێنانە پێتان ئەدەین تۆ ئازادی لەسەر مەنهەجی خوێندنێکی لەسەر قورئانێکی لەسەر هەر چیەکێکی گرنگەوەی مێش دەباتە پێشەوە دەست خۆش ماوەسە زۆر مەمنون نەش ساڵ یاخوا سەلامەت بن یاخوا ئاری دلێر فەرموو اللهم صل على نبينا محمد الو فەرموو کاکاری دلێر السلام عليكم وصية عليك السلام سلام عليكم وصية من أمساك كل دوام صبهم في سيرك مايا امتحان ما كنت امتحاني وزاري سواز بخواه نمري نوص شوار مدزانا بلا نمرقم بدلنا بخوه من شو تغير شان مدارس أي شيء كمان من لتاخير نوغانا يعني خورسترين بسياري نواسي لكم شكار كرتو زور بأسان فلم لا آسان ترين بسيارة كانا بسيارة كحر زور آسان لو بسيارة غلط يعني ليش بسياري خوصا غلط من قبل امتحاني زندزاني بونمونا بيجي لا خورسترين امتحانا كامبو تلفزيون كيشي ليها وشي من تسباس بخوا فوزي بيرودجار نمري سطم ليه ناو بلام ده امتحان آسان لقاين ترى يعني بسياراني شوارد بسيارن قلدي صح آساترين بسيارة قالن بوقتها بله ئێستا تێشتوەتەوە بۆ چارەسەرکردنی ئەوە بەڵێ کاک ئاریگیان کاتێک مرۆڤ تەرکیزە خات سەر شتێکی قورس جاری وا هێشتا ئاسانەکان ئیهمالەکە یعنی زۆر جار کە کەسێک ڕاتە ناو ئیمتیحانێکەوە تەرکیز و گرنگی بەشتە لای خۆی واستەکە ئاسانە نایدن
هەموو گرنگیەکە ئەداتە چی قورسێکە بەلای خۆیەوە ئەمە ئیهمالەکە تایە لە چالاکردنەوە بەڕێزان شتەکان دابەش ئەکات یعنی فێر ئەبیت کە شتەکان دابەش بکەی ئاسانەکان چی و گرانەکان چییە لە پیتێکەوە تاوەکو گەورەترین و قورسترین هاوکێشە تۆ بەهێزترین تەرکیزی بۆ بەکارهێنی بەهێزترین تەکنیکی بۆ بەکارهێنی وێنای بۆ ئەەکەی یعنی ئەمە بۆ نمونە ئەمە قەڵەمێکە و ئەوە مۆبایلێکە هەر فێڵەگری بەڵام ئەمە فەرامۆش ناکی لەبەرەوەی بڵێ وەڵا سووکە یعنی لە ڕۆزم پۆلی چەند بوو پۆلی 12 بوو ماوە سەعادانێکی مامەنوتی جارێکیان ئەسیلەمان دابەش کرد تەڵەبەیەک ئەسیلەکەمان دابەش کاتە دەرەوە چی بۆت دەرەوەتی وەڵا زانم چیە زانی وتی وەڵا ئەم زانی یعنی لە خۆشیە وای لای خۆی زانی و ئەیزانی هیچی نەنووسی یعنی ئەوەنە پێخۆش بوو جاری وە هەیە ئەو خۆشی تۆ والێکە یان ئەو گرنگی تۆ بۆ بەبەتە قورسەکە ئیدی ئاسانەکە و فەرامۆشەکە بەڵام کە تەرکیز بەهێزتر بوو سەرنج بەهێزتر بوو اینجا گرنگی بە هەر هەمووی ئەدەیتەوە ئینشاءالله باشە کاکینگە نازەندەنگی شەبرم بەڕێزان بە خێرایی کات زۆر درنگ بۆ چەند دقەیەکمان ماوە زۆم نازم کێەوە کوردە محەممەد گۆڤەند السلام عليكم مامۆسای بەڕێز سەلام کوردەخان فەرمو مامۆسایەک پرسیار بە سەریعی بە ئەرێک نەبێت فەرمو مامۆسا هۆکار چییە بۆ نمونە ئێستا سوڕەتێک لەبەرەکەم لە قورئان وەکو سوڕەتی فاتحای لێ نایە چۆن سێمە سوڕەتی فاتحا لەبەرمانە لە بیرمان ناچێ یعنی ڕۆژانە لانی کەم هەفتە جار سوڕەتی فاتحا ئەخوێن لە نوێژەکانمانە ئایا هۆکار بۆ ئەوەی شتێ لەبەر بکەی سوڕەتێ لەبەر بکەی هۆکار ئەوەیە کە زۆر دووبارەی بکەیتەوە ئەڕواتەنەوە بیری درێژخایەنەوە یا شتێکی ترەیە یعنی ئللا بە زۆر دووبارەکردنەوە وای لێ دێ دەستەکانە خۆش بێ بابەتی بڕاتە درێژخایەنەوە چۆن بڕاتە درێژخایەنەوە تەمەن لە خولەکە ئینشاڵڵا ئەی خوێنن بە تەکنیک و بە تەرکیز یەکێک لە تەکنیکەکان دووبارەکردنەوەیە ئەویش دووبارەکردنەوە هەموو جارێ دروست نییە بەڵکو بەکارهێنانەوەیە یعنی بۆ نمونە تۆ سوورەتی فاتحە دووباری ناکەیتەوە ڕۆژی 7 جارە سەریەک بەیانی ئەی خوێنی تانی ئەوڕۆ نایخوێنی ئەوڕۆی خوێنیتەوە عەسری خوێنیتەوە عیشای خوێنیتەوە بەیانی هەمڵستەوە بەخەوەی خوێنیتەوە ئەمە بەکارهێنانەوەیە تێگەی ئەمە بەکارهێنانەوەیە بۆیە ئێمە فێرتانەکەین بەکارهێنانەوە چۆن بێت لەبەرکردنی ورد و دقیق بە تەرکیزەوە چۆن بێت چۆن بڕاتە یادگی درێژمەودا چۆن ئامادە بێت لە یادگی کارپێکەری یادگەی کورتمەودا کاری پێ بکەیت ئەوانە هەمووی ئەخوێنیت تێگەی اینجا وەڵکو شاعر ئەڵێ والقلب لا يفقه إلا من استقر من المباني والمعاني واعتبار ئەڵێ دڵ مێشک لە شتێ تێ ناگەی ئیلا ئیستیقرارکە لە ناو دڵ و ناو مێشکێ یعنی ئەو شتە چەند بچەسپێت ئەم چەسبینە چەند جار پێیا بچیتەوە لە چەند کاتێکی جیاوازە چکە تا پێیا بچیتەوە لە چەند کاتی جیاوازە بە شێوەی جیاواز هیپۆکامپۆس کە ناوەندی فێربوونە ئەڵێ ئەو زانیاریە گرنگە دەبینە لە درێژمەوداوە بەڵام ئەگەر بە شێوەیەکی گرنگ وەری نەگریت وەنەی لە چەند کاتێکی جیاوازە دووبارەی نەکەیتەوە ئەو زانیاری ئەسڕێتەوە واچێتە یادگەی ئیهمالیەوە یعنی یادگەیەکە ئیشی پێ ناکات بۆیە لە خولەکە ئەو بە تەفاسیل ئەخوێنرێت یعنی لە 10 هەفتە ئەخوێنرێت کە چۆن ئەم شتێکە لەبەریەکەی بە گرنگیەوە لەبەریکی و چۆن بینێتە درێژمەودا و چۆن بمێنێتەوە چۆن ئیحساسی پێ بدەیت و چۆن دابەشکاری بۆ بکەیت و چۆن ئەگەر لە بیرت چۆیەوە بیهێنیتەوە بە کۆمەڵە تەکنیکە بەڵام یەکێک لەوانەیە گوتم وەکو خۆتان وتان سوورەتی فاتحە زۆر دووبارەکەیتەوە ئەم زۆر دووبارەکردنەوە وای لێ دێتەوە کەسی وایە بۆ نمونە ئیبن جبرین 20 ساڵ مەسەڵەن قورئانی نەکردوێتەوە هەموو قورئانی وەکو فاتحە بە هەر نەیکردوێتەوە جارێک کەسەی فاتحە بکەیەوە هەر نەیکردوێتەوە بە چی شتێک وای لێ هاتووە بە جۆری لەبەرکردنەکەی جۆری مراجعەکەی کە ئەو مراجعەی ئاوا کردەوە ئەنجا بەعکسشەوە ئەی کردەوە ئینشاءڵڵا هیوادارم سوود وەرگرت بێ گۆڤەند بیلال فەرمو کاک گۆڤەند سڵاو باشی مامۆستا سپاس سەلامەت بی
مامۆستا وابزان پرسیارەکەی منیش دووبارەیە بەس منیش هەر لە بۆ زمان ئەگەر بێمەوە کۆرسەی بەیانی ئیسفادە لێ دەکەم. کاگۆڤەندیان زۆر ئێمە بەشی تۆ بۆ ئینگلیزیتە؟ بەڵێ پێویستی بە وشەکارێکی زۆرە لەبەر بکەم چکە 2 ساڵە کۆرسەکەم دوای دەبی بڕۆمە جامیعە بەڵام وەکو ئەو خەڵکە بڵێن کێشەم هەیە کێشەی لەبەرکردنم هەیە لەبەرکردنم زەعیفە. کاگۆڤەندیان ئەو خولەی ئێمە هەر تایبەتە بە لەبەرکردن و تەرکیز و بەیادهێنانەوە و چۆن وشە لەبەرکەی چۆن ڕستە لەبەرکەی چۆن لاپەڕە لەبەرکەی چۆن بابەتێک لەبەرکەیت دایمەش مامۆستا ئاوات پێشنیار بۆ ئەوانە ئەکات بۆ بەشدار بوو هاتووە لە دوبلۆم بەشداری کردو لە چالاکردنەوەش ئەڵە چالاکردنەوەکە بخوێنە بۆی مێشکە چالاک بێتەوە لەبەرکردنی باش بێتەوە اینجا بڕۆ دوبلۆمەکە دوبلۆمی ئینگلیزی بۆیە تۆش کردمان هەر دوبلۆمی ئینگلیزیەکەیە سەرەتا چالاکردنەوە مێشکە چالاکەرەوە بەهێزی پێرەوە دواتر ئینشاءڵڵا بە ئاسانتر ئەتوانی ئەو 2 ساڵە تێپەڕێنیت و مێشکی باشتر بێتەوە. بەڵێ چۆن بەیانی دەست پێ بکەم بڵێم مەسیج بۆ چێ بنێرم؟ نامە بۆ پیجی ئاوات ئەکادمی بنێر هەر ئەم شەو ئینشاءڵڵا لە کاتێکی دیاریکراوە ئەم شەو بەیان سبەینێ بێ جوابتانە دەنەوە و ڕێنماییتانەکەن. زۆر مەمنون زۆر سوپاس مامۆستا. دەستانەیە خوا بەخێر بێن بەڕێزم. HR ئەوە ئەڵێ مامۆستا من هینەکەم حسابەکەم نردوو چۆن بزانم داخل بوومە لە کاتێکی خۆیان هەر کاتێک جوابیان دایت تەمان بەڕێزم نەزانم کێ بووی ئەکە حسابەکە نردووە لە هینەکە سکرینشۆتی هینەکە بکات ئەوەی چی پێڵێن فاستپەیەکە سکرینشۆتی ئەەکەی ئەینێری بۆ پیج لەبەر ئەوە لینکی کەناڵی تایبەتی بۆ بنێرن داخلی ئەو کەناڵە بیت ئەبێ لینکەکەیان بۆ بنێری لینکەکە بۆ بنێرن ئەوانیش داخل دەکەن باشە بۆ شێوە. بیلال فەرموو. السلام عليكم. وعليكم السلام كاك بيلال. باش مامۆستاگیان یخوا سەلامەت بی سپاس دەکەم. لێ دەست خۆشتان دەکەم بۆ وتارە. سپاسان دەکەم لە خزمەتان. مامۆستاگیان پرسیارێکمە بوو ئەو خولی چاڵاکردنەوەی مێشکە بۆ هەموو بوارێکەیان بۆ چەند بوارێکی دیاریکراوە چکە وەکو دەزانین یانە کۆمەڵێک کەس دەڵێن بۆ نمونە دەڵێن شەترەنج یاری شەترەنج دەڵێن بۆ مێشک باشە یان دەڵێن بۆ ئەوەی مێشکت فراوان دەکەوانە بە زوانی یانی شتەکە بەس لەو یاریە باش دەبی ئەو نییە بڵێ مێشکە چاڵ دەکاتەوەوانە بەشێکی مێش چالاک بکاتەوە بۆ نمونە کاک بیلالکیان ئێمە گرنگی بە هەموو ئەو پێکاتە و ئەو بەشانە ئەدەین لە مێشکە کە لەبەرکردن باشکە تەرکیزت باشکە سەرنجت باشکە بە بیرهێنانەوەشت باشکە بۆ مێشکی شت خێرا بکاتەوە ئیتر بۆ نمونە بابەتی تێگەشتن هەیە ئەوە بابەتێکی بەرزترە ئێمە ئامادەیەکی باشەکەیت مێشکت فراوانە بێتەوە دواتر لە ئاستی پێشکەوتوو بابەتی تێگەشتن و ئەوانشە خوێنی بەڵام لە ئەم چالاکردنەوە ڕاهێنانی زۆر لە ڕێگەی بینین بیستن هەڵکردنی چوزانم مەتەڵ لە مێشکە یان لەبەرکردنی ژمارە ئەمان هەمووی ئەخوێنیت مێشک بە شێوەیەکی عام چالاکە بێتەوە هەموو بەشەکانی. وەڵام مامۆستا من ئەمان بەسەوەی ینی ئەم بخۆم مەحەتوبیم تەواو کردیە جا کۆمەڵێک کتاب هەیە ینی کە دەیخوێنمەوە کتابەکان ئینگلیزینە خۆم ئینگلیزەکەم باشە ینی خراپیمە کە دەیخوێنمەوە دوای ینی چەند ڕۆژێک لەبیری دەکەم ڕۆژێک 2 ڕۆژە دوای ماوەی چیکەم لەبیری دەکەم کتابەکەن وزە نەخوازەکەم ینی کە دەیخوێنمەوە لەبیرم نستەوە یعنی هەموو کتابەکە هەمە لە زۆربەی کتابەکانەوە بەس ئەوە نی ینی بەشی ئەوەی خۆم ینی ئەو بەشێک کە دەیخوێنمەوە هاوی جاری هەیە هۆکارێکی ئەوەی تۆ ڕێگا و تەکنیکەکە نازانی بەکاربێنیت ئەمە ئێوە ئەوەی فێرەکەین جاری وای نەقسی ڤیتامین و خۆراکەکان هەیە ئەوانەشە پێ ئەڵێن جاری وا هەیە هەر مێشک چالاک نییە تێگەی چالاک نییە ینی ئەو مێشکە بێت چالاک بێتەوە خێرا بێتەوە ئەوانشتان پێڵێ ئینشاءڵڵا. دەست خۆش مامۆستا ڕێستان هەیە برایە لە خزمەتان. محەممەد فەرموو. السلام عليكم. عليك السلام سەرچاو. مامۆستا ماشی شکر. سپاس دەکەم یەخوا باش بی. الله تعالى پاداش باتەوە سەربەرز بیا ڕەبی عەزیزتان کێشا بۆ مامۆستاگیانەوەی ڕاستی بێ بەشداری خولی بێزگەنی یادگاکەم کردووە وتم بزانم ئایا ئەبێ چەند وانەیەک لە خولی بێزگەنی یادگاکە بڕوات ئەوجا ئەتوانین بەشداری
خولی پرۆژە قورئانەکە بکەین یا لە سەرەتا توانین بەشداری بکەین. والله ئەکەوێتە سەر ئەوەی کە تۆ خوێندنەوەی قورئان چۆنە تەجویدوان خوێندووە؟ الحەمدولillah زۆر باشین. ئەوە ئیشاڵڵا ئێوە گروپی تایبەتانە بێت لەگەڵ خولەکە ڕاهێنانەکە لەسەر قورئانەکەن پاش خولەکە گروپە تایبەتەکەی خۆتان قورئان لەبەرکردن و ئەوانە دەست پێکات. الله تعالى پاداش بات مامۆستایان سەربەرز بیا ربی هەرکی کێشە بەردەوام بە ئیشاڵڵا تا ئەخیر ئیتر ئیشاڵڵا نەتیجەی باشە ببینیتەوە. الله تعالى الله تعالى للراضي والمصيب. اللهم امين اجمعين. خوالتان راضي بێ. خوال لەگەڵ بێ. سلامت. محەممەد کوردی فەرموو. چەند دقەیە 2 دقەمان ماوە ڕێزان لە خزمەتمانە. السلام عليكم. عليك السلام کاک محەممەد گیان فەرموو. باش مامۆستا گیان. سپاس دەکەم الحەمدولillah یخوازانە بۆ باش. وڵی پرسیارێکم هەبوو مامۆستا پارەکەم داوە بڵێ ناردوومە ڕسمەکەشم بۆ ناردوونە بۆ پیج لە پیجیشەوە بۆیان ناردم نووسی بۆ مامۆستا ئومێدی بنێرە وێنەی ناردنە بۆم ناردن و ئەو گروپیان بۆ ناردم جا ئێستا من چۆن بزانم یانیگە بەشدارم لەو ئەو دەرسەی نووسراوە کەناڵی چالاکردنەوەی مێشک دە ئەو جیدە بەڵام نووسراوە باوتر تۆ ئیشەڵڵا سبەینێ ڕێنمایەکانتان پێدەین گروپی برایان لەنا ئەو گروپەدا لەنا ئەو گروپەداوە تەمام بەڵێ هەل ناو ئەوە ئیتر ئەوە شوێنی تایبەتی خۆتانە هەموو ئاگداری شتێکان لەوێ بۆ دێت. ئینشاءڵڵا ئەی مامۆستا دەمەوێت لە ئەوەش بەشداری بکەم خولی لەبەرکردنی قورئانەکەی ئەوی بێ بەرامبەر ئەوە لە خزمەتانە بین پاش چالاکردنەوە لە خزمەتانە بین بێ بەرامبەر ئینشاءڵڵا خۆمان هەموو شتێکتان پێی ئەڵێن بێخەم بە یعنی ئاگادارمان دەکەرەوە. بەڵێ 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 عليك السلام. كوتاكس إياب يا إيلاف ناظر إياب عباس عزیزان و بەڕێزانم سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵ بن نزیکەی پێمان بە 3 ساعەتە بێ کاتی ئێوەمان گرت و مادوومان کردن ئومێدوارین کە ئیسپاتتان کرد بێ ئومێدوارین کە ئەم پرۆژە بێتە خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک و ئێوەش ئیسپاتتان کرد بێ ئینشاءالله. خۆشەویستە عەفو فەرموو ئیا فەرموو. عزیزانم خۆشحاڵم خۆی گەورەتان پارێزێ و سەرکەوتوی دنیا و ئاخیرەت بن. سلام علیکم ورحمة الله. خواتان لەگەڵ عزیزان. بەڵێ ئیا فخان فەرموو. مامۆستا سلام علیکم. عليك السلام ورحمة الله. مامۆستا گیان تەنها پرسیارێکم هەبوو پرسیارەکەشم ئەوە تا ئێمە دوو خوشکین لە ماڵەوە ئەکرێ هەر لەسەر مەسەڵەن یەک حیساب بەشداری بکەین بۆ نمونە ئەو ڕێنمایی بە من ئەڵێ نەفس هەر ئەو ڕێنمایە کە بۆ خوشکەکە مەڵێ ئەو کەس یعنی دوو کەس یەک ڕێنمایی تەطبیقەکە یان ڕێنمایی من جیا ڕێنمایی ئەوش جیایە. هەر کەسە حسابی تایبەتی خۆی هەیە هەر کەسە ئەپلیکیشنی تایبەتی خۆی هەیە تێگەی ئێستا تۆ خوشکەکەت بچنە پەیمانگایەکە بۆ فێربوونی زمانێک بۆ فێربوونی شتێک هەر یەکێکتان پارەی جیا نادن هەر یەکتە مەلزەمەی جیا وەرناگرن. بەڵێ کەواتە ئێوەش ئاوان ئەبێ هەر یەکێکتان بەجیا بێ بە مۆبایلی خۆی بێت بە حسابی خۆی. زۆر سپاس دەکەم مامۆستا مە بەسمەتە یعنی ئەو ڕێنمایی بە من ئەڵێ یعنی منش ئەتوانم ئامۆژگاری کەسێکی تر بکەم هەر بە هەمان ڕێنمایی. نان تۆ ناتوانانی ئەو شتێکە لە خولەکە وەرەگری بیتی کەسێکی تر چونکەوە مڵکی خولە و تۆش پارەت داوە تۆش ئەزیەتی کێشاوە. تێگەیشتم مامۆستا گیان تێگەیشتم زۆر سپاس دەکەم مەمنون. سلامت بنیەخوا سەرکەوتۆ بن ئینشاءالله. سلامت بنیەخوا یخوا سەرکەوتۆ بنەوەتان. جوابی چاتەکانتان نەدایەوە وەڵاهی بڕێکی باشمان جواب دایەوە ئەوەی توانیمان فریاکەوت بین کاک سەرۆتی بەڕێز پێم وا بێ پرسیارەکەی بەڕێزت ئەو بکەوتیان ئەڵێن لە مەکتەب ئەڵێن لەبەرکردن کە دەرخیات مەکە لەبەرکردن مەکە تێگەیشتن بێ تێگەیشتن زەرورە بەڵام لەبەرکردن ئەساسی تێگەشتنە. تێگەی ئێستا کەسێک بۆ نمونە لەسەر کوردستان هیچ نەزانێت هیچی لەبەر نەکرد بێ ینی هیچ زانیاریکی لەسەر کوردستان نەبێت باسی کوردستان و کوردی بۆ بکە چی ئیسفادەیەکی هەبێ یعنی تێگەیشتن ئەساسەکەی لەبەرکردن لە فێربوونی ئەو زانیاریەیە. مەکتەب خۆشەندانی پیانێن کە موئەسەسەکە
سەر ڕای ئەوەی گەورەیە و ئستفادەشی هەیە بەڵام بەڕاستی لە ئاستی پێویستان نییە لە فێربوون و پەروەرد ینی لە فێربوون و فێرکردن معقول نییە تەڵەبێ 12 ساڵ ئینگلیزی بخوێنێ یەک ڕستە ئینگلیزی نەزانێت بەوەش پێی ئەڵێ لەبەرکردن مەکەم ئەی بۆچی کەسێک لە ئاوات ئەکادیمی بە 3 مانگ بە ئینگلیزی قسە ئەکات بۆچی کەسێک لە ئاوات ئەکادیمی لە خولی چالاکردنەوە بە مانگی قورئان لەبەرەکە ئێوانە ئەی لە مەکتەبە هەموو مەکتەب تەواوەکەی نەکتێبی کوردی نەکتێبی عەربی نەکتێبی ئینگلیزی نەئاەتی کە قورئانی فێر نابی کەواتە ئەو پرۆسەیە بەڕاستی پێویستی بە چاکسازی و دەستکاری هەیە خۆشەویستان ئەماتی خوای گەورە بن سەلامەت بن ئینشاءالله بەس جەناب شتان خۆش و قوربانیان السلام علیکم خواتان لەگەڵ